ئێمە ئامادەین تو ئامادەی؟ پارتی یەکێتی هەوڵی سەربەخۆی ڕێفراندۆمیان نەدا. ئیستیحقاقی پێشمەرگە و خەڵکی کوردستان دەربارە پاسپۆرتێ پرسیارە بکەم. مەزلومەکانی دوێنێ بوون بە زاڵمەکانی ئەمڕۆ. هەوڵێکەیە بۆ سکاڵای دژی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە لە دەرگای فیدراڵی جا ئەگەر ئەوە بە تەنیا هەردووکواندانشین بۆ باسەکە خۆی نیازی هەیە چی بکە. بەخێر بێن بەخێر بێن ئەمڕۆ لە زانکۆی سەلاحەددینین سەلاحەددینی ئەیوبی ناوێکی چەند قورسە ئەو ناوە هەڵگری لەلایەکەوە چەند جێگەی فەخرە بۆ نەوەکانی سەلاحەددینی ئەیوبی لەلایەکی دیکەشەوە چەند گرانە ئەرکێکی گرانە لە سەرشانی نەوەکانی سەلاحەددینی ئەیوبی چونکە دووبارە ئەو پرسیارەمان بیرەخاتەوە کە هەموو ڕۆژە پێویستەکە لە خۆمانی بکەین دوێنێ لەکوێ بووین ئەمڕۆ لەکوێین سبەی ئەبێ لەکوێ بین سبەی ئەبێ لە داهێنانە لەکوێ بین سبەی ئەبێ لە ئاشتەوایی کۆمەڵایەتی و نیشتیمانیا لەکوێ بین لە ئابوووریەکی بەهێزا سبەی پێویستەکە لەکوێ بین ئەمە ئەو پرسیارانن کە ئێوەی گەنج ئەیکەن بۆ بنیاتنانی داهاتوویەکی باشتر خۆشەویستان ئەمڕۆ لێرە بۆ ئەوە کۆبووینەتەوە کە ئەڵلقەی دووەمی بێستون تۆک تۆمار بکەین بێگومان میوانێکی زۆر گرنگ و تایبەتمان هەیە کە یەک دوو خولەکی دیکە داوەت یەکەمە ژوورەوە تەشریفێنێ بەڵام پێشەوە با کەمێک باسی ئەڵلقەی ڕابردوو بکەین ئەڵلقەی یەکەم دەنگدانەوەیەکی گەورەی هەبووە ئاگادار بوون تەنیا لە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیای تۆڕی میدیای ڕوودا و زیاتر لە 11 ملیۆن بینەری هەبوو خەڵک لە هەموو پارچەکانی نیشتمانەوە تەماشایانە کرد و لە تویتەر ترندینگ تۆپیک بوو خەڵک لە دەرەوەی کوردستان لە ئەوروپا لە ئەمریکا لە بەریتانیا تەماشایانە کرد شاشەکانی خۆیانیان ڕسم گرتبوو لەسەر تویتەر بڵاویانە کردەوە بێگومان ئەوە دەستکەوتی ئێوە بوو دەستکەوتی ئێوەیە دەستکەوتی ئێوەی گەنج ئێوەی خوێندکار ئێوەی قوتابی ئێوەی گەنجی خاوەن بیر خاوەن هزر و خاوەن دیدگەی فراوان و جیهانبینی فراوان هەمومان نەزانین قوتابیان سەری ڕمن لە هەموو شۆڕش و ڕاپەڕینێکە ئەم بیرە مەزنە بوو کە بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەی کوردستانی لەسەر دامەزرا ڕاپەڕینەکەی ساڵی 91 لەسەر ئەنجامدرا و ئێستش هەر ئەم بیرەیە کە ئەم کیانە ئەبێتە پارێزەری ئەم کیانەی کە ئێمە تایە ئەتوانین خۆمان بین بە زمانی خۆمان بژین بە زمانی خۆمان قسە بکەین بە زمانی خۆمان بیر بکەینەوە و بە دەستی خۆمان ئایندەی خۆمان بنیاد بنین ئەم بەرنامەیە شەر بۆ ئەوەیە لە پێناوی ئەوەیە کە زانکۆکانمان بەهێزکە خزمەتی زانکۆکانمان بکە خزمەتی خوێندکارانمان بکە خزمەتی گەنجەکانمان بکە خزمەتی ئەوە بکە کە خەڵک لە هەموو ڕنگ و دەنگەکان کۆ ببنەوە بتوانن گفتوگۆ بکەن پرسیار لە یەک بکەین ڕەخنە لە یەک بگرین توانای بیرکردنەوەی ڕەخنەگرانە و داهێنەرانەمان زیاد بکەین داوای ئەوە لە بەرپرسیارانی وڵاتانمان بکەین کە بەرپرسیارەتی هەڵگرن شەفافیەتی زیاتر هەبێ لە حکومڕانیە لەم نیشتمانەیە و لە هەر هەمووی گرنگتر ئێوەی گەنج بەشدار بن لە بڕیاردان و لە حکومڕانی لە وڵاتە بادەم وایە بە ئەڵلقەی دووەم دەست پێ بکەین و لەگەڵ منە هەموو پێکەوە بەخێرهاتنی بەڕێز دکتۆر فواد حسێن وەزیری دەرەوە و جێگری سەرۆک وەزیرانی عێراقەکەین با بفەرمێ سلام بەخێر بێ بەخێر بێن سەرچاو هەستێکی چۆنە لەگەڵ خوێندکارانی زانکۆ و ئەو هەموو گەنجە پێکەوە کۆبوونەتەوە جارێکیکە وڵاهی زۆر پێم خۆشە چووکە حەزەکەم من دایم پەیوەندیم هەبێ لەگەڵ گەنجان بە تایبەتی لەگەڵ قوتابیان ماوەیەکی دوور و درێژ مامۆستا بوومە جا حسەکەم دێمەوە جارێتتر هۆڵی هەم دەرس خوێندن هەم دەرسوتنەوە بەخێر بێت سان دایم فێرە بێ بەخێر بێتەوە سان دایم تەڵەبەیە هاوڕەکانمان پرسیاری زۆر قورسیان ئامادە کردووە بۆ جەنابەت ئامادەی تۆ نییە؟ تەحەداتەوەتە تەحەدا چەلێنجەکەین چاڵنجە ئەوانیش ئامادەن و منیش ئامادەم لە ناوخوا لێ بێن چونکە ڤیددیۆیەکیان کردبوو لە تویتەر بڵاویان کردەوە ئەڵێ ئێمە ئامادەین کوا بوو کێ بوو ئەو خوێندکارەی ئەو ڤیددیۆی کردبوو؟ نردوویان بووم ئادەی ئەوکەی هەستە لەسەر پێ بابەت بینین کامێراکان تەماشایکەن جارێکیکە ڕوبەڕوو بە جەنابی وەزیر بڵێ ئێمە ئامادەین تو ئامادەی؟ منیش ئامادەم بەخێر بێن سەر چاو پێشەوەی
یەکەم پرسیار وەرگرم من پرسیارێکەکەم بە ئیجازەی ئێوە لەبەرەوەی هەواڵێکی بەپەلە و گرنگ و تایبەتمان هەیە لە دوایین کۆبوونەوەی کوا کامێرایەک با هەواڵەکە بخوێنمەوە ئەو کامێرای منەوە وەرەگرێ ئێستا ئۆکەی لە دوایین کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان لە پەراوێزی کۆبوونەوەکەیە باسی بەرنامەی بێستون تۆ کراوە لە جەنابی وەزیرە پرسین چۆن لەگەڵ کێ و بۆچی والله خوبات باسی کرد ئەرێ وتم تۆ چیت کرد لەوێ وتی زوومە تۆشە ڕۆی وتم ئاوە لە داوت وتی وەڵا حەشریان بەمن وتی 6 ساعت وتی 6 ساعت پرسیاریانە کرد و منیش مەجبورمان وەڵام بدەمەوە ئەنجا بزانی حەشرەکە چۆن دیارە ڕۆژی حەشرە ئۆکەی قورسترین پرسیار ئەمە هەمووی قورسن هەمووی قورسە ئۆکەی با لە خانمێکەوە دەست پێ بکەین فەرمونون بەڵێ مایک هەیە ئەوە گەشت بەخێراتی کاک دکتۆر من قوتابی دەشنێ شوان قۆناغی سێمی بەیاوەتیکاو چییە؟ لە کۆلێژی زانست دەشنێ نشتێ کاک دکتۆر پرسیارێکە لە مێشکم گەڵاڵە بۆ حەزەکەم لە جەنابەتی بپرسم خۆتان ڕۆژی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێم و بەغداد چۆن دەبینن کاک دکتۆر ئێوە لە لووتکەی دەسەڵاتن چه هەوڵێکتان داوە بۆ دابینکردنی ئیستیحقاقی پێشمەرگە و خەڵکی کوردستان ئایا بۆچی تاکو ئێستاکە حکوومەتی عراق خۆی بەدوور دەگرێت لەوەی کەوا پێشمەرگە وەکو منزومەی دیفاعی عراق سەیری بکاتن سوپاستان دەکەم فەرمونون جارێ پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال بە تەسەوری من پەیوەندیەکی باشە بۆ کە دایم گفتوگۆ هەیە دانووسەندن هەیە دانیشتن هەیە و ئەو پەیوەندیانەیش جۆرا و جۆرە ئەو برادرە ڕسمەگرێ بەڵێ ئەوە کاریکاتور کاک بەهنام یەکێکە لە باشترین کاریکاتوریستەکانی کوردستان خۆشحاڵم خۆ نامانکەی بە ئەفلام کارتۆن ئەوە سوپرایزێکە پیشانمان نایە تا کۆتایی دوایی کاریکاتورێکی من و جەنابەتمان بۆ حازرەکە جەبێنەوە سەر پرسیارەکە پەیوەندیەکان تەبیعی کێشە هەیە ڕاستی بڵێم ئەگەر بڵێم کێشە نییە خۆ ئەوە دروست نییە کێشە هەیە بەڵام ڕێگەی حەلکردنی کێشەش هەیە یعنی ڕێگەی حەلکردنی کێشە ئەوەیە یەک دایم پەیوەندی هەیە دایم دانووسەندن هەیە و بە دائیریش تەرەح بێ بۆ حەل هەنی بازار حەلەکە لەم کاتە نابێت لە وەختێکی ترابێت بینە سەر مەسلەی پێشمەرگە لە بودجەی 2019 باسەکرا وەکو بەشێک لە منزومەی دیفاعی عێراق و ئیستەیش لەم بودجەی ئەم جارە باس کراوە و تەخسیساتیش تەرخان کراوە بۆ پێشمەرگە ینی ئەو مەسەلە حەل بووە بەڵام عەجەبە ژمارەی پێشمەرگە کە دانراوە لەوێ دروستە یانە ئەوە کێشە لەسەری هەیە ئەوە پرسیار لەسەر دروستە ئەوەی دانراوە بە گوێرەی ژمارەی پێشمەرگەی کە لەمێ هەیە دروست نییە ئەمجاوە من وا تەسەوڕەکەم ئستا ئەم جارە وا تەسوید بووە شتێکی باشە بۆ داهاتوو ئەو ژمارە گەرەک بگۆڕین و بە شێوەی دروست تەسوید بێت لە بودجەی داهاتوو دکتۆر لە بابەتی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغدا بە کردداری مەترسیەک بۆ سەر کیانی هەرێمی کوردستان هەیە لە بەغداوە لە بەغداوە نییە ئەگەر مەترسیەک هەبێ لە ناوەوەی کوردستانە کەس تەسەوری من وەکو زمانی کۆن زمانی باسی زمانی سەدام هێرش ناکاتە سەر کوردستان یعنی ئەو زمانە چوو بەڵام کیانی کوردستان ئەگەر وەزعی تەشریعی تێک بچێ وەزعی ئابووری تێک بچێ وەزعی سیاسی ناوخۆ تێک بچێ ئەوە تهدیدی کیانی کوردستان یەکەم چشت لە ژوورەوەیە لە نێو خۆمانە بۆ ئەوە پێویستە ڕاستی بڵێم دانیشتنێک هەبێ منیسە وەکو سیاسی قسەکەم نەک وەکو وەزیر خارجیە پێویستە ئێمە بگەینە حەل لە نێو هەرێمی کوردستان پێویستە بگەینە حەل چونکە تهدید لە بەغداو نایەت بەڵام خۆی لە ژوورەوە ئەگەر وەزعی کوردستان و ئەم هەرێمەی کە هەیە پوچەڵ بێ ئەوە تهدیدە بۆ ژیانەکە بۆ کیانەکە بەڵام من تهدید لە بەغداوە نابینم بەعکسەوە پەیوەندی هەیە لەگەڵ بەغدا و ئینسان ئەتوانێت ئەو پەیوەندیانەی کە لەگەڵ بەغدا هەیە بە قووەتەوە بکە بە هێزەوە بکە لە نهایەت هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق و بەشێکی دستوریە و بەشێکە لە دستوری عێراقی ئەترافێ کراوە وەکو کیانێکی فیدرالی و خۆی هەر عێراق لە نهایەتە و لەسەر بنەمای دستور پێویستە ببێتە کیانێکی فیدرالی بۆی ڕوونتر لێت فرسم لە جەنابەت لە بەغداوە هەوڵێک نییە بۆ بچووکردنەوەی کیانی هەرێمی کوردستان ئەزای تۆ بەغدا کە باسی بەغداکەی خۆ بەغدا جودا هەیە بەغدا حکوومەت هەیە بەغدا ئەحزاب هەیە بەغدا خەڵکی دۆست هەیە بەغدا دوژمن هەیە شۆڤینی هەیە من ئەبینم ئەو جەوەی لە بەغدا هەیە خەڵک هەیە
پێی ناخۆشە ئەم کیانەوە بەردەوام بێ بەڵام ئەوانە کەمن لەسەر مستەوای ئەوانە فەردیە کەمن، لەسەر ئەوانە- مستەوای حیزبی نییە ئەوانە کەمن من ناتوانم دەستنیشانی یەک دوو بکەم بەڵام ئەوانە کەمن ئەوەی زۆربەی هەرە زۆری ئەوانەی لە بەغدان پابەندن بە دستور و کە پابەندیش بن بە دستور ئیمعنایەوەیە پابەندن بەم کیانەی فیدرالی هەوڵێکی سیستێماتیکی نییە لەلایەن دام و دەستگا فەرمیەکانی دەوڵەتەوە لە عێراق دەوڵەت- بچووکردنەوەی کیانی هەرێمی دەوڵەت کوردستان. ناتۆ وەکو دەوڵەت ناتوانانی باس بکەیت بەڵام بیر و ڕاهەیە و خەڵکەیە ئەو جیاوازە وەکو دەوڵەت ناتوانانی باس بکەیت چونکە دەوڵەتەکە پابەندە بە دستور خۆ ناتوانێت تۆ پەلەمانت هەیە تۆ ئەحزابت هەیە هەموویشی ئەم ئەحزابانەوە ئەم پەلەمانە حرەکەتەکەی ئیشەکانی پابندە بە دستور پەیوەندیە بە دستور و دستور ئەو کیانەی ترافێ کرد ئێمە دایم پێویستە کە هاوڵاتی کوردستان بی یا هاوڵاتی عێراق دایم باسی دستور بکەیت و پابندی بە دستورەوە دستور هەموو بەندەکانی یا هەموو مادەکانی جێبەجێ نەکراوە ئەوە شتێکی ترە کێشەیەک هەیە لە تەرجمەکردنی مادەکانی دستور بۆ ئیش بۆ عمل ئەم مشکلە هەیە لە عێراق پێویستە لە ساڵانی داهاتوو ئەو مادانەی دستوریە کە دوور نییە لە 50 مادە زیاتر بێ ئەوانە تەرجمە بکرێن بە یاسا کە تەرجمە کران بە یاسا ئەبێتە عمل کە بۆ عمل وەزعکە جودا بێ هەوڵەکان لەسەر مستەوای تاکە کەسین لەسەر ئاسی تاکە کەسین یا لەسەر ئاسی ڕێکخراوەین دژی هەرێمی کوردستان یا بۆ بچووکردنەوەی ناڵێم خەڵک نییە دژی هەرێمی ئەخر تاکە وەکو کەسە خەڵکەیە یا حیزب و ئەزانی پێت بڵێم. دەستەیە خەڵکەیە دژی ئەم پرۆسەی سیاسی لە عێراق لە هەمووی خەڵکەیە دژی دستور لە ناو پەرلەمانی عێراقا نازام لە پەلەما بەڵام بەعام ئەم خەڵکە هەیە اتجاه هەیە ئەم وەزای عێراقا ئەڵێ ناگونجێ اتجاه هەیە ئەڵێ بگڕێنەوە بۆ ڕابردوو باش کەس قساکە خۆیستە لە علامی شەو باسە بەڵام ئەمە جیاوازە تۆ مجتەماعێکی کراوەیستە مجتەماعێکی بەرەو دیموکراتیەتی زیاتر ئەچین من ناڵێم مجتەماعێکی 100% دیموکراتین بەڵام دیموکراتیش مەسلەیەکی تەراکمیە پێویستە بنیانی بکەیت کەمەکەمە و لە مجتەماعی عێراقی ژیانی دیموکراسی نەبووە مامەڵەکردن لەگەڵ دیموکراسیەت وەکو ئەوەیە بڕۆیتە ناو ئاوێک و مەلە فێر بی تۆ تا مەجبوری بڕۆیتە ناو ئاو ئەگەر نەڕۆیتە ناو ئاو مەلە فێر نابی و مەلە فێربوونیش هەر لە ناو ئاو ئەدەبێ دیموکراتیەتیش هەر لە ممارسە فێری ئەبی بەڵام کە لە ممارسە فێرەبی نەمعناوێ لە لەحزەی یەکەمەوە تۆ ئەتوانی ئەمبەر و ئەو بەر ڕووبارەکە بکەیت لە لەحزەی یەکەمەوە تۆ ئەچیتە کناری ڕۆبارەکە ئێمە لە دیموکراسیەت لە کناری ڕووبارەکەی لە عێراق و کێشەی خۆی هەیە دیموکراسیەت وەکو چۆن سیستمی تر کێشەی هەیە بەڵام دیموکراسیەتیش کێشەی خۆی هەیە بە تایبەتی ئەگەر دیموکراسیەت جارێ منداڵێک بێ جارێ منداڵە لە عێراق دیموکراسی دوایین فۆلۆ-ئاپ کوێستچنم من بەس فۆلۆ-ئاپ کوێستچنەکەم خۆم پرسیار ناکەم هەر خۆت پرسیارەکەی نەدەیشتر کەس پرسیار بکە لە ناو چوارچێوەی هاواهەنگیە هیچ لایەنێک هەیە کە هەوڵی بچووکردنەوەی کیانی هەرێمی کوردستان بە زانی من ئیشتە لەمێ دا نەنیشتوم تەقیم بکەم ئەو حزبەواڵێ ئەو حزبەواڵێ من ڕۆژانە لەگەڵیان مامەڵەکەم ڕۆژانە نیەتی ئەویان هەیە جەنابەت تێگەشتووی لە نیەتیان بازێکیان هەڵوێستی وایە بازێکی هەڵوێستێکی باشترە هەڵوێستی جودا جودا هەیە بەڵام بەعام ئەمە ملانی سیاسیە خۆ لە سیاست تۆ انتظار ناکەی جانبی مقابل هەموو شتێک باس بکە وەکو تۆ انتظار ناکەی جانبی مقابل بیر بکاتەوە وەکو تۆ انتظاریش ناکەی جانبی مقابل ئەو شتانەی کە تۆ ئیمانت پێ جێبەجێ بکە نه بەڵام تۆ هەم سیاست وایە هەم دیموکراتیش وایە بیرڕای جودا هەیە لە مەسلەی فهمیان بۆ ئەم وەزعە هەر لە مەسلەی فهمیان بۆ ئەم پرۆسەی سیاسی کە لە عێراق هەیە بەڵام ئەمە پەیوەندی هەیە بە تەوازنی قیوا پەیوەندی هەیە تۆ خۆت چۆن ڕێکەخەی پەیوەندی هەیە تۆ خۆت چۆن ئامادە ئەەکەی هەموو ئیشی سیاسی پەیوەندی هەیە بەوەی کە تۆ چیتەوێ کە تۆ چەنێ قودرەتت هەیە کە تۆ چی ئەتوانی جێبەجێ بکەی کە تۆ ئەتوانی اینجا شەریک پەیداکەی شەریکی مقابل ئەوە هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان و کورد لە عێراق ناتوانێت زۆر بچێتە پێشەوە ئەگەر دۆست پەیدا نەکە ئەگەر حەلیف پەیدا نەکە ئەگەر خەڵکی تر نەبێت لەگەڵیا چونکە لە نێهایەتە دیموکراتیەتیش باجارە گاتە ئەوەی ئەکسەریەت و ئەقەلیەت کە بگاتە ئەکسەریەت و ئەقەلیەت معناوێ ژمارە حسابە و ئێمە دۆڕین لەو ئەنجا لە ژمارە حسابێت تۆ کەمی تۆ کەمینەی بەرامبەر ئەو ژمارەی زۆرە معناوێ تۆ دۆستتەوێ حەلیفتەوێ خەڵکتەوێ وەزعی تۆ تێبگا بۆ ئەوە ئیشی گەورەی هێزە سیاسەکانی کوردستان نەکارەوە پێکەوە بن ئەوە زەرورەتە پێکەوە بن بەڵام زەرورەتێکی تریش دێتە پێشەوە ئەوەیە لەگەڵ خەڵکی تریش ببنە دۆست محتاجی تۆ بە تەنیا ناتوانی ئەمە سیستمەکە وایە خۆ دەستەکانە خۆش بە پرسیارێکی دیکە ئەوکەی لە پشتەوە فەرموو بەڵێ
من چنێکم هەیە جا 6 ساعت دانانیشم نەبێ ها بەس کاقوبات ئەوەی باش بوو هاوژینەکەی لێرە بوو جازەمان لێ وەرگر وتمان ئەکرێ بمێنێتەوە وتی بەڵێ ئەکرێ بمێنێت اینجا من هاوژینەکەم لەمێ نییە 6 ساعتیش دانانیشم هەتەوە پرسیار بکەیت 2 ساعت و ئەڕۆمەوە دێ محمود عباس عبدالرحمان هەوڵێکێ بۆ سکاڵای دژی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە لە دەرگای فیدراڵی سەبارەت بە نادەستوری بوونی ئەم دامەزراوەیە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە وڵاتان بۆ سوونیان چییە لە ئەگەری بڕای دادگای فیدراڵی بە نادەستوری بوونی ئەو دامەزراوەیە پرسیاری دووەم ئەو سەرسامی چییە بە جەنابی سەرۆکی هەرێم کە پێتان وایە کە بە ناخوانشی بەیانی یان داواتێک دەتوانێت گەورەترین بەستەڵێکی سیاسی بشێنێ ئەگەر داوای خوانش تایبەت کەم لە جەنابیان چ خواردنێک نایابترینە جەنابی سەرۆکی هەرێم من نەبیستووە و سکاڵایەک هەیە دژی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئاگادار نین هەوڵێکی شەبێ بۆ ئەوە من ناسەم ئەگەر هەوڵێک هەیە بەڵام دوور نییە هەوڵی فەردی بێ هەوڵی حزبیە دوور نییە بەڵام ئەگەر بڕۆنە دادگای فیدرالی ئەوە شتێکی ترە بڕیاری دادگا چیە بێ نازانم بەڵام کوتم خەڵک هەیە ئەیانەوێ وەزعی هەرێم پوچەڵ بکەنەوە بەڵام ئەویش پەیوەندی هەیە بە خۆمانەوە ناوخۆی خۆمان ئەو مەسائلەی لە بەغدا ئاسانترە ئێمە وەزعی هەرێم چنێ لەمێ کێشە هەبێ یەکسەر ڕوەداتەوە لە بەغدا من ناڵێم هەموو لە بەغدا خەڵک هەیە هەمووی دۆستی تۆن بەڵام خەڵکیش هەیە ناڕەحەتن لەم ئەزمونە ئێنەوێ ئەم ئەزمونە تێک بدەن بەڵام ئەمانە کەمن خۆ زۆر نین بە دیاریکراوی چێن جەنابی دکتۆر ئەمانە کەمن ڕای گشتی هەرێمی کوردستان لەوە ئاگادار بکرێتەوە خۆ ئەمە لە ئەعلام دەرەچەند قساکەن ئەمانە کەمن یعنی سێ چوار پەرلەمانتارن یوسف کیلابی و هاوڕێکانی من ناوی شخص ناڵێم من ڕێزم هەیە بۆ هەموو ئەندامێکی پەرلەمان هەموو ئەندامێکی پەرلەمان مافی هەیە قسە بکە هەموو پرسیار بکە سوال بکە ئەوە شتێترە بەڵام ئەم ئەزمونەی کوردستان بە حیمایەتەکرێ لە نێوخۆ من هەردوو بارەیەکەمەوە لە نێوخۆ تۆ حیمای خۆت بکەی تادیدی دەرەوە هیچ نییە من باوەڕ ناکەم ئەو دوور نییە ئەو حالەتە هەبێ من نەبیستوە ئەمە یەکم جارایی بیستم بزانم ئەگەر معلوماتەکە دروست بێ بە دوایەوە چم جا مەسەلەی نانخواردنەکەی چی بکەین پرسیارەکە دووبارەکەەوە بزانین ناڵێ چ نانخواردنێک و ئەمە من جارێ لە منیان پرسی سەنگەر لە منی پرسی ڕوودا ئەرێ ڕاستە وایە وتم ئاوەڕە ڕاستە لەگەڵ سەرۆکی هەرێم جەنابی سەرۆکی هەرێم کاکنی چیروان کە باژار دانیشین باژار نانی بەیانی پێکەوە خۆین باژار نانی ئێوارە وتی تایبەتە وتم ئاوڵە تایبەتە هەر ئینسانێک حەزەکان لە خواردنێک بەڵام ڕاستی بڵێم ماشەڵڵا مێزەکەی ئەو جۆرا و جۆرە یعنی هەر خواردنێک حەز بکەیت لەوێ هەیە لەسەر مێزەکەی باشە دەستور لەسەر بابەتی نوێنەرایەتی هەرێمی کوردستان لە دەرەوەی عێراق چ بینێکێ چکە خاڵێک هەیە لە دەستورا کە لە چوارچەوەی باڵیۆزخانەکان هەرێمی کوردستان مافیەوەی هەیە کە نوێنەرایەتی بکرێ ئەگەر بچێتە بەردەم دادگای فیدرالی بابەتێکی وا تەسەورەکەن دادگای فیدرالی چ جۆرە بڕیارێک با بەپێی ئەو دەستورەی کە جەنابەت بۆ خۆت 2004 لە بەغدا بووی ئاگاداری نووسینەوەی بووی قوربان من ناتوانم لە جیاتی دادگای فیدرالی قسە بکەم بەڵام ئەتوانی لەسەر دەستور قسە بکەیت لەسەر دستور ئەتوانم قسە بکەم دستور چوارچێوەکەی هەیە هەرێمی کوردستان وەکو هەرێمێک ئەتوانێت پەیوەندی سەقافی بکات تجاری بکە لەگەڵ دنیای دەرەوە کە پەیوەندیش بکە معنەیە ئەتوانێت نوێنەریشی هەبێ ئەنجام مشکلە لەوەیە تەنسیق چۆن ئەبێت بینی بڵێن بەعسەی دیپلۆماسی دەرەوە و نوێنەری هەرێم تەسەوری من تا ئێستا باش دراست نەکراوە نەکرد لەلایەن بەغداوە لەمێش باش دراست نەکرد کات هاتووە ئێمە دراسەتێکی ئەمە بکەین چۆن ئەم پەیوەندیانە باشتر ڕێک بخەین کە بینە میستە من کە چۆن دەرەوە نوێنەری هەرێمیش مشکلاتی هەیە مەشاکلی زۆری هەیە ڕاستی بڵێن ئەگەر واش بەردەوام بێ ئەمە باش نییە ینی بۆ هەرێمیش خۆی باش نییە پێویستە کێشەی یعنی پەیوەندی کێشەی مالی کێشەی نوێنەری دیپلۆماتە یانە ئەم کێشانە هەیە باشترە تەنسیقێک بکەین لە چوارچێوەی دستور بگەینە نەتیجەیەک مووقعی نوێنەری هەرێم لە دەرەوەی وڵات چۆن بێ لە چوارچێوەی دستور چه حەقێکی داوە ئەوە بکەین لە چوارچێوەی باڵۆزخانەکانی عێراق ئەزانی خۆی چییە مشکلەکە نوێنەری هەرێم هەبوو پێش گۆڕانی سیستم لە عێراق ینی پێش 2000 لە نەوەدەکانەوە هەبوو لە پێش پارتی وێکێتی هەبوو دوای لە شۆڕشی 91یش نوێنەر هەبوو ینی کۆنا مەسەلەی نوێنەری کاکدارار نوێنەری ئەرزانی نەمر بوو لە بەریتانیا لە شەستەکانە بەڵێ نوێنەر هەر هەبووە ئەمجا ئەو نوێنەرایەتیە بەردەوام بوو
بەڵام کە گۆڕینە دنیا گۆڕا لە بەغدا 2003 و هەرێمی کوردستان اعترافێ کرا و نوێنەری هەرێمی کوردستان لە بەغدایە وەزیری خارجیە لە هەرێمی کوردستانەوە هاتووە باشە بۆ تەرتیبی نەکەینەمە ئەمە دراستێکی ئەوەیە تەرتیبی بکەین بە شێوەیەکی تر و پەیوەندی هەبێ بە دەستورەوە خارجی دەستور ناتوانێتەوە شتێکی زیاد بکەین دەستخۆش پرسیارێکی کە فەرموو خاتون سلام از آیە قوتابیە عەفوم کە بە ئەرک نابێ ئاو بۆ جەنابی وەزیر و بۆ دابنن باش تۆ ئاویش نادەی ماڵەوە هەنێکی داناوە دەعایە بۆ خۆی کوپێک نەچایی تایە نە ئاوی تایە ئێستا چاش و ئاویش دێ زانکۆی سەلاحەدین میوانداریەکی زۆر جوانیان کردوین لە هۆڵەکەی پشتەوە کۆفی برێکێکی جوانمان هەیە باسی داهاتووەکەی من بازی ساکەمەوە نا ئاودایە نەچای تکایە ئاو چا و قاپێک لەو ڕفرشمنتەی کە لەو دیو هەیە بۆمان بێنن دوو قاپ دانەیە بۆ من و دانەیە بۆ جەنابەت فەرموو سلام از آیە قوتابیە بەشی کارەبامان لە هەندەسە سەلاحەدین من ڤیان دەربارە پاسپۆرتێ پرسیارە بکەم وەکێم هەمی زانین پاسپۆرتە عێراقی لە پلێت نزمێت دنیایەنە ینی ئەو پاسپۆرتە دنیایە هەتا کەنگی ئەو پاسپۆرتە دێ هۆبیتن و حەل چییە بۆ چێکردناوێ پاسپۆرتێک و ئەم بشین بێ ڤیزە بە زۆر بێ دەوڵەتی جیهانێ سەفەر بکەین حەزەکەم فهمێک هەیە لە مەسلەی پاسپۆرت و ینی زۆر خەڵک و ئازانێ پاسپۆرت پەیوەندی هەیە بە وزارەتی دەرەوە نیستە وەکو وەزیری دەرەوە قساکە پاسپۆرت پەیوەندی هەیە بە وزارەتی ناوخۆ ینی لە نەتیجە وزارەتی ناوخۆ بڕیارەدا ئەو پاسپۆرتەن کێ چووکە لە نەتیجە پاسپۆرت پەیوەندی هەیە بەو شەخصەی کە ئایا عێراقیە یانە ئەمە ئیشی وزارەتی ناوخۆیە پاسپۆرتی عێراقی بۆ لە دوایەوە بۆ پاسپۆرتی وڵاتانی تر لە پێشەوەی پاسپۆرت پەیوەندی هەیە بە وەزعی ئەمنیەوە ئەو وڵاتە وەزعی اقتصادی ئەو وڵاتە وەزعی سیاسی ئەو وڵاتە تۆ ئەبینیسە وڵاتەکانی کەندا و وڵاتی گچکەن بەڵام پاسپۆرتەکەیان لە هەرە پێشەوەیە پێنجمە شەشمە دەیەمە لە سەر ئاستی دنیا بۆ وەزعی اقتصادیان جیاوازە وەزعی ئەمنیان جیاوازە وەزعی سیاسیان جیاوازە دەوڵەتی عێراق لە 91ەوە تا 2003 حساب لەسەری و بۆ عێراقی زۆر زەحمەت و بچێتە دەرەوە بە دوو شێوە زەحمەت یەک حکوومەتی عێراق خۆی نێهێشت خەڵکێک بچێتە دەرەوە مەسئول بێ گەرەک ژن و مناڵەکەی لەمێ وەکو حەجز بێ یا پیاو ئەچێت ژنەکەی لە ماڵەوە بێ یان ناچێتە دەرەوە ینی نەیان هێشت بەڵام ڤیزەیش نابوو بۆ کە عێراقی ئەچوو ناهاتەوە یەکێک لە کێشەکانی دنیا بە تایبەتی ئەوروپا و غەرب ئیستاوەیە مەسلەی هجرەیە و عێراق یەکێک لەو دەوڵەتانەیە کە ئینتاجی هجراکە ینی هەر لەم کوردستانە هەزارەها گەنج سەر هەڵ ئەگرن و ڕۆن بۆ ئێران یا بۆ تورکیە لە تورکیەوە ڕۆن بۆ یونان زۆریان ئەکەونە بەحر وەفاتیان کردووە مغامرەیەکی عەجیبە هجراکەن و هجرەیستە یەکێک لە هەرە گەورەترین کێشەکانی ئەوروپایە دەوڵەتێک کە خەڵک هجرە لێ بکە دەوڵەتانی تر بە ئاسانی ڤیزە پێیان نادەن کە ئەڵێ تۆ دیەی ناڕۆیتەوە تۆ دیەی سەرەدەی لە وڵاتە باشە پێویستە بڕۆیتەوە یەکێ لە مەسەلەکان مەسەلەی هجرەیە بەڵام مەسەلەی ئەساسیە دوو تا پێش ماوەیەک لە دوای 2003 و کە شەڕی ناوخۆ لە عێراق دەستی پێکرد و دوای شەڕی ترۆریستان زۆربەی زۆر دنیا حساباتی ئەوەیە کردەوەی لە عێراقەوە بێ دوور نییە مەسایلی ئەمنی تیابێ مەسایلی ئەمنی پاسپۆرتی عێراقی بەکاربێنن بۆ مەسایلی ئەمنی بۆ مەسایلی دژی ئەو وڵاتانە وەزعی ئەمنی عێراق باش نەبوو ئەویش تەسیری کردلایەن بەڵام وەزعی اقتصادی عێراقیش باش نەبێ خەڵک جارێکتر ئەڵێ خەڵک هجراکە نەکەر وەزعی ئەمنی ئیستا پێتان ئەڵێم وەکو ژمارە لەم لەحزە 36,000 کەسی عێراقی هەیە اینجا کورد و پێکاتەکانی تر ینی عەرەب و کورد و تورکمان و مەسیحی لە ئەڵمانیا هەموو پرۆسەی داواکردنی لجوویان تەواو بووە 36,000 کەس ڕەفزیان وەرگرتووە ڕەفزی نهایی خۆتزانی قۆناغ بە قۆناغ هەیە ئەڵمانی ئەڵێ باشە ئەمانە 36,000 لەم وڵاتە دانیشتوونە ئێمە چ لیان بکەین چۆن مامەڵە لەگەڵیان بکەین پێویستە بڕۆنەوە بۆ ئەوە مەسلەی پاسپۆرت ڕاستی بڵێم پەیوەندی هەیە بە وەزعی سادی بە وەزعی ئەمنی بەڵام بە وەزعی هجرە وڵاتێک خەڵک هجرە لێ بکە پاسپۆرتەکەی زعیف تۆ ئێستا بینی سووریا پاسپۆرتەکەی هەر حساب بۆی ناکرێت سۆمال هەر وایە یعنی ئەو وڵاتانەی هجرە لێەکەن زۆر دەوڵەتی ئەفریقی هەیە هەر وەختەیە ژیان عادی بوو ئەبینی مەسلەی پاسپۆرت بەقوتەوە پاسپۆرت عینی نۆکۆ عملەیە
اگر عملت و احتیاطیت هبه اقتصادت بقوت به عملکت بقوتها لجرو ولا درو بلام بو باسبورت احتیاطی اویه وضعی امنی باش به وضعی اقتصادی باش به وضعی هجره نبه ای پاسپورتکت بقوته یعنی استتو یابانی بو هر که بچه به ویزه یا زوربه هر زوری ولات کان به ویزه چون وضعی یابان اونیه کابرا بچه هجره بکا یا داوای لجوء بکا یا وی اماراتی خو ناچه داوای لجوء بکا اما هي مشكله باسبورت مشكله باسبورت پیوندی هي بناوخوی عراق بوضعی امنی و اقتصادی العراق بلا ما وضعي هجري شو اگر هر وقت او كمو او وضعي باسبورت باشو يعني امام عرض وطلبه راستي ئایا ئێوە یارمەتی دەربوون بۆ ئەم کۆمەڵە گەنجانە بۆ ناوەکی کوردانەی ڕەسەنی جوانت لە بۆ بەرنامەکە هەڵنەبژات پارتی یەکێتی هەوڵی سەربەخۆی ڕێفراندۆمیان نەدا مەزڵومەکانی دوێنێ بوون بە زاڵمەکانی ئەمڕۆ جا ئەگەر ئەوە بە تەنیا هەردووکوان دانیشین بۆت باسە بۆی نیازی هەیە چی بکات پرسیاری دوای ئەوکەی ئەوە ئێستا دەستەکان زۆرە بینە پرسیاری ڕابردوو خانمێک کردی کاتیەوە هەیە هاتووە کوڕێکی گەنج هەستێ عینەک لە چاو بخير بك دكتور رومان بهرم قطابي كلية قانون بەڵێ یاسا دەمێ پرسیارێک جەنابەتکەم سەبارەت بە پرسی سەربەخۆی ڕێفراندۆم لە ساڵی 2017 کە لە هەرێمی کوردستان ئەنجام درا کە بووە هەوو ئەو کێشە گەورانێک کە بەدوای وهات تەنانەت بۆ هەوڵی جوڵانی هێزی سەربازی دەمێ بپرسم لەبەرچێ لە ساڵی 2003 لەگەڵ ڕوخانی ڕژەمی بەعس تەنانەت یەک پۆلیس و شورتە و هێزی سەربازی لە عێراقدا بوونی نەبوو لەبەرچ ئەو کات پارتی یەکێتی هەوڵی سەربەخۆی ڕێفراندۆمیان نەدا تەنانەت ساڵی 2005 چوون بەشداریان کرد لە دەستوری فیدرالی عێراق وەک هەرێمێکی فیدرالی خۆی پرسیارەوەیە تۆ پێش 2003 وەزعمان چۆن بوو چۆن ئیشەکرا بۆ ڕوخاندنی ڕژیمی باس ڕاستی بڵێ من خۆم لە هەموو کۆنگرەکانی معارەزەی عراقی بەشدار بووم لە هەمووی دنیا من تاکە کەس بووم لە هەمووی بەشدار لە بەیروت 91 مارچ 91 ڤیەنا 96 جون 92 لە سەلاحەدین ئۆکتۆبر نۆڤەمبەر 92 لە نیویۆرک لە 99 و ئەخیرەن لە دێسەمبەر لە لەندەن 2002 بوو 2002 دێسەمبەر 2002 یعنی پێش ڕوخاندنی ڕژیم بە ماوەیەکی کورد هەموو هێز و توانای هێزە سیاسەکانی عێراق بەگشتی و هێزە سیاسەکانی کورد ئەو وەختە تەبیعی سەرقافلەی خەبات بوون هێزە سیاسەکانی کوردستان بوو لەگەڵ کۆمەڵی هێزی سیاسی لە خوارەوەی عێراق هەموو ئەوە بوو ڕژیم بڕوخێ و گۆڕانکاری بێ لە بەغدا تاکو دیموکراسیەت بچەسبێ ئەو شعاری هێزە سیاسەکانی کوردستان دیموکراسیەت بوو بۆ عێراق و لە کۆن تەبیعی ئۆتۆنۆمی و بەڵام لە 1992 ئەوەی لەبیرم بێ پەرلەمانی کوردستان بڕیاریدا بێتە فیدرالی و لە کۆنگرەی سەلاحەدین 92 کە ئەوەی باسم کرد ئۆکتۆبر نۆڤەمبەر ئەوە چەسپا لە کۆنگرە لە کۆنگرەی معارەزە خەباتەکە بووەوە بووە یعنی 2003 تۆ باسی ئەوەکەی بۆ وایان نەکرد خەڵکی کوردستان زۆر خۆشحاڵ بوو بە ئەو گۆڕینە کە لە بەغدا بوو و ئەو گۆڕینەی لە بەغدا بەڕاستی هیوایەکی گەورەی بە خەڵکی عێراقیدا و لە نێو خەڵکی عێراقیش خەڵکی کوردستان کە ئێمە بەرەو دیموکراسیەتە چین و بەرەو سیستمێکی فیدرالیە ڕۆین و هەریش وا بوو لە نەتیجەی ئەو خەباتی سیاسیە و ئەو ئیشوکاری سیاسیە پێش ڕوخاندنی ڕژیم ئەو دستورە هاتەکایەوە و ئەو دستورە خەڵکەیە ڕخنە لە دستورەکە گری خۆ دستور 100% بەدڵی تۆ نییە بەڵام ئەو دستورە گە جێبەجێ بکرێ زۆر کێشەکە لە عێراق هەیە حەلە و کێشەی قەومیش حەلەکە یعنی کێشەی قەومی قەزم کێشەی قەومی کوردی لە نێو چوارچەوەی عێراق حەلیەکە ئەو دستورە بەڵام مشکلە ئەوەیە زۆر التزام بەو دستورە نەکراوە یا تەرجمەی کۆمەڵێک وەکو باسم کرد مادەی مەوادی ئەساسی لە دستورەکە تەرجمە نەکراوە تا قانون یاسا تۆ ئەزانی کە یاسا نەبێ بەچی یاسایەک مامەڵە لەگەڵ ژیانی ڕۆژانەکەی لەگەڵ سیاسەتەکەی بەس یاسای مەجلس قیاسەورە یعنی یەکێک لە مشکلەکانی عێراق حتا لە بواری اقتصادی تۆ دستورەکەت لیبرالە دستورەکەت زیاتر داواکە کارتی قطاع الخاص دەور ببینێ بەڵام یاساکان چونکە یاسای کۆنەکانن هەمووی تەکی لە مرکزیەت و اشتراکیەتی سەدام و ئەو شتانەکە ئەم یاسانە نەگۆڕێ مشکلەیە بۆ ئەوە مناڵێم کە ئەو باسەی جەنابەت دەکەی بۆ وایان نەکرد چونکە ئامانجەکە وازەح بووە وەخت بەڵام 2007 جەنابی شت یەکێک بووی لەو کەسانەی کە بە ڕۆح و بەگیان کارت کرد بۆ ڕیفراندۆم و سەربەخۆی کوردستان ئەگەر سبەی جارێکی کە ڕیفراندۆم بکرێتەوە جەنابەت دەنگەی بە سەربەخۆی کوردستان نام پرسیارەی نەزەریی جەنابەت دەیکەی پرسیارێکی نەزەری ئەمێنێ ئەگەر تۆ پێویستە واقعی بیت لە سیاست مەبادە هەیە ئینسان پێویستە ئیمانی بەو مەبادە هەبێ و بمێنێ لەسەر مەبادەی خۆی بەڵام واقعیش هەیە واقعی عێراق
ئەگەر دستور جێبەجێ بکرێ ڕاستی بڵێم لە چوارچەوەی دستور تۆ ئەتوانی مافی خۆت و مافی هەرێمی کوردستان و لە نێو هەرێمی کوردستان چونکە هەر کورد نییە لە هەرێمی کوردستان مافی خەڵکی کورد زۆربەی هەرە زۆری دەست بکەوێت مەسەلەی دەوڵەتی کوردستان کێشەیەکی پەیوەندی نییە بەس بە عێراق ینی ڕفرەندەمیش ئەوەی ئیسپات کرد کە کورد باسەکرا خۆ نەک بۆ ئەوە بوو دەوڵەتەکە ئەعلان بێ ڕفرەندەم کە کرا باسەکرا دەنگدرا ئەنەوە تعبیر بوو بەڵام هەر تعبیرەکە جوڵانەوەیەکی پەیدا کرد لە دەوڵەتانی دراوسێ نەکە دەوڵەتانی دراوسێ لە دەوڵەتانی دنیاش گۆرینی خاریتە لە منتقە بە ئاسان نابێت کە بە ئاسان نابێت تو گەرەک واقعی بیت واقعیەتیش ئەوەیە ئەو ئامانجانەی کە کورد داینابوو و خەڵکی هەرێمی کوردستان داینابوو لەگەڵ معارەزەی عێراقی کە سیستمێکی دیموکراتی دروست بکە و سیستمەکەیش بنەماکەی سیستمی فیدرالی بێ لە ئیدارە ولا ئەوە پێویستە و دستورەکە لەسەرەوە چەخ دەکاتەوە ئێمە پێویستە پابند بین بەم دستورە زۆر باش کێ پرسیارێکی تۆزێ دوور لە سیاست با یەک دوو پرسیاری خۆشیش بێتە ناوە ها تۆزێ هیلاک بووی ئەمانە ناخۆشن سیاست ئەو باشە چۆن تااقەتتان هەیە بەجددی سیاست شتێکی خۆش نییە بەنازان من هەرچەنەمە ئیشمە ڕۆژانە ئەبێدانیشم تەماشای ئێوە کەم گوێتان لێ بگرم بزانم چی هەیە چی نییە بەس ئیستیمتاع ناکەم جەنابەت ئیستیمتاعەکەی لە کاری سیاسی کاکە نەوەی ئێمە من نازم نەوەی تازەی سەرجیاوازە نەوەی ئێمە سیاست اختیار نەبوو ینی من دا نەنیشتبووم اختیار بکەم وەڵا بڕۆمە ڕێزی خەباتیان من ئەمبینی ڕۆژانە و گەنج بوون لە ئێوە گەنجتر بووم 17 ساڵ 16 ساڵ ڕۆژانە ئەمبینی خەڵکە کوژرا ڕۆژانە ئەمبینی تعدا لە خەڵک ڕۆژانە ئەمبینی خەڵک ئەخرا زیندانەوە ڕۆژانە ئەمبینی خەڵک برسێتی ئەگەر ئینسان بیت شعوری ئینسانیت هەبێ تۆ تەزامنەکەی لەگەڵەمان بەڵام تەزامن کافی نییە من 15 ساڵ بووم 14 ساڵ بووم ئەم زوڵمانەم بینیوە هەمووی دوعامە کرد خوا زوو گەورە بم تا بڕۆم خەبات بکەم تەمەەن درێژ بن چونکە بوو ئەو زوڵمەی کە هەبوو تۆ قبولی نا سیاست مەسلەی من هەن نەبووە هیوایەت نییە فەرزە بەس ئەو کاتە شۆڕش ئەیسە جیاوازە باشە آخر تۆ بە من ئەڵێ بۆ سیاسەتی ئێمە لەسەر ئەساسی مەبادە بووە لەسەر ئەساسی ئەو وەزع بووە کە بینیمانە تۆ یا لەگەڵ حەق بیت یا گەرەک قسە نەکەی یا لەگەڵ فەقیر و فقرا بیت یا گەرەک قسە نەکەی یا لەگەڵ تۆ ناتوانانی لەگەڵ مەزلومی لەگەڵ زاڵم ناتوانانی بیت لەگەڵ مەزلومی تۆ سیاستمان کە اختیار کرد نەک حەقی اختیارمان هەبوو چونکە شعورمان بە ئینسانیەتی خۆمانمان ئینسان شعور بە ئینسانیەتی خۆی بکە لەگەڵ زدی زاڵم ڕاوەستێ لەگەڵ مەزلومە اینجا مەزلوم فەقیرێک بێ مەزلوم کوردێک بێ مەزلوم عەرەبێک بێ مەزلوم تورکمانێک بێ مەزلوم ملەتی عێراق و هەمووی بۆ ئەوە کە باسی سیاستمانە کرد ئەمانوت دیموکراتیەت بۆ عێراق چونکە هەموو کەسێ مەزلوم بوو لە عێراق فسیاست ببینم کە خەبات بێ و مەبدە بێ و سیاست خۆشە بەڵام سیاست فێڵ بێ و ئەوە لای من سیاست نییە ئەوەی ئەمڕۆ سیاست لای من مەبدە سیاست لای من ئەخلاقە سیاست لای من خزمەتە سیاست لای من کە موقعێکی شوەر بگری خۆت بە خزمەتکار دانای نەک خۆت لە خزمەتی خەڵکەرەک بی سیاست بەڵام ئەگەر تۆ بۆ مەسایلی شخصی بکەی ئەوە شتێکی ترە ئەوە وەزیفەیە ئەوەی ئەمڕۆ لە عێراقا هەیە مەبدە یاخود خەڵک هەیە مەبدەیە و خەڵک هەیە مەبدەیی نییە سیستمەکە خەڵک هەیە نا من ڕاستی بڵم من خەڵک بابا خەڵک ماندوو بووە هەن بووە ئەمە درست نییە سیاست هەمووی پیسە سیاست هەمووی خراپە ئەمە وان نییە ئەو جەوەی کە خەڵک بووە لە عێراق ڕاستی بڵێم بەو سوورەتەی کە لەسەر سیاست وەرگیراوە یا لەسەر حیزبایەتی شتێکی دروست نییە 100% من ناڵێم کێشەی تیان نییە بەڵام خەڵکیش هەیە ماندوو بووە خەڵکی هەیە تەسحی داوە خەڵکی هەیە ئیستەیش شەو ڕۆژی ئیشەکە چونکە ئیمانی هەیە بەوە شەو ڕۆژ هیلاکە بێ شەو ڕۆژ لە خزمەتە چونکە ئیمانی بەوە هەیە ئیمانی هەیە بە خزمەتکردن ئەتوانی ئەم مجتەمع بگۆڕ ئەزانی یەک دوو چیت هەیە لە عێراق نەفەسی سیاسی نەدەتوانی بکێشی من ڕەفیقم هەیە ئیدام کراوە لەسەر نامەیەک بۆی هاتووە لە نامەکە برادێک لە ئەوروپا و چشتی بۆی نووسیوە ئیدام کراوە جێگەی بەهەشت دۆستم هەیە ڕەفیقەکانە من زۆربەیان ئیدام کراوە نەوانەیە چونکە لە ڕێگەی خەبات بوو ڕەفیقاتی ئینسان پەیداکە 80% ئیدام کراوە لەیلا قاسم من تەنزیمم کرد ئیدام کرا لەیلا قاسم کچێک بوو بە تەمەنی ئێوە بوو تەمەن درێژ بن ئینشاءالله لە کولیە بوو خۆ چی کردەوە ئینتیمای کردووە بۆ حیزب باشە لەسەر بیر و ڕای سیاسی تۆ ئیدام کرێ ئەوەڵ ئافرەتی سیاسیش بوو ئیدام کەس هەیە لێرە لەیلا قاسم نەناسێ ئەگەر نایناسن دەست بەرزکەنەوە هەمووتان لەیلا قاسمە ناسن چەپڵێ بۆ خۆتان لێن مادەم
معنای ئەوەیە هۆشیارن و ئاگاتان لە مێژووی وڵاتەکەتانە. کە سیاست کە تۆ دەست بە سیاست کردووە ئەو زوڵمەت بینیەوە ئەوە من نابینم سیاست خراپە من ئەبینم گەنجەکان بچنە ناو سیاستەوە بەڵام سیاسەتێکی مەبدەئی سیاسەتی پاک لە هەموو ژیان پیسەیە و پاکیش هەیە بەڵام لە سیاسەتیتانەگیرێ جەنابی دکتۆر چۆن وەڵامی لێتان لە کێ لە سیاسیەکانی عێراق بە شێوەیەکی گشتی هەر هەمووی کە ئەگوترێ مەزلومەکانی دوێنێ بوون بە زاڵمەکانی ئەمڕۆ چۆن وەڵامی ئەو ڕخنەیە ئەدەنەوە کە ڕخنەیەکی توندی شعارەستەتانەکرێ جارێ بە عمومیات لە هەموو شتێک لە قسە لە علم لە هەڵەیە بڵێ مەزلومەکان هەموو مەزلومەکان هەموویان بوونە زاڵم ویستەوانە خەڵک هەیە بالفعل تۆڵە وەرەگرێ و عقلیەتی تۆڵەیە لە سیاست عقلیەتی تۆڵە ئیش ناکە من دوێنێ ژێردەست بووم ئەمڕۆ باڵە دەستم من تۆڵە وەربگرمە من نییە من خەباتم کردووە بۆ ئەوەی ئەو زوڵمەی کە کرا لەو زوڵمە نەبێ لەسەر کەس نەبێ بۆ ئەوە بەڵێم ئەنەه ئەگەر تۆ هەمان شێوە مامەڵە لەگەڵ خەڵکی تر بکەی ئێمانەوێ ئەگەڕێتەوە بۆ هەمان ئسلوب کە ئەوانەیان کرد من نابینم ئستا ئەو زوڵمە هەیە لە عێراق وەکو کۆن ڕاستی بڵێم یەک ئازادیەکی فراوان هەیە لە مەسەلەی دەربرینی بیرروڕا یعنی باجار گەیشتۆتە پەوزا ئەوەنە جاران قسەیەکت کرد ئەدام کرای سە من باسم کرد تم برادرم هەیە برادری گیان بە گیانی بوو لەگەڵما لە دانشگا زانکۆ بوو ئەدام کرا مامۆستا ئینگلیزی بوو ئەدام کرا لەسەر نامەیەک بۆی هات ئیستا کێ ئەدامەکرێ لەسەر نامە کێ ئەدامەکرێ لەسەر مزاهرە کێ ئەدامەکرێ لەسەر تەنزیماتی حزبی کێ ئەم ئازادیە کە هەیە ئەم ئازادیە نەحمەتێکە باجار فەوزایە ئەوە گەرەک حەدێک بۆی دابنێت جەنابی دکتۆر هەر لەسەرم قسەی جەنابی خۆت لە عێراقیش چالاکڤان و ڕۆژنامەوان هەبوون ئیعدام نەکران بەڵام ئیختیال کران لە هەرێمی کوردستانیش لە زۆربەی ئەو راپۆرتە نێودەوڵەتیانەی کە هەنوو کۆپیان دێتەوە بۆ جەنابتان باس لەوە ئەکرێ کە زۆر جار ئازادی ڕادەربڕین کەم لە کەم بوونەوەیە لە کاتێکا کە پێویستەکە لە زیاد بوونە تۆ جیاوازە سیستمەکە خۆی سیستمێکی ئەرهابی بێ سیستمەکە خۆی سیستمێکی دیکتاتۆری بێ سیستمەکە خۆی مۆنۆپۆلی هەبێ لەسەر فکر و لەسەر سیاست و لەسەر هەن جیاوازە حادثێکە بێ لەمێ و لەوێ ئەمە سیستمەکە نییە ئایدۆلۆژیەکە نییە تۆ ئایدۆلۆژیەکت هەبوو دژی دیموکراسیەت ئایدۆلۆژیەکت هەبوو دژی ئازادی ئایدۆلۆژیەکت هەبوو دژی مافی خەڵکی تر و کە دژیشە بووی تۆی ئەکوشت ئیستەقەینا بەرامبەر کە بابە من دژم نەمکوژە یعنی تۆ فەرق هەیە بینی یەکێک چەک هەڵبگرێ و شەڕ بکە بینی یەکێک بیر بکاتەوە ئەوەی بیریشا کردەوە ئەدامەکرا ئیستا سیستمەکە ئەوە نییە بەڵام طبیعی لەم حالەتی فەوزا کە ئێمە تیاین حالەتێکی فەوزا هەیە ڕاستی بڵێم ئەوە اختیارەکرێ ئەوە کوژرێ بەڵام ئەمە نەمانەوێت سیستمەکە وایە ئەمە قاعدە نییە ئەمە شازە ئەوەی تر قاعدە بوو ئەمە فەرقە بۆ هەموو عێراق ساکەی بە هەرێمی کوردستان هەمووی خۆ خەڵک نەیەتوانی نەفەس بکێشێ ئللا لەگەڵ ڕژیم بیت ئەوکەی بەڵێ سڵاو من ڕۆژ خوێندکاری زانکۆی ئەمریکی کوردستان لە بەشی بزنس ئەدمینستریشن ڕاستی دوو پرسیارم هەیە دانەیەکیان دەربارەی ئابوووریە دانەیەکیشان ڕاستی داوای ئامۆژگاریەکەم لێت یەکەمیان ئەوەیە کە چۆن FDI ینی Foreign Direct Investment زیاترەکەین لە عێراق و لە کوردستان لە کاتێکدا ئەوروک و خۆتان پێشتر باستان کردووە ئینڤستمنت دەکوێ Foreign Direct Investment بۆ عێراق زیاد بکەین لە عێراقدا زیادی بکەین لەلایەن وڵاتانی ترەوە لە کاتێکدا کە لە عێراقدا ئێستاش هەر فکرەی توندڕەوی وەکو داعش خۆی لە ینی بەرجەستەی نەماوە بەڵام فکرەی توندڕەوی داعش هەر ماوە لە ناو کۆمەڵگەدا پرسیاری دووەمم ڕاستی پرسیار نییە ئامۆژگاریەکە دوورە لە سیاست دکتۆر فواد حەزەکەم وەکو کەسێکی سیاسی جوابیە و پرسیارم نێتەوە چۆن وەکو مسلمان ئەوەی ئامۆژگاریەکە بۆ خۆم ڕاستی چۆن وەکو مسلمانێک توانێت کە هاوسەرگیری لەگەڵ مەسیحیە بکەی ڕاستی چۆن توانێت ماڵەوە تا ڕازی بکەی بەوە ئەوە خۆی کێشەی هەیە خۆی نیازی هەیە چی بکە لەوە ئەسیە خۆی کێشەیەکی هاوشێوەی هەبێ اینجا ئەگەر ئەوە بە تەنیا هەردووکواندانشین بۆت باسەکەم باشە شتیوانە ئەوێ بە شەفافیت بۆمان باسکەن بە شەفافیت باس بۆ یەکەم لە بەپێی ئاینی ئیسلام ئەوەی منەزانم و لە قورئانە ڕێگە پێدراوە کە پیاوی مسلمان ئەتوانێت هاوسەرگیری لەگەڵ ژنانی دینە ئاسمانیەکان بکە ئەو لایەنەی مەلا فتوایدا
مشكلەکەت حەل بوو مشکلەکەت حەل بوو بەڵام لەگەڵەوەش دانیشین بۆ دواسەکەم بەس خانەوادەکەت چۆن ڕازی کرد پرسیارەکەی ئەوەیە لەلایەنە کۆمەڵایەتێکەوە دایک و باوکت چۆن پرسیارە لەو بکەن بڵێ چۆن ڕازی بووی بەم پیاوە ئەی نە جەنابەت چۆن خانەوادەی خۆتت ڕازی کرد پشنە داخوازی من لە دەرەوە پەیوەندیم لەگەڵ خانەوادەی خۆم بووە هیچ ساڵ نەبووە بابە وەزعی ئێمە جیاواز بوو ئەگەر باس بکەم بۆرەی شۆڕشەوە پەیوەندیتان پشڕابوو آخر من کە باسەکەم باسی ئەو وەزعەکەم با گەنجی ئەمڕۆەوە تێ بکەن ئێمە نەمانتوانی پەیوەندی لەگەڵ خانەوادەی خۆمان من ناچمە ناو شخصی بەڵام لە ئەوروپاش بە دوامانەوە بوو لە ئەوروپاش بە دوامانەوە بوومان کوژنمان خۆ پەیوەندی چی خەیاڵە ئەو تەلەفۆنە هەیە خەڵک قساکە نە تەلەفۆنە بوو نامەیەکە دەنووسی 50 ئەمن نامەکەی ئەکردەوە 50 تهدید ئەکرای وازمان هێنایە دوایی هاوژێ ئێوە وازانن ژیانێکی عادیمان هەبوو ژیانی عادی نەبوو تەمەند درێژ بن و دەستان خۆش بێ بێگومان ئێوەش بەشدار بوون وەکو هەموو پێشمەرگەیەکی دیکەیە نیشتیمانە لە بنیاتنانی ئەم کیانەیە کە من بۆ خۆم زۆر سوپاس گوزاری خوێنی شەهیدانم و ڕەنج و ماندووبوونی هەموو پێشمەرگەکانم چونکە من قیمەتی ئەمە ئەزانم ئەزانی بووە ئەوە زۆر مهمە ئەم کیانەی کە دروست بووە نەکرد لێ بێ لە عێراقش ینی کیانێکی دیموکراتی باوەڕ بکە نوقسانی زۆری تایە کێشەی زۆری تایە بەڵام نەختێ بڕۆنە دواوە لە باپیرتان بپرسن لە باوک دایکتان کورەبا بە خەڵک نەیەتوانی نەفەس بکێشی ڕاستە ئەوەی لەگەڵ ڕژیم و جیاوازە بەڵام ئەوەی بیرێکی تری هەبوو فکرێکی تری هەبوو هیچی تر نەبوو ئللا مەرگ بەڵێ ینی تۆ باسی ئەنفالەکەی خۆەوە داستان نییە جەنابی دکتۆر پرسیارەکەیمان بیر ناچێتەوە بەس یەکشت لە بەرنامەی پێشوو خوێندکارێک هەستا قسەیەکی کرد زۆر سەرنجی ڕاکێشان گەنج بوو چی بوو جەنەرەیشن زد وتی ئێمە باشمان ناوێ ئێمە باشترینمانەوێ لەلایەکەوە من بۆ خۆم زۆر سوپاسگوزاری ئەم کیانم کە تایە مناڵەکانم ئەتوانن بەبێ مەترسی گەورە ببن بژین هەناسە بن بەڵام یەک دیوی دیکەی هەیە مەدالیاکە ئەویش ئەوەیە کە ئەم نەوە تازەیە لە هەرێمی کوردستانە و ئێستا لە عێراقیش نەک بە خراپ نییە ڕازی نییە بە باشیش ڕازی نابێ ئللا داوای زۆر باشەکە کە مافی خۆشیەتی داوای بکە حەقی خۆیە بەڵام خۆی دروستیکە زە یەک شتەیە فێربین تەحملی مەسئولیەت بکەین نەوەی پێش ئێوە نەوەی باوکتان و باپیرتان ئەوەی لە خەبات و زۆر هیلاک بووە بەڵام مەسئولیەتی تەحمل کردووە چۆتە شاخ ژن مناڵی خۆی جێهێشتووە یا ژن مناڵەکەی بردووە لەگەڵ خۆی لە ئشکەوت بووە باشە بریاری خۆی بووە تەحملی کردووە مەسئولیەتی تەحمل کردووە ئەم نەوەیش مەسئولیەت گەرک تحول خۆی مەسئولیەت خۆی ئەو وەزعە دروست بکە کە ئەیەوێ نەک بڵێ بۆمان نایکەن بڵێ ئێمە چیەکەین ئێوە چیەکەن بۆ وڵات پرسیار لە خۆت بکە من چی ئەتوانم بکەم ئەو پرسیارە هەموو جارێ دووبارە ئاکاتەوە بەس بیرمان ناچێ پێویستەکە ئامۆژگاریەک بی بە کاکە ڕۆژ دڵی خۆی بەخشیوە بە خوشکێکمان لەوە ئەچێ کریستیان بێ یارمەتی بتوانێت داخوازی بکە یارمەتی دەدەم پێکەوە دانیشین حەلیەکەی ئینشاءڵڵا باشە جەنابی دکتۆر بەس یارمەتی ئەوانەی کە ئەیانوێ کریستیان مارەکەن یا موسڵمانیش بێ کێ حەزەکاشن بێنێ جەنابی وەزیر هاوکارە بێ پرسیارێکی هەبوو چۆن بەو بارودۆخەی عێراق ئێستا هەیە ئێمە دڵمان بەوە خۆش بێ بتوانین وەبەرهێنانی دەرەکی بتوانین بێنینە عێراقەوە کاکەوە بەرهێنان پەیوەندی هەیە لە پاسپۆرتەکە باسم کرد وەزعی وەبەرهێنان پەیوەندی هەیە بە یاسا پەیوەندی هەیە بە وەزعی سیاسی و وەزعی ئەمنی ئێمە کۆمەڵێک مشکلەمان هەیە لە مەسلەی یاسا یعنی کە ئەگەڕێنەوە من خۆم وەزیری مالیە بووم ئەگەڕێمەوە بۆ یاساکان هەموو یاسای زمانی کۆنە بعضێکی ئەگەڕێتەوە زمانی مەلکی ئەمە ناگونجێ لەگەڵام عەسرا یاساکان پێویستە لە عێراق بیگۆڕین بەرەو ئەوەی بازاری ئازاد و پشتگیری کەرتی تایبەت تا ئێستا اقتصادی عێراقی ئەگەر ئیجازە بە من بدەن نەختێ باسی اقتصادی عێراقی و هەم لەو بوارە اقتصادی عێراقی 88 لە سەدی اعتیماد دەکات سەر ینی موازنەی عێراق اعتیماد دەکات سەر داهاتی نەوت لایکێ لای حکوومەت صناعی نەوتی لایکێ لای حکوومەت ئەمە خۆی لە خۆیدا مشکلەیە تۆ باسی بازارێکی ترەکەی باسی اقتصادێکی بەدیلەکەی بەڵام اقتصادەکە پەیوەندی هەیە بە حکوومەتەوە حکوومەتی دارەیەەکە کە نەوتیش نەبووتە قەتاعی خاص مەسەلەی ئیستثمار پەیوەندی هەیە بە یاساکان چەندێک لیبرالتر بن ئەوەنە ئاسانترە بێ بۆ مستەسمر لە دەرەوە بێت دوو پەیوەندی هەیە بە ئەمان
سرمایە ترسنۆکە دایم سرمایە وەزعی ئارامی ئەوێ چەنێ وەزع ئارام بێ دێت استثمارەکە بەڵام وەزعی ئارام نەبێ کابرای سرمایهدار بۆ لە ئەوروپاویە لە خەلیجە و بێ استثمار بکە بارحاڵ من ئەبینم عێراق ئەتوانێت ببێتە یەکێ لە دەوڵەتەکانی دەوڵەمەند لە منطقە بۆ و استثماریش بکێشێ بۆ ناو خۆی عێراق بێژگە لە مەسلەی یاساکان عێراق ئەتوانێت اعتیماد و کاتە سەر کۆمەڵێک جودا لە مەی کە هەیە لە اقتصادی استعمودی فەقری اقتصادی عێراق وەکوتم نەوتە بەڵام عێراق لە ماوەی داهاتوو ئەبێتە دەوڵەتێکی غازی عێراقێکی لە مهمترین دەوڵەتەکانی نەوتیە لە دنیا لە واقع احتیاطی نەوت لە عێراق کۆمەڵێک دراسات هەیە کە بینیومە من لەلایەن شەریکاتی مختص بعضێکی ئەڵێ 100 ساڵ بعضێکی ئەڵێ 150 ساڵ عێراق نەوتی احتیاطی هەیە ینی احتیاطی نەوتی عێراق بۆ 100 ساڵ یا 150 ساڵ بەردەوام دەبێت ئەگەر تۆ ڕۆژانە 5 میلیۆن بەرمیل دەربێنی زیاتر لەوەی کە ئێستا هەیە تۆ 100 ساڵ بەردەوام بێت یا 150 ساڵ بەردەوام دەبێت تۆ بزان لە ناحەی نەوت چەند دەوڵەمەندە بەڵام عێراق ئەبێتە دەوڵەتێکی غازی ئێمە غاز من ناڵبوومە چوومە کەرکووک ئاگرەکەی بابە گورگڕم هەبینی نەمەزانێ ئەمە چییە سیارەمە کرد ئەمە ئاگرە چییە هەر بەردەوامە بینم هەر عوتڵەیەکە چووم ئاگرەگار بەردەوامە یان وت غازەکەیە ئەسووتێ بەڵام نەمزانی مەسەلەی غازەکە چییە بۆ سووتێ چییە مناڵ بووم تا ئێستا غازەکە سووتێ 70 ساڵە 80 ساڵە پێش منیش ینی پێش تەمەنی من تەمەنی خۆم ئاشکرا کرد بەڵام سووتاندنی غاز هەم پارەیە ینی پارە ئەسووتێنی هەم زەرەدە لە ژینگە ئێستا پلان هەیە ئەم حکوومەتە اتفاقمان کرد لەگەڵ شەریکەی تۆتاڵ کە بێت لە ماوەی داهاتوو کە غازی مساحب پێڵێن ئەو غازەی کە سووتێنێ بەڵام حەقلی غازی گەورە هەیە لە عێراق لە ماوەی 3 ساڵ 4 ساڵ ئەبێتە دەوڵەتی غازی عێراق ئەتوانێت ببێتە دەوڵەتێکی سیاحی مهم بۆ استثمار ئەڵێم پێشەوەی بچینە سەر گەشت و گوزار لەسەر غازەکە بە دۆسەیەکی زۆر گرنگە و ئاگادارم کە جەنابیشت بە تایبەتی کاری لەسەرەکەی نەهێشتنی پابندی عێراق بە وڵاتانی دیکەوە لە بواری غازە لە بەرەوەی خۆی خاوەنی غازە یەکێکە لەو پێشینانی کە ئەم کابینەیەش کاری لەسەرەکە لە عێراق تۆتاڵ ئێنەرژی ڕێکەوتنەکەی لەگەڵ عێراقا زۆر قسەی لەسەر بوو ویتی لەسەر بوو ئێستا گەشتۆتە ئامانج ئەنجام ئەوەی کە من تێگەم یەک تۆز باسیۆمان بۆ بکەی ئەو وەبەرهێنانەی کە تۆتاڵ ئێنەرژی ئەیکا لەکوێی عێراقا گوژمەکەی چەنێکە و شێوازی گرێبەستەکەی لەگەڵ حکوومەتی عێراقات چۆنە جەنابە دوو-سێ سوالت کرد لە یەک سوال یەک مەسلەی غاز و هاوردنی غاز هەر بۆ ئێوەی بەڕێز باسەکەم کارەبای عێراق اعتیمادی تقریبا 43% نسبەی 43% کارەبای عێراق اعتیمادە لەسەر هاوردنی غاز لەکوێ لە ئێرانەوە دێ لە ئێران دوو چشت استیرا دەکرێت ینی لە بواری کارەبا باسە یەک کارەبا تقریبا 1200 مێگەوات بە تایبەتی منطقەی دیالە خانەقین و دیالە اعتیمادی تقریبا کولیان لەسەر کارەبای ئێرانە دوو غاز بۆ 3 محەطەی ئەساسی کارەبا ئەمە هەمووی جەمە بکەی 43% لە کارەبای عێراق ماناوێت لە ئێرانەوە دێ ئەگەر غازی ئێرانی ڕاوەستە ئێستا 8-9 ساعات لە کارەبای عێراقە چێ تەواو بێ بۆ ئەوە مهمە چیتی سەیرە عێراق خۆی غازی هەیە خۆی دەوڵەتی غازیە دەوڵەتی نەوتیە غاز لە شوێنی تر وەرەگرێت چونکە استثمار نەکراوە لە غاز اینجا کە بڕیارماندا بەرەوە ڕۆین یەکێک لەو شەریکاتانە تۆتاڵ بوو طبعا تۆتاڵ عەقدەکەی لە زمانی حکوومەتی مستەفا کازمیش کرا بەس کەمێک کێشەتیا بوو حەل بوو ئێستا و تۆتاڵ دێت لەو بوارە ئیشەکە مانایەوەیە غاز نه لە جۆرە و جۆر شوێنی جۆرە جۆر ینی تۆتاڵ لەسەر نه تۆتاڵ کۆن لە هەریمی کوردستان بوو تۆتاڵ کۆن لە هەریمی کوردستان بوو بەڵام هەم لەسەر غازی مساحبی شەکە ئەو غازەی کە سووتێ هەم لەسەر حقوڵی غازی شەکە طبیعی حقوڵی غاز یەکێ لە حقوڵە گەورەکان لە مەسووریەتی جەبەل لای خانەقین لە دیالەیە حەقلێکی گەورە لە غاز لە ئەمبارە ڕەوادیە ئەوە غازی سروشتیە نەک غازی طبیعی غازی طبیعی اینجا مەقسەدم عێراق لە ماوەی داهاتووە بێتە دەوڵەتێکی غازی لە تەنیش دەوڵەتی غازی و دەوڵەتی نەوتی کە نەوتەکەی باسم کرد لە احتیاطی لە دوای سعودیەیە لە احتیاطی عێراق دەوڵەتێکی سیاحیە بە دەرەجەیەک عەفوم کە پێش سیاحەت ئەمە دیارە تۆ موشکلە دەیە غاز لەگەڵ غاز مشکلە جۆری گرێبەستەکە
چی بوو کە کرا گرێبەستێکی شەراکەیە گرێبەستێکە نسبەیەکی بۆ عێراق نسبەیەکی بۆ تۆتاڵە نسبەیەک شەریکاتی قەتەری تایە لە نێویشیشە ئەمریکیش تایە ینی تەقسیم بۆ نسبەکە شەراکەیە کەواتە دی ینی خزمەت گوزاری نییە نەنا گرێبەستەکە پێکەوە ئەو شەریکەی تۆتاڵ کە ئەم ئیشاکە تەقسیم کراوە تۆتاڵ خۆی استثمارە بەڵام سەرمایەی لەم شوێنانەی کە باسم کرد قسمێکی لە سەرمایەکە لەسەر عێراق بەڵام ئەو باقی لە وڵاتانی ئەو وڵاتانەی کە باسم کرد و گرێبەستەکە ئەوەی لە بیرم بێ 27 ملیار دلار گەشت و گوزار عێراق وڵاتێکی دەرەجەیەک گەشت و گوزار جۆرا و جۆر هەیە یەک توراسی تاریخی عێراق طبیعی لە تاریخ هەموو کەسێ تاریخە خوێنێتەوە عێراق ینی لە کوتوبی مقدس کە بێت باسی عێراق ئەکرێ عێراق دەوڵەتی میسۆپۆتامیا کە دەوڵەتی مابینە نەهرین لە بینی دوو ڕووبار ئەمە لە هەموو کوتوبی مقدسی هاتووە حەزارەی عێراقی کۆنترین حەزارەیە لە بەشەریەت ئەو یەکێ لە کۆنەکانی یەکێ لەوانەکان ئور کە پاپا خۆی هات بۆ ئەوێ قەداسەتی پاپا هات بۆ ئەوێ خۆ ئیشارەیەک بوو کە حەزرەتی ئیبراهیم لەوێ هاتووە و ئەمە خانووی ئەمە ئیستە مەسیحیەکان لە زۆربەی دنیا ئەیانەوێ بێن بۆ زیارەتی ئەو منطقە ینی مەسلەی بابلە مەسلەی ئورە مەسلەی مووسڵە نەینەوایە کوردستانە هەولێرە هەموو شوێنێکی عێراق بەڕاستی تاریخێکی کۆنی هەیە ئەمە وەزعی عێراق ئارامەوە بێ سیاحەی توراسی هەیە سیاحەی دووەم کە زۆر گرنگ ئاینیە عێراق شوێنی مقدسی تایە هەموو شیعە و سنی هەمووی تایە بێجگەوە شوێنی مقدسی یەزیدیەکان لە عێراق یەزیدی لە هەموو دنیا دێن بۆ لالەش یعنی تۆ ئەبینی مەلاین ساڵانە خەڵک دێن بۆ زیارەتی کەربلا و نەجەف مەلاین خەڵک دێن بۆ زیارەتی شێخ عەبدولقادر گەیلانی مەلاین دێن بۆ زیارەتی سامەڕا مەلاین دێن بۆ زیارەتی کازمێن ئەمە هەر بەردەوامە ئەم سیاحەتە خۆ ئەمە هەمووی ئەتوانێ ببێتە عەمودێکی فەقەری تر اقتصاد بێجگە زراعەت من ترسم هەیە لەو تەحەدیانەی کە عێراق بەرامبەری ئەبێ پەیوەندی هەیە بە کلایمت چێنج گۆڕانکاری کەش و کاڵ ئەوە خەتەرە بۆمان مەسەلەی کەش و هەوا بەرەو گۆڕانەچێ مەسەلەی ئاو مشکلەیە ئەبێ لە مستەقبل ئەگەر علاج نەکرێ ئەمانە ئەو کێشانەیە کە هەیە هەفتای زیاتری هۆڕاوەکانی باشووری عێراق وشکی کردووە پرسیارم زۆرە بۆچی حەرەقێندە لاوازە هەڵوێستی حکوومەتی فیدرالی عێراق چییە کە دەبێت تورکیا بوەستێت وعدێکتان بە ئێران داوە ئایا ڕێگە دەدەن کە هێرش بکەن لە ئەڵلقەی پێشودا کێشێکی خۆم ئاڕاستەی بەڕێزکا قوبا تاڵبانی کردتاوە گۆسە بەداخەوە هیچ وەڵامێکی نەبووە قورسەکەی تۆر لە مەترسیدا کە قسەی کرد پرسیاری دیکە مامۆستایەک وەرگرین یا بەس تایبەتە بە خوێندکاران جەنابی دکتۆر بە مامۆستاش هەموو کەسێ لەمێ دانیشتووە حەقەیە ئۆکێ دوایی ئەم خوێندکارەیە لای جەنابەت فەرموو قوتابی سەناریە ڕژدی خوێندکاری بەشی ئەندازیاری کارەبا پرسیارەکەی من ئەوەیە لە میلانێک گفتوگۆکانتان دیقەتم داوتت گەنجانێکی زۆر کۆچیان کردووە لە هەمان کاتیشتا من وای دەبینم کە کۆمەڵە گەنجێکی تر یعنی لە هەمان کاتە گەنجێکی زۆریش لەم وڵاتە هەیە کە بە دوور لە بیرکردنەوەی کە کۆچکردنە بیر دەکاتەوە کە داهاتوو خۆی لێرە بنیاد بنێ چ کارکردن بێ لە بەشی گشتی بێت یاخود کارتی تایبەت بێت یان گشتی هەوڵدەدا لێرە داهاتوو خۆی بنیادێ پرسیارەکەی من ئەوەیە ئێوە هۆکاری ئەوەی بۆچی دەگەڕێنەوە کە کۆمەڵە گەنجێکی زۆر لە وڵاتەدا کۆچیان کردو و لە هەمان کاتیشتا کۆمەڵە گەنجێکی تر لێرە هەوڵدەدا کار بکات داهاتوو خۆی بنیادێ بەڵێ و ئایا ئێوە یارمەتی دەربوون بۆ ئەم کۆمەڵە گەنجانە جەنابی دکتۆر بینیم تەماشای سەعاتەکەت کرد بێتاقەت بووی لێمان لەەوە چۆن بێتاقەت سپاس بۆ پرسیارە من ئەگەر وەکو کەسی فەرز لە سرم کرا ڕۆژێک بچوە دەرەوە فەرز لەسەر کە من نەچوومە شاخ بۆ ئەوەی بڕۆم ببمە پەناهەندە بەڵام کە بوومە پەناهەندە دنیای دەرەوە بینی و متابعی دنیای ژوورەوە کە فرسەتێک بۆم هات یەکسەر هاتمەوە نەکچووکە لە دەرەوە ژیانم ناخۆش بەڵام ژیان لە مێگەرێک دروست ئەمە وڵاتی خۆتانە وڵاتی ترتان نییە بچیتە دەرەوە بۆ خوێندن مشکلە نییە بچیتە دەرەوە بۆ سیاحەت مشکلە نییە بچیتە دەرەوە بۆ تجارەت مشکلە نییە بەڵام وڵاتی خۆتان جێ ناڵن و دەرەوەیش ئەو دەرەوەی نەماوەکەوە کوجاران یعنی من وەکو وەزیرێک لە هەر وەختێ ئەچمە دەرەوە یەکەم نقطە و یەکەم خاڵ ئەمەیە ئەم خەڵکەی کە دێن بۆ ئەمە چلیان ینی ڕەفز دەکرێن ڕەفز لەلایەن کۆمەلگا جاران ئەحزابی ئەمەی پێڵێن عنسری و شۆڤینی نەبوو
ئێستا هیچ وڵاتێک نییە لە ئەوروپا ئەحزابی عنسری کە نەبێ و ئەحسابی عنسریش ئەساسن لەسەر ئەساسی دژی ئەوانەیە کە دێن و زۆریش سەرەکەون و بازێکیان ئێستا لە حکوومەت تۆ وڵاتی خۆت بۆ جێبێت تێگەم بێکاری هەیە بەڵام لەوێش خۆ ناچیت یەکسەر ئیشە دۆزیتەوە جیاواز ئەگەر ئیشێکی ڕەشەکەی لە شوێنێک بەدزیەوە تۆ جارێ گرک زوانێک فێربی لەوێ بخوێنی ئەوە توزانم 10 ساڵە کێشێ 7 ساڵە کێشێ 6 ساڵە کێشێ ئەگەر قبول دەکەن و لە سەرتاش ڕاستی بڵێم قبول نابێت دوای ئەو مخاترە ینی تۆ وەرە لەگەڵ قەچاقچی پارەیەکی زۆر سەرفەکەی نازانی چ لێ دێ چەند خانەوادە هەر لەم هەولێرە هەیە لە ناوچوو هەر لەم هەولێرە ئێستا کە سوکاریان لەگەڵیان قسەکەی هەموو لە ناوچوو من نابینم حلی مشکلەی تاک بەوەیە هجرە بکا بۆ وڵاتێکی حلی مشکلەکەمان ئەوەیە لەمێ هەوڵ بدەیت لەمێ هەوڵ بدەی وەزعەکە چاکە بکەیت لەمێ هەوڵ بدەی شوێنی خۆت بدۆزیتەوە و من ئەبینم ئەگەر عێراق بەرەو ئارامی بچێت ڕاستی بڵێم اقتصادی عێراقی بەرەو گەشەکردنە اقتصادی عێراقی بەرەو پێشەوە چێ ئەمە معنەیە تو ئەتوانی سبەیت و سبەیش مامۆستا دکتۆر ئازاد لە کۆلێژی پەرۆدەی بنەڕەتی زانکۆی سەلاحەدین دەستخۆشی ئەو بەرنامەتان لێ دەکەم و بخێراتنی جەنابی وەزیریش دەکەم بەخێر بێت بەڕاستی ئەوەی من پرسیارێک و سەرنجەکە پرسیارەکەم لە بۆ جەنابی دکتۆری ئەوەیە زۆر جار بۆچی ئەو ڕێکەوتنانەی کە لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق با بڵێن ڕێککەوتن هەیە جێبەجێکردن نییە یعنی ماوەک ئەو ڕێکەوتنە دەبیتە مای خۆشگوزەرانی و خۆشحاڵی خەڵکی کوردستان دوجار مانگەک 2 مانگ بەردەوام دەبی ئەو خۆشحاڵیە دواتر لە ناکاو شتێک دروست دەبی و ڕێکەوتنەکان جێبەجێ ناکرێن ئەو هۆکارەت چیە بۆ ئەوەی کە ئەو ڕێکەوتنانە جێبەجێ نەکرێن سەرنجێکیشم لەسەر بەرنامەی جەنابەت دەست خۆش بی ئامانجی بەرنامەکە دڕوم کردەوە دەستخۆشی لێ دەکەم هەنگاوەکی باشە باسی ئەوت کرد کە بە زمانی کوردی بیر بکەینەوە بە زمانی کوردی هەمومان دەزانی زمانی کوردی شوناس و ناسنامەی هەمومانە سەرنجم لەسەر ناوی بەرنامەت بۆ ناوەکی کوردانەی ڕەسەنی جوانت لە بۆ بەرنامەکە تەڵنەبژار هیوادارم ناوەکی کوردانەی جوانتر لە بەرنامەکە ناو هەیە ئەمە ڕەخنە لە منەگیرێ مافی وەڵامانەوە ناو هەیە لە بێستون کوردانەتر و ڕەسەنانەتر کێوی بێستون دراوسەی ئێوەیە وانە قوربان دراوسێتانە تا قەوسان کێو تۆش کێوێکی دیارە عزیزن بێستون کوردیە کوردستانیە تۆکەکە لە ئایندەیەکی نزیکە ئینشاءڵڵا ئەبینن وەزیری دەرەوەی وڵاتان لەسەر ئەو کورسیە دانیشێ بێستونەکەی 6 پیتە بۆ کوردستان تۆکەکەی 4 پیتە بۆ هەموو جیهان باش نییە؟ چاڵنجی وەزیری دەرەوەی چ وڵاتێکەکەی لە هاوپیشەکانت کە لە هەڵلقەکانی داهاتووە میوانی کوردستان بێکە یعنی ئەڵێ تۆ وەکو وەزیری دەرەوە وەزیرێکی دەرەوە بۆم پەیدا بکە داواتی بکە ئیشەکەی خستە سەر من بزانم ئەوە وعدیە ناوعد نییە بزانم وعد نییە دکتۆر ئازاد پرسیاری لەسەر ئەوە کرد کە ڕێکەوتنەکان بۆچی جێبەجێ ناکرێت وەڵڵاهی ڕێکەوتن هەیە جێبەجێ بێ ڕێکەوتن هەیە دوور نییە بەعجار عەمەلی نەبێ ڕێکەکەوی بەڵام لە عەمەلە مشکلە بێ و بیرۆکراتیەتی عێراق شتێکی سەیرە من نەمبینیەوە کە بوومەوە وەزیری مالیە لە دوای تقریب 3-4 هەفتە مدراکان مدرای عامین و ئەو وەختە مفتش عامیشە بوو کۆبنەوەم پێیان کرد وتم ئەمە فەرمونون ئەوە کتێبێکی ڕسمیە وابزانمەگەر لە بیرم بێ 6 ئیمزا لەسەری بوو بە ئیمزای خۆمشەوە 6 ئیمزا تەواو بووە ئێوتم جێبەجێ ناکرێت باشە ئەمە چییە ئەم بیروقڕاتیەتە ئەمە چییە کە 1 ئیمزاکە 2 ئیمزاکە 3 ئیمزاکە 4 5 6 هەر بیروقراتیەکی سیر دواکەوتوو کەوانە یەکێک لە مەسائلی کە کێشەمان هەیە لەمێ لەگەڵ فەهمی بەغدا ئەم بیرۆکراتەیە کە لە بەغدا هەیە دکتۆر لەوێ یەکەوانە ئەوە بیرۆکراسیە یان وەکو بەشێک لە ڕەخنەگرەکانی عێراقڵێن دەولە عەمیقەیە ناوەڵە دەولە عەمیقە دوور نییە هەبێ نازم بەڵام ئەساسی بیرۆکراسیەتی ئەم دواکەوتنە جارێ مجتەماعێکی وەرەقیە نظامێکی وەرەقیە هەموو شتێک بە وەرەقەیە جارێ سیستەمی دیجیتال يعني من باسي ديجيتال ايكونومي كم صاد الرقمي بنك ببيت الرقمي شو زانم حموي جاري ونيه جاري ورقيه من اقرب زانن كوزيري ماليه بوم للسير لحفتي سيروج من هر خريجي امزا بوما باشا يستيج وزيري خارجيه كايشكي لمساله امزا كردن اسانترا بلام غريك روجيك دابنم
هەر بۆ بەری بۆ وەرەقە ئەم بیرۆقراتیە زۆر دواکەوتووە و بیرۆقراتەیەکی زمانی بەعس زیاتری کردووە چونکە هەموو کەسێک نەیەتوانی بڕیار بدا ئیلا بە قسەی خۆیان قائد گەرەک 50 کەسم زای بکردێنەوە بەغەڵە دەر ئیستش ئەو عقلیەتە بیرۆکراتیەت و سیستمی بیرۆکراتیەت جارەیە بەردەوامە ئەمە بۆتە بەشێک من ناڵێم لە دروستکردنی فەساد چونکە ئیشەکە ناڕوە بە ڕێگەی عادی کابرا ئەچێت لە ڕێگەیەکی تر مەسەر لا یەکێک پولێکەدا حەلیەکە یەکێک لە مەسەلاکان کە ئیشەکان جێبەجێ ناکرێت ڕاستی بڵێ ئەم بیرۆکراتیەت کە هەیە ئەمە یەکێ لە مەسەلاکان بەڵام بەعام زۆربەی هەر زۆری ئەو اتفاقانەی کە کراوە ڕاستی بڵێم جێبەجێ ئەکرا بەڵام لە عەمەلا کێشە دێتە پێشەوە لە عەمەلا کێشە هەر لەسەر ئەو ڕێکەوتنانەی کە کراون وەرەقەیەکی تەفاوزی هەبوو هاوپەیمانیەتی بەڕێوەبردننی دەوڵەتی کۆکردەوە و دوایش بوو بە بەشێک لە بەرنامەی کاری حکوومەتەکە بە دەنگدان لەسەری لە پەرلەمان دوو خاڵی زۆر گرنگ هەن لەوەیە کە تاکو ئێستا ڕوون نییە گەشتونەتە چیتیایە گرنگترین یان یاسای نەوت و غازە کە ئەوایە لە 6 مانگە پرۆژەکەی هاتایەتە پەرلەمان ئەوە وان نزیکە بینەوە لە ساڵێک کابینەی سوودانی لەوەیە چ کابینەی سوودانی هیچی وای نەماڵەوە 4 مانگ دیزافە کرد لە وا خەریکین ئەگەینە ساڵێ باش بەڵام ئێمە ئەولەویاتمان هەیە لەو پەیمانەی کە ئەمزامان کردووە لەگەڵ هێزە سیاسەکانی عێراقی و بۆ بنەمای دامەزراندنی ئەم حکوومەتە کە ئیدارەی دەوڵەتە هێزە سیاسەکانی شیعە و سونی و کوردیتایە چەند یاسامان دانابوو کە پێویستە ئەولەویاتی هەبێ یەکێک لەو یاسانە موازنە بوو بەڵێ یاسای موازنە بوو دوو نەوتە سێ مەسەلەی ئەنجومەنی فیدرالیە کۆمەڵی یاسا ئێمە ئیستە تەواو بووین لە یاسای بووجا کێشەی تیابوو ئاسان نەبوو تەواو بووین ئیستا پێویستە خەریکی یاسای نەوت بین و تەسەوری من دانوسەندن دەست پێەکە بوو ئەوەی یاسای نەوت و غازمان هەبێ یاسای بودجەی عێراق بە بۆچوونی جەنابەت لە بەرژەوەندی هەرێمی کوردستان یەکلا بووەوە چونکە لێدوانێکت هەبوو یەکی 6 وابزانم وتت لە منی وەرگرن لە بەرژەوەندی کورد یەکلا بێت ناوتم لە منی وەرگرن ئەبێ یاساکە ئێوە وەرت گرتە ئەوە بوو یاساکە بوو ئەیدی لە بەرژەوەندی هەرێمی کوردستان یەکلا بووەوە بە تەسەوری منەها ئەمانتوانی زۆرتر تۆ هەموو شتێک داوا بکەی دوورنیا هەموو شتێ وەرنەگری بەڵام ئەوەی وەرگیراوە کەم نییە بەشێک لە بەڵام ئەوەی وەرگیراوە لە چوارچەوەی ململانی حسابی ئەوەی وەرگیراوە لە چوارچەوەی ململانی نەیخۆی هەرێ من حەز ناکەم بچمەتە پاسیرەوە ئەڵی هۆکارەکە ململانی نێوان هێزە سیاسەکانی هەرێم نەبووایە ئێمە زیاترمان وەرە بەڵام لەگەڵەوەش ئەوەی وەرگیراوە کەم نییە هەنێک لە هاوڕەکانی جەنابەت لە ناو پارتی هەستەکەم زۆر وەکو جەنابەت بیر ناکەنەوە لەو بابەتەیە پارتی بیرڕای جیاوازی تایە بیرڕای جیاواز بەڵام نەک هەڵوێستی جیاواز بیرڕای جیاواز لە نێو حیزبێک لە ناو گروپێک پێویستە هەبێت تا مناقشە هەبێ ئەوە دوور نییە من ئیشی ڕۆژانەکەم لەسەر ئەمە ڕۆژانە من خەریکم برادێک لەمێ دانیشتووە متابعی ڕۆژانەی نییە و نازانێ بەرامبەر چۆن بیرەکاتەوە یا نازانێ بەرامبەر چیاڵێ تۆ من مامەڵە لەگەڵ بە تایبەتی لە پەرلەمان کە چوم دەواممە کرد لە پەرلەمان تا ساعت 3 بەیانی 4 بەیانی بۆ مەسەلەی یاسا تۆ مامەڵە لەگەڵ 329 پەرلەمان تارەکەی ململانی لەگەڵ خەڵکەکەی لە نێو پەرلەمان ململانی سیاسی جیاوازە یەکێک لە نێو مەسەلەکە بێت یەکێک لە دوورەوە تەقیم بکە جیاوازە یەکێک لە نێو ساحەی فوتبۆڵ بێ یەکێک لە سەرەوە دانیشتووە سەیری فوتبۆڵەکەکە ئەوەی لە ناو ساحەی فوتبۆڵ بێ مامەڵە لەگەڵ تۆپەکە بە لەحەزاتەکە ئەوەی لەسەرەوە دانیشتووە تەبێن تەقیمی جیاوازە بەڵام نەمانەوێت ئەو هەڵەیە ئەو دروستە ئەمە تەواوکەری یەکترین بەڵام واقعەکە ئەوەیە بۆ ئەوەدی ئەوەی لە ناو ساحەکەیە بە شێوەی تر مەسالەکان نبینێ بودجە هیچ مینێکی تیانە بۆ هەرێمی کوردستان باز کەس ئەڵێ مینی تایەوە جەنابتە فەرموویچی من نابینم نیقاشی تایە بەزانی پێت بڵێم بودجە وەکو هەموو تێکستێکی تر وەکو هەموو تێکستێک وەکو دستور وەکو هەموو شتێک قابلی تەفسیرە جملەیەکی تایە قابلی تەفسیر و ماشاءالله زبانی عەرەبی زۆر دەوڵەمەند دوو کەلیمە من خۆم کە وەزیر بووم تێکستێکمدا 3 کەسی قانونی بە جودا خەبەریان لە یەکتری نەبوو وتم بۆم شەرح بکەنەمە چی لێ بکەم 3 جوابی جودا هات هەر هەمان تێکست 3 تەفسیری جودا بۆمە تەفسیری جودا بێ بەڵام نەمانای مین ئێمە نابێ بە مەفهومی مین قسە بکەین ئەمە ناکرێت لە ئەدای سوودانی و کابینەکەی تا ئەم چرکە ساتە ڕازین وەکو پارتی دیموکرات تۆ باسی شخصیەکەی ئەمە چکۆ خۆم لە کابینەکەم ئاخر قەینا بەڵام خەڵگەرەك تەقیمیە ئەدای لایەنەکانی بەشدار لە چوارچەوەی پابندبوون بە ڕێکەوتن نامەکەی کە هەیە لە نێوانتانە نێقاشمان هەیە من لەسەر ئەم مەسەلەی بووجە کە لە لژنەی مالی
ڕفتار جودا بوو چوومە کۆبنەوەی ئێتار سەرکردەی شیعەکان ئەم پرسیارم کرد وتم ئەمانەی وا ڕفتارەکەن بە ئەمری ئێوە ڕفتارەکەن یانە ئەگەر بە ئەمری ئێوە ڕفتارەکەن معنەیەوەیە من لەگەڵ ئێوە مفاوزاتەکەم وەڵامیان ئەگەر بە ئەمری ئێوە ڕفتار ناکەن معنەیە ئەمانە لە دەست ئێوە دەرچوونە من مەجبورم بڕۆم لەگەڵ ئەوانە مفاوزات چی وت هادی عامری بازیگانەوت ئەمانە سەر بۆ خۆن و ئەلمهم بەڵام ئەم قسانە و ئەم مناقشاتانە ئێمە ڕۆژانەیەکەن لەوێ پرسیار کێوەرگرین جەنابەت پشتت فەرموو دەی پاڵەوان من لە پاڵەوانە چ سلااو ڕێز سەرچاو بەخێر بێ جەنابی وەزیر سەرچاوەکەم زۆر خۆشحاڵم کە لێرە ئامادە بووم من دانا زەهەر شۆڕۆ دەرفی ئەم ساڵی زانکۆی ئەمریکی دۆ خێربەی سەرچاو هەروەک چۆن لە دوهاکەوات لە دهۆکەوە بۆ بینینی جەنابەت و بۆ پرسیارکردن لە جەنابەت هەروەک چۆن هەمومان دەزانین کە پەیمانی لۆزان خەریکە تەواو بێت لە مانگی تەمووس هەڵوێستی حکوومەتی فیدرالی عێراق چییە سەبارەت بە بەسەرچوونی پەیمانی لۆزان لە مانگی تەمووس و کاریگەری ئەگەریەکانی لەسەر هەرێمی کوردستان چین و حکوومەتی عێراق چۆن پێشبینی پەیوەندی نێوان حکوومەتی فیدرالی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان دەکات لە ژێر ڕۆژنای ئەگەری هەر گۆڕانکاریەک لە ناوچەکەدا جەنابی وەزیر لۆزان من تەماشام کردووە ئەکسپایری دەیتی تیان نییە معاهدەی لۆزان هەیە بەکردداری بڵێ 24 حوتی 1923 واژۆ کرا تا 24 حوتی 2023 کارایە سپاس بۆم سیارە چکەم پرسیارە دێتەکایەوە بەجار لە ئەعلامی تورکی باسەکرێ و ڕۆژنامەکانی تورکی ئەجاریش لە ڕۆژنامەکانی ئەمنا من ئەمە نابینم شتێکی سەیرە ینی ڕۆژ لۆزان لە دوای 100 ساڵ اینجا شێوەی ترە بێون جارێ لۆزان کە لەو زەمانە اتفاق کراوە لەسەری لە دوایەوە کۆمەڵێک مەسائل بووە قانونی نێودەوڵەتی یعنی ئەم دەوڵەتانە خەریتەی کێشراوە حدودی دانراوە نەتەوەیەکان دروست بووە نەتەوەیەک بوونەتە ئەندام لە نەتەوە یەکگرتوەکان هەم تورکیا هەم عێراق پاشت من نازام مەسەلەی لۆزان بۆ ئەم چیشتەی خەڵک کردووە لە نێو بازێ خەڵک کە مەسەلەی لۆزان هەیە و ترس هەیە و جیاوازە گەر بڵێن تموحات هەیە لەلایەک ئەوە جیاواز هەیە بەڵام علاقەی نییە بە لۆزان تموحاتی علاقەی بە لۆزان نییە تۆ تموحاتی تاریخی هەیە تموحاتی نازام چی هەیە بەڵام علاقەی بە پەیمانی لۆزانە و نییە ڕاستی بڵێن پەیمانی لۆزان پەیمانێک بۆ تۆ ینی ئەوە نییە مەترسیەک نابینن ئێوە بەڵام علاقەی بەوە نییە مەترسی ئەگەر هەبێ علاقەی بە لۆزان شتی ترە ئەوکەی فەرموو بەڵێ نەناپشتەوە فەرموو ئەحمەد عەبدولوهاب قوتابی قۆناغی دووەمی هەندەسە کیمیا پترۆکیمیا سەرەتا بە خێراتنی هەندەسەی کیمیاوی بەڵێ کیمیا پترۆکیمیا قۆناغی دووەم کاک بستم بە خێراتنی زەنابەتی میوانەکە دەکەم ئەفوان پرسیارەکەی من ئەوەیە بڵێ بۆ نمونە نێردەی عێراقی هەوتی بڵێ نوێنەرە نیارێم لە دەرەوە تاسان سوودی بڵێ وەزان کۆکان بۆ ئالگۆڕی قوتابی بۆ توێژنەوەی هاوبەش بۆ کۆنفرانسی هاوبەش تا گەیشتنە چ قۆناغێک ئایا باشتر دەکرێت یاخود بەردەوام پێدەبەخشرێ یان نا سەر دووەمیش کاک بیستمەک زەنابەت هەواژەت پێکرد حەز دەکەم بەبوونی نوێنەری گەنج بۆ نمونە لە وەزارەتی دەرەوە بۆ نمونە لە وەزارەت خوێنی باڵا وەک زەنابەت باست کرد بۆ نمونە دکتۆردارا لە 63 نوێنەری شۆڕش بوو لە لەندەن لە تەمەنێکی گەنج هەنی ئایا سوود لە بڵێنێ نوێنەری گەنج وەردەگیرێ یاخودنا زۆر سپاس دەسەکانە خۆش بێت جەنابی وەزیر بۆ هەموو گەنجانی هەرێمی کوردستانیش کە زانکۆکان تەواوەکەن ساڵانە ئێوە لە وەزارەتی دەرەوە تاقیکردنەوەیەکتان هەیە بۆ ئەوەی تازە دەرچوان بتوانن ئەو تاقیکردنەوەیە بکەن و ئەوانەی سەرکەوتووە بن بتوانن بچنە سلکی دیبلۆماسیەوە ئەگەر هەموو خوێندکارانی هەرێمی کوردستان ئاگادار بکەیتەوە ئەو پرۆسەیە چۆنە و چۆنە توانن گەنجەکانمان بگەنە وەزارەتی دەرەوەی عێراق و کار بکەن لێ ساڵانە نییە بەڵام دەورات هەیە ئیستا دەورەی 28 پێڵێت دەست پێەکە دەورەی 28 پێش 2 ساڵ 3 ساڵ ئەعلان کرا و وابزانم 6,000 یا 7,000 کەس ئەپلیکیشن داوای کرد بەڵێ شتێکی یەکجار زۆر دەورەکە وەی من تێبگەم و ئابزانم 162 کەسە تۆ حساب بکە ئەوەنە کەس داوای کرد لە نێهایەتە تەوزیع چۆن تەوزیع کرا لەسەر هەر محافەزەیەک کوردستانیش تایە لەسەر هەر محافزەیەک بە گوێرەی نفوسی محافزەکە ئەوەنە کەس پێویستە لەو دەورە بێ دەورەکە ئێمە تەجیلمان کرد چکە موازنەمان نەبوو موازنە بوو دەورەکە ئەکرێتەوە ئەنجا بە گوێرەی نفوسی هەر محافزەیەک گەنج لەو دەورە بەردەوام دەبێت ئەنجا لە هەولێر منیسە لە خەیاڵم نییە چەند کەس دنیا 7 کەس لە هەولێر بێ 7 کەس لە دهۆک بێ 15 کەس لە مووسڵ بێ بە گوێرەی نفوسە بەغدا 162 کەس یا 63 کەس دەست پێەکە لەو دەوراتی داهاتوویش هەروە دەبێت کە بزانین سەرساتی حاجەی وزارەت دەست پێەکە و هەوڵەدەین تەوزیع بکرێتە سەر محافزە
ئازاد تاکو ڕاستی بڵێم بەو شێوە نوێنەری هەموو لایەکتیایە و طبعاً هەموویانیش گەنجن چونکە شەرت و شروطەکە پەیوەندی هەیە بە تەمەن و بەهنە هەمووی گەنجن و هەمووی دەرەجەی خوێندنیان گەرەک من ئیستا کە پێش بێمە ناو هۆڵەکە بیستم مەسەرەن زمانی سینی هەیە لەمێ و زمانی چینی خوێنن زۆر خۆشحاڵ بوو کە ڕاستی بڵێم لە دنیای دەرەوە و پەیوەندی دەرەوە لە ئایندە مەسلەی پەیوەندی چین و دەوری چین و ڕۆڵی چین و ڕۆڵی شەریکاتی چینی دەورێکی گەورە بینێ باشە زمانی چینی ینی ئەگەر بیزانی تەبێن دەرگایەکی ئاسان بۆ دەکاتەوە لە دیبلۆماسیەت ئیستا لە وزارە من کەسم نییە زمانی چینی بزانێ خۆشحاڵ بووم کە بیستم لەمێ ئیستا زمانی چینی پۆلی دەرەچن خوێنکارانی بەشی چینی ئەم ساڵ یەکەم دەورەیان دەرەچێت یەکەمی بەشی چینی وەرەگرن لە وەزارەتی دەرەوە وەڵاهی پێم خۆشە بێ من ناتوانم ئیستەقەڵ بدەم بەڵام هەوڵە دەم مەسلەی یەکەمی زمانی چینی هەموو هەوڵێکە دەم کە ببێتە کارمەندی وەزارەتی دەرەوە دەستەکانی خۆش بێ لەسەر کاک ئەحمەد لەسەر ئەوەش بەرنامەی ئاڵوگۆڕی خوێنکاران بۆ دەرەوەی وڵات یاخود لێکۆڵینەوەی هاوبەشی نێوان زانکۆکان ئەمە ئەبینم گرنگە ئەو پرسیارە ڕاستی بڵێم ئەوە پەیوەندی هەیە بە ئەزانی پابلیک ریلیشنز ئەویش خۆئیشی بەس وزارەی دەرەوە نییە ئیستا عێراق کراوەیە زانکۆ ئەتوانێت ببێتە دەستە خوشکی زانکۆیەکی تر لە وڵاتێکی تر و تەسەورەکەم حتمما ئەم زانکۆ سەلاحەدین حتمما دەستە خوشکی هەیە لە وڵاتانی تر ئەو ئاڵگۆریە زۆر مهم ینی ئەوانیش بێن بۆ ئەمێ ئەوانیش بێن بۆ ئەمێ مەسەن بۆ مەسلەی زبان مەسەن لەمێ زبانێک فێر بن مەسەن چینی کە هاتوونە لەمێ دەرسەڵێنەوە چینیەکیش بێ زمانی ئەمێ کوردی فێر مەسەلا تۆ بڕۆی بۆ چین لە زانکۆیەک لەوێ چینی فێر بێ یا لە فەرەنسا ئەمە ئیشی زیاتر زانکۆکانە بەڵام ئەگەر پێویستیان بە ئێمە بوو ئێمە ئامادەین لە خزمەت کاک ئەحمەد یەکشت مانگی سێی ئەم ساڵ وەزارەتی خوێندنی باڵای عێراق بڕیارێکی ویزاری دەرکرد پرۆسیجەری بۆلۆنیا لە ساڵی داهاتووەوە 2023 بۆ 2024 لە هەموو زانکۆکانی عێراق پەیڕەوە کرێ ڕێکخراوی سپارک ڕۆڵێکی زۆر جدیان بینی لەو ئیشایە هۆڵندین ئەوانیش سپارک ئەمە یعنی چی ئەمە یعنی هۆڵندین ئەوانیش یانی چیە من مەسئولی هۆڵندام جنابەت لە هۆڵندا بیناسەبە ڕەنگە ئێوە نەزانن بەڕێزیان ئەو ساڵانەی لە هۆڵندا بوون سەرۆکی یەکێک لە گرنگترین ڕێکخراوەکانی هۆڵندا بوون فۆن وەنیە کە بۆلۆنیا پرۆسیجەری بۆلۆنیا جێبەجێ کرا تۆ کە لێرە ئەخوێنیت ساڵێک دەتوانی بچی لە وڵاتێکی دیکەی ئەوروپا سێمستەرێک وەربگری دوو سێمستەر وەربگریت و بگەڕێتەوە ئەوە شتێکی گرنگە ئەو خوشکە لە زوو ئینتزارەکە فەرمووی بەخێر بێ جەنابی وەزیر خێراندار ڕۆیدە کوردستانی و قوتابی بەشی پەیوەندی دەوڵەتەکانی دیبلۆماسی زانکۆ سەلاحەدین ڕۆیدە کوردستانی وەیدە جەنابی وەزیر پرسیارم زۆر زۆرە و کێشەکانی هەرێمی کوردستان و عێراقیش زۆرن ئەتەوێ هەمووی من حەل بکەم فەرموو پرسیاری یەکەم دەربارەی بردومانەکانی سەرخاکی هەرێمی کوردستانە کە بەخۆ چەند جار لە کۆنفرانسی ڕۆژنامەوانی باست لەوە کردووە کە دەبێت تورکیا بوەستێت لەسەر بردومانەکانی سەرخاکی هەرێمی کوردستان وەوە دەست درێژێ بۆ سەروەری خاکی عێراق و باست لەوە کە پێویستە ئەو خانەوادە شەهیدانە قوربانیان داوە لەسەر خاکی هەرێمی کوردستان پێویستە قەرەبوو بکرێنەوە لەلایەن تورکیاوە و باشە ئێمە بۆچی ناتوانین بە تورکیا بڵین بوەستە بۆچی عێراق هێندە لاوازە کە ناتوانێت بەرگری لە هاوڵاتیەکانی خۆی بکات ئایا بەس نییە شەهیدی گریان وێرانی پرسیاری دۆم ئەوەیە ئێمە سەرکردەکانمان دەبینین سەردانی وڵاتانی جیهان دەکەن دەست لە ناو دەستێک پێدەکەن خواردن دەخۆن ڕسمی یەکتری دەگرن بەڵام بۆچی ناتوانن پارتی و یەکێتی یەخود هەر حزبێکی تر لە کوردستان بەم شێوێ بە جوانی و بە تەفاهم پێکەوە بڵێن ئێمە کوردستانێکی بەهێزمان دەوێت ملەتەوەی لە دایگوم هەر هەمویان هەر پارتی ئەڵێت بەڵێ ئێمەش دەمانەوێت یەکێتی دەڵێ ئێمە دەمانەوێت هەیەن هەر حزبێکی تر بەڵام بۆچی من کردار نابینم بەس نییە قازی مامەد وتەیەکی هەیە ئەڵێت تەنها یەکگرتوو بن بڕوا بەوان مەکەن ئەوان کوردیان دەوێت تەنها بۆ بەرژەوەندی خۆیان پرسیارێکی تر مەسەر مەسەلەی پاشەکەوت سەرەتا حزبێکی دیاری کرا و مەسەلەی پاشەکەوتی هێنا سەرباس بەڵام دواتر وتان ناڕازین و نابێت و کێشەکە گەورەیە بەڵام دواتر لەنێو پرۆسەکانی پەرلەمان هەموو حزبەکان هەستان بۆی کە بڵێ ئێمەش دەمانەوێت پاشەکەوت بگەڕێنینەوە بەڵام دواتر جەنابی سەرۆکی پەرلەمان زەربێک لەسەر ئەو پرسیارە دەدات و وڵامی هیچ کام لە هاوڵاتیەکانمان ناداتەوە بۆچی بێدەنگن ئەمە تاکو ئێستا سێ تۆ بلای خۆت بینوسە وەڵی خەریکە بیرمەچێتەوە دووەمیان ئەوە بۆڵی پارتی وێکێتی کەی ڕێەکەون ئەگەر حەزیان لیام دەتوانم بەشداری کۆبنەوەکانیان بکەم و دەتوانم فێکیان بینەوە چکە شتێکی زۆر ئاسان ئەو قسەیە دووبارەکەرەوە
ئەو قسێت ناوچی بوو؟ ڕۆیدا جان ڕۆیدا. ڕۆیدە سەیری کامێرایەک بکە بۆم ئەو کامێرایە بڵێ من ناوم ڕۆیدەیە ئۆفرێکی ئاوام هەیە بۆ یەکێتی و پارتی و بیڵێ ئۆفەرەکە و چییە؟ من ڕۆیدە کوردستانیم ئۆفەرێکی تایبەتم هەیە بۆ پارتی و یەکێتی ئەگەر ناتانەوێ ڕێکەون یان نیازی ئەوەتان نییە کە ڕێکەوە من دەتوانم پێکتان بێنم. ئافرین ئەزانن متمانە بە خۆبوون ئەوەیە تەمەنە چەنە ڕۆیدا؟ هەژدە مانگی حوتی ئەمساڵ ئەبم بە 19 ساڵ. ماشەڵڵا 24 حوتی؟ نا 16 حوت. ئۆکەی تەمەند درێژبی شێریت یا بورجەکەت چییە؟ ناشر نیم. لەکوێ ئەخوێنی چییە خوێنی؟ لە زانکۆی سەلاحەدین بەشی پەیوەندیدنەوە دەوڵەتیەکان و دیبلۆماتی ئەم ساڵە یعنی ساڵی دابێ ئەبم بە مەرحەلە دوو. بەڵام من لە مناڵیەوە خولایەکی تایبەتم هەیە بۆ سیاست و حەزەکەم ڕۆژێک لە ڕۆژان لە شوێنی جەنابتان بووم. منافسێکی باشتان بۆ جەنابی دکتۆر تەماشایەکی چاوی ڕۆیدەم بۆ بکە بگەڕێرەوە بۆ ساڵی 68 خۆتە بینیتەوە؟ داریستا کە قسەی کرد ئەم حەماسە و ئەم سیقە بەخۆ و لە ئیستەی شەو تەحدیدی کردووە ئەم شوێنەیەوێ وەزیری دەرەوەی عێراق ئەم شوێنە سەرکەوتو بێت ئینشاڵڵا. پرسیارەکانتمان بابیر نەچێتەوە پرسیاری ترت هەیە؟ دوو پرسیارمە زۆر بە پەلە پێمان بڵێ. بۆچی جددینی لەسەر پاراستنی کەرکووک و هاوڵاتیانی بۆچی ئەبێت هاوڵاتیانی کەرکووک کوردەکانی مافیان بخورێت زەویان داگیر بکرێت ئایا هەستان نەکردووە بەڕاستی خاکێک کە هی ئێخۆمانە لێمان دەسێنرێت هەوڵتان نەداوە ئیتر ئەو لە سەدا 50 خاکی هەرێمی کوردستان بگەڕێنەوە ئیتر بەس نییە کەرکووک زۆر پرسیاری پێنجەمە تێگەشتین کەرکووک ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی ئەخیرم بۆ بەشی خۆمە کاتێ من ئەڵم لە پەیوەندیدنەوە دەوڵەتیەکان و دیبلۆماسیمە ئەڵم لە سیاستم کۆمەڵگاکەم ئەڵێت چیتە ناو درۆ ئەمەوێت ئۆکەی خەڵکە کۆمەلگاکەمە زۆر خراپە بەڵێ ئەوە یەک تۆز ڕوونی کەرەوە بۆ ئەزانی ئەو کاریگەریش لەسەر خێزانەکەشمان دەوێت چونکە هەمووی ئەڵێن ئەبێ بی بە پزیشک ئەبێ بی بە ئەندازیار یان حکوومەتەکەشمان هۆکاری ئەوەیە چونکە هەموو کاتێک وا بیر دەکاتەوە کە دەتوانن پزیشکەکان کوردستان سەر بخەن هەستەکەی کۆمەلگا پێی وایە ئەم ئیختساسی تۆ هەڵت بژاردووە ئیستیفادەی نییە ڕاست نییە ناتوانانی پارەی من کە گەورم بۆیان دەسەرمێنم کە دەتوانم زۆر شت بکەم لە پزیشکێک زیاتر ئێمە دەتوانین دەست خۆش زۆر زۆر سپاس ئێمە دەتوانین دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان زۆر پێش بخەین چونکە هەموو وڵاتێکی دیان بە دیبلۆماسیەت پێش دەکەوێت زۆر زۆر سپاسان دەکەم. ئەڵقەی ڕابردوو جەنابی دکتۆر کچێکی با بڵێن ڤێرژنی ئەڵقەی یەکەمی ئەم هەبوو لە پێشی پێشەوە دانیشت بوو بیرتانیە ناوی ئەسرین بوو ئەسرین بارزانی چاڵنجی کاک قوبادی کرد پرسیارەکەی ئەوە بووتی کەی ئیتر ئێمەش ئەبین بە سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت ژنانی مەبەست سەرۆکی پەرلەمان و پۆستە باڵاکان چۆن دڵنیابن لەوەی کە ژن ئەچێتە ئەو پۆستانە کاک قوباد پێی وتی هەفتەی پێشوو هاتی تامنەوەی خۆم مایتێ هێشتا نەگەڕابووە ئێستامیش داوای کورسەکەی جەنابتانەکە پرسیارەکانیشی زۆر زۆر جددین حەزەکەم گوێ لە وەڵامی جەنابەت بگرین لەسەر لە یەکەمەوە دەست پێ لە یەکەمەوە دەست پێکەین بردومانەکانی تورکیا یەک ئەزانێ عێراق کە لە 91ەوە لە واقع لە دوای داگیرکردنی کۆیت عێراق سیادەی نەما یعنی باسی سیادە ئەکرێت سیادەی نەما یعنی فرقی ئومەمی تیمی ئومەمی تیمی نێودەوڵەتی هاتن تەفتیشی خانووی سەدامیانە کرد ژووری نووسنیان نەوتی ئەفرۆشرا نایتوانی خۆراک بێنێ نایتوانی پول بباتە دەرەوە نایتوانی پول بێنێتە ژوورەوە نە ئاسمان بەدەستی بوو نە ئەرز بەدەستی بوو نە اقتصاد بەدەستی بوو یعنی مەسلەی سیادەی عێراقی بە 100% نەما بەڵام بەدەستی نەتەوە یەکگرتوەکان کەوتە دەستێت بەڵام نەتەوە یەکگرتوەکان لە هاتە هەموو کەسێک هات تەدەخلی ینی هەموو کەسێک لەوێ لە نەتەوە یەکگرتوەکان لەو بریارەی تەدەخلی کرد بە باشی بەخرە لە دوای 2003 عێراق کۆمەڵی جێشی بێگانە هات نەژوورەوە جێشی ئەمریکی هات گۆڕینی عێراق ملت تیا بوو لە گۆڕین و لە خەبات بەڵام لە نهایەتەوە جێشی ئەمریکی هات و جێشی وڵاتانی تر ئەمانە لە ناو عێراقمان کە جێشی ئەمریکی و بیاگانەکان هاتن دەوڵەتانی تریش تەدەخلیان کرد لە عێراق و کە جێشی ئەمریکیش چوە دەرەوە نەمانایەوەیە تەدەخل لە نێو عێراق نەما بەڵام کەوترەوە بوویستە
يعني تۆ بەراوردی بکەی لەگەڵ نەوەتەکان بەراوردی بکەی لەگەڵ 2004 و 2005 ئێستا ئەو تەدەخولە نییە وەکو جاران يعني عێراق کەمە من ناڵم سیادەی هەمووی وەرەگرتەوە چونکە سیادەی کولی مطلق نییە کە هەموو وڵاتێک اعتماد دەکاتە سەر لە جزئێکی معەنە اعتماد لە اقتصاد بێ لە سیاست بێ لە ئەمن بێ اعتماد دەکاتە سەر خەڵکی بەڵام ئەگەر ئێمە ئەم واقع تێبگەین تێگەین بۆ مشکلات دروست بۆ وایە لەم وەقع لەم وازعە لە 1992 پارتی کرێکارانی کوردستان PKK هاتنە ناو عێراقەوە یعنی هەن ئەمڕۆ نییە کە هاتنە ناو عێراقەوە لە ئەوەڵ بیر کراوە بۆ کوێ بیان بن لە دوای 2003 بیری ئەوە کراوە کە ئەمانەی PKK کە هاتوونەتە ناو عێراقەوە و چەکدارن بۆ کوێ بیان بن فکرەیەک هەبوو بیان بن بۆ منطقەی خانەقین یعنی دووریان بخەنەوە ئەمریکیەکانیش دووریان بخەنەوە لە سنووری تورکیا ئەوە بوو لە نهایەت کەوتنە قەندیرەوە ئەمە وجودی هێزێکی چەکدار لە نێو خاکی عێراق کە هەدەفی وڵاتێکی ترە ئەمە دستوری عێراق قەدەغەیەکە یعنی ئێمەش یعنی کە باسی دستورەکەم من هەر لە سەرەتا و باسی دستورم کرد خۆکەرک پابەند بین بە دەست قەدەغەکە هێزێکی چەکدار لەم وڵاتە بێ هێرش بکاتە سەر وڵاتێکی تر ئەمە یەکی لە هەنەکانە تورکیا ئەوە بەکاردێنێ ئەڵێ ماتوڵ هێزێکی چەکدار هەیە یا ئێوە علاجی بکەن ئێوە بڕۆنە سەریان یا من دێمە علاجێ یعنی بەناوی ئەو دێ لەگەڵەوەش کە ئەو حادثە بوو لە نزیکی زاخۆ من خۆم چوو و بینیم چی بوو ینی من کارەساتەکەم بینیم لە دوای ئەوە چوومە UN چوومە سکیوریتی کانسل چوومە مەجلس ئەمن سکاڵام تۆمەر ئەو سکاڵایە گەشت بە ئەنجام جەنابی دکتۆر ئەو سکاڵا چونکە لە نەتیجە دەوڵەتان ئیدارەیەکەن خۆ سکاڵای ئەنجومەنی ئاسایش دەوڵەتان ئیدارەیەکەن و تورکیش دیفاعی لە خۆی کرد ئەیوت باشە PKK وایە من ئەمەم کردووە تورکیا ئەترافی نەکرد ئەوە نەیوت منم ئەوە هەنەکە بوو یعنی ئێمە داوای تعویزمان کرد گەرەک جانبی مقابل بڵێ منم نەیوت ئەترافی نەکرد المهم من ئەبینم کێشە لەگەڵ تورکیا وەکو عێراق قسە وەکو وەزیری خارجیە قساکەم پێویستە هیچ حەلمان نییە ئیلا بە حوار بە دایلۆگ لەگەڵ بە شەر و مەرافە حێر نابێت عێراق تەجروبەی شەڕی زۆرە 50 ساڵ عێراق لە شەڕ بووە شەڕی ناوخۆ و شەڕی دەرەوە هەر خەریکی شەڕ بووە زمانی سەدام لەو ڕۆژە و سەدام بووە هەن خەریکی شەڕ بوو تا ئێستا تا لە ناوچوو 50 سال لە شەڕ نەتیجەکەی چی بوو ئەوە عێراق داغون ڕاستە وڵاتانی تریشی داغون کرد بەڵام عێراق داغون بولێنێ تا ئێستاش ئێمە باجی ئەو شەڕانە دەین کە ئەو کردێت حەلی ترمان نییە ئیلا بە دایلۆگ لەگەڵ دەوڵەتانی جیران سەروەری عێراق باسی ئەوەت فەرموو کە لە 92ەوە سەروەری لای خۆی نەماوە ئەدی ئەمڕۆ عێراق سەروەری خۆی بەدەستی خۆیەوەیە نا من دایم ئەڵێم سەروەری مطلق نییە ماعادە دەوڵەتێکی ڕقم یەک بیت لە دنیا ئەوەیش اقتصادیان یعنی ئەمریکا ئەویش جزێک لە سەروەریەکەی پەیوەندیە بە دەوڵەتانی تر بەڵام هەموو دەوڵەتێک اعتماد المتبادل اعتماد کات سەر جانبی تر کە اعتمادی کردە سەر جانبی معنای جزێک لە سەروەریەکەی لای جانبی ترە عێراق سەروەری مطلق نییە بەڵام عێراقیش تا ئێستا تەدەخلاتی تایە نەتیجەی ئەو ظروفەی کە باسم کرد بەڵام زیاتر ئیستا ئەگەر بەراوردی بکەین وەزع عێراقی ئیستا لەگەڵ 2011 وەزع عێراقی ئیستا لە 2014 کە داعش سەیطرەی کرد لە یەک لە سەر سێی ئەرزی عێراق کەوتە ژێر دەستی داعشیش خۆ عێراقی هەن کرد معنای ئەوەیە ئیستا سەروەری عێراق بەرەو زیاتر بەدەستی عێراقیەکانە بەڵام نەمانایەوەیە سەروەری تەواوە ڕاستی بڵێم تا ئێستا تەدەخلات هەیە لە عێراق اینجا تەدەخلاتەکە جیاوازە سیاسیە تەسیرە نفوزە لە ڕێگەی ئەحزابەوە ئەوە جیاوازە پارتی وێکێتی با من پرسیارەکەەوە ئەو چەلەنجی کردی بزانین قبولیەکەنیانە گرنگە پرسیارەکەی ڕۆیدا لەسەر یەکێتی و پارتی بێ لە چاڵنجەکەی پرسیارەکەی حەزەکەم پارافرێس بکەمەوە لە جنابتی بکەمەوە ئێوە یەکێتی چی یەکن هاوپەیمانن یارن نەیارن دوور بێ دوژمنن چکە جاری وا هەیە بە قەسی کوش هێرشەکەنە سەریەک جاری واشەیە دەستان لە ملیەکایە هەر لە عینی ڕۆژە هەر لە عینی دەقە و سەعاتە نازاب کێ بوو پرسیاری کرد کە لەو ڕۆژە لەدایک بووە ئەم مشکلە هەر هەیە بەڵام ڕاستیش بڵێم خۆ هاوکاریش هەبووە ینی مەسەلەکەەوە نییە هەر خەریکی شەڕ یەکتری بوون بەڵام قۆناغێکی دوور و درێژیش هەردووە ئێستا ئەمڕۆ هاوکار بوون ئێستا لەوە قۆناغی ئەوەی بگەینە تەنسیق پێکەوە شەرت نییە مشکلات هەمووی حەل بکەی ئەزانی ئیدارەی ئەزمە تۆ بازار ئەزمەیەکە بێ قەیرانێکە بێ قەیرانەکە یا بەرەو حەلیەچی یا بەرەو تەجمیدیەچی سڕیەکەی یا ئیدارەیەکەی من تەسەوری من ئێمە ئێستا گەرەک لەو قۆناغە بین لەم مەرحەلە ئیدارەی ئەو قەیرانە بکەین لە نێوان پارتی و یەکێتی کاگەر بتوانین ئیدارەی بکەین معناوێ نەوع تەنسیقێکە بێ
هەموو بدرێت تەنسیقێک هەبێ پامێکی زۆر ڕوونە بۆ ئەوانەی کە بینی دێڕەکانە توانن بخوێنەوە. باش پاشەکەوتی بودجە بۆ لە پەرلەمان پاشەکەوتی بووجە لە ڕاستیدا من کە ڕۆژانە خەریکی ئەو بووجە بووم و ینی ئیشی ترمدا نابوو لەولاو خەریکی بووجە بووم چونکە یەک ئەمزانی وەزای مالی کوردستان چۆنە و وەزای عێراق بووجە نەبێ ناتوانێت دوای من وەزیری مالیە بوومە ئەزانم ئەگەر بووجە نەبێ ناتوانێت حرەکەت بکەیت تۆ بە قانون گەرەک حرەکەت بووجە نەبێ لەسەر یەکس لەسەر دوانزەی ئەو ساڵەی پێشوو چۆن ئینفاق کراوە لەسەرەوە ئێمانەیە هیچ شتێک تازە ناتوانانی بۆ ئەوە زۆر پشگیری مەسلەی بووجەمە کرد و زۆر پشگیری مەسلەی بووجەی 3 ساڵە میشە کرد نەک یەک ساڵ ڕێواقع و کاتێکی زۆر میشتەرخان کرد بۆ مەسلەی بووجە ئەو مەسەلە ڕاستی بڵێم لە نهایەتە ئیزافە کرا بەڵام ئیزافەی کرا بووجە تۆ تێکستێک ئیزافە بکەیت ئەگەر تەخسیس لەسەری نەبێ ینی پارە تەرخان نەکەی هیچ نییە لە بووجە ینی تۆ تێکستێک دێنی دایەنەی لە ناو بووجەکە بەڵام پارەکە لەکوێ دێنی غێر بەرامبەر تێکستەکە پارە هەبێ یەکم جار کە دانرا پارە نەبێ تەخسیس نەبوو تەخسیسەکەیان هات وتیان فەرزی بکەینە سەر حکوومەتی هەرێم حکوومەتی هەرێم خۆی کە معاشی نەبووە بووجە نەبوو ینی ئەو ئیشەی کرد حکوومەتی هەرێم نەوەختە لەمێ بووم وەزیر بوو خۆ بووجە ناهات لە بەغداوە نەتیجەکەی ئەوە بووجە نەهات معاشەکەوا لێ هات باشە تۆ جێ جارێتر لەسەر حکوومەتی هەرێم فەرزی بکەی مانەوێت لە بووجەی حکوومەتی هەرێم کەمەوەکەی فنقاش بووە ئەوە باشە ئەگەر ئەمەمانەوێ بابی خینە سەر حکوومەتی فیدرال نقاشەکە لەسەرەوە ئێوە بوو لە آخر ڕۆژەکانیش بوو نەگەیشتە اتفاق و دوایی لە نێو پەرلەمان ئەوەی من لەبیرم بێت لە نێو پەرلەمان سێغەیەکیان دانا و لە آخر لەحزەوە بزانم دەنگ لەسەری درا بەو شێوەی کە دەنگ لەسەری دراوە بەڵام بەو شێوە ئەنجا دەنگی کافی هەبوویانە ڕاستی و لەم گەرەک چێک بکرێ بەڵام لە بووجەکە نەهاتەوە لە نووسراوی بووجەکە دوێنێ بڵاوەوە لە وەقایە تیا نەبوو دەنگی نەهێنا ئەنجا دیارە دەنگی ناهێناوە ئەوەیە مەسەلەکە وی لە طرح کرا کە لە بووجەی ئیتیحادی بێ کەرکووک بێنازی کەرکووک ڕۆیدا ئەڵێ تاکەی بێنازە بێ کەرکووک با من وا پرسیارەکە بکەم ئەم هەڵبژاردننی پارێزگایانی کە یێتە پێشەوە چانسێک بۆ کوردستان بۆ هەرێمی کوردستان دروستەکە کە کەمێک لەو ئازار و بێنازی کەرکووک کەم کاتەوە ئەم هەڵبژاردنە مهمە چونکە هەم هەڵبژاردن پێویستە لە کوردستان بێ هەم لە کوردستان هەڵبژاردنەکەی بۆ پەرلەمان و بۆ هەنا بەڵام لە خوارەوە بۆ ئەنجومەنی پارێزگاکان و کەرکووک لە حالەتێکی نادروست بوو ئەم ماوەی هەمووی ڕاستی بڵێم هەر خۆی نەک هەر کەرکووم پارێزگاکانیش لە حالەتێک بوون کە ئەنجومەنی پارێزگاکان تەجمید کرایە لادرا کێشەیەکی دروست کرد بۆ مەسەلەی دەسەڵات لە دیموکراتیە تۆ دەسەڵات بەدەستەوە بێ گەرەک مراقبەش هەبێ وەکو پەرلەمان و حکوومەت ئەنجومەن نەما ئەنجومەنی پارێزگاکان نەما کە مراقبەی محافظ بکە کێشەیەکی گەورەی دروست کرد لە هەموو شوێنەکان کەرکووک لەوە زیاتریش تیا بوو چونکە محافظی نەبوو هەنی نەبوو جا ئێمە هیوادارین لە هەژدەی مانگی دوانزە کە هەڵبژاردن بێ ئەنجومەنێکی تازە بێ کە ئەنجومەنێکی تازەیشە بێ طبعاً مشکلاتی محافظات بە شێوەی تر حەل بێت لە نێوانێش کەرکووک لە کەرکووک پارتی و یەکێتی ئەگەر بە لیستێکیش دانەبەزین چانسی ئەوە هەیە پێکەوە تەنسیق بکەن بۆی دەنگی کورد نەفەوتێ یان لەبری دوو لیست خەریکە ئێسا بێ بە سێ لیست چونکە دوێنێ بینیم هەواڵ بڵاو بۆ تۆ ئەڵێ لاهور شێخجەنگیش لیست دانێ لە کەرکووک ئێوە هەڵوێستان چێ لەسەر بەخوا من نازانم چەند لستە ئێستا کە جارێ ماوە بەڵام بە هەر حاڵ تەنسیق پێویستە هەبێ من نازانم یەک لیست شەرت نییە بەڵام تەنسیق هەبێ مهمە تەنسیق هەبێ مهمە بۆ ئەوەی بزانی چۆن مناتقەکان تەوزیعکەی لە نەتیجە انتخاباتی وەکو ڕاضیاتە تۆ منطقەکان دراستەکەی ئەزانی چەندی خەڵکت لەوێ هەیە چەندێ دەنگت لەوێ هەیە لەسەر ڕۆشنایی ئەوە تۆ خەڵک کاندی دەکەی پێویستە دراسەتێکی تەواو بکرێ وە تەنسیق هەبێ ئەگە تەنسیق نەبێەوە هەڵوێستان چێ لەسەرەوەی کە لیستێکی دیکەی کوردی لە یەکێتی من ئەمەم نەویستوە ئەمە ئیستا جەنابەت باسیەکە وەڵام میدیای سێبەر باسی باشە خەڵک ئازادە خۆ خەڵک ئازادە هەرکە خۆی ڕستێک بێتە پێشەوە بەڵام من باسی ئەم دوو هێزەکەم ئەم دوو هێزە پێویستە تەنسیق زۆر باشە پرسیاری پێنجەمت خۆت وەڵامیایەوە وتی خۆم ئیسپاتیەکەم کەوا نییە خوێندنەکەم درۆنیە بەڵکو ئیسپاتیەکەم کە سەرکەوتووە بم لە پزیشکێ باشتر کارەکەم و ئینشاءڵڵا ئیشە بیتە وەزیرەی خارج فەرموو خات بەخێر بێ جەنابی وەزیر منجی لە ئەسعادم لە بەشی ڕاگەیاندن کاک بێستون سڵاو لێ بێ کورسەکەی تۆش لە مەترسیدایە ئەمنی جوال لێرە ئەو لێ دانیش ئەم بەر و ئەو بەریشیان گرتوین
جەنابی وەزیر هەروەک ئەو خاتونە باسی کرد باسی بردومانی کرەوجار من باسی ئێرانەکەم ئێران کە حیزبە ڕۆژهەڵاتیەکان بردومانەکات ژن و منداڵێکی زۆر ئاوارەیە چۆن ئەوانە دەپارێزن ئەوانە ناسنامەشیان نییە چۆن بتوانن بژین لە نێوان خەڵکە دوای ئەوەش پرسیاری دووەمەوەیە کە جەنابەت کە لە وەزارەتی دەرەوەی ئەو گفتوگوانی کە لە نێوان ئێران و عێراقدا دەکرێت ئێوە بەشدارن چ وعدێکتان بە ئێران داوە ئایا ڕێگە دەدەن کە هێرش بکەن یان ڕێکەوتنێک لە شێوەی جەزایر دەکرێت سپاستان دەکەم دەست خۆش ئەم پرسیارە لە چوارچێوەی ئەو پرسیارە ئەوەی کە پەیوەندی بەمڕۆ هەیە لە چ ڕێکەوتنێک لە نێوان دەوڵەتی دراوسێت لەگەڵ ئێرانیەکان کە قەسفی ماڵی شێخ باس کرا من چەند جارێک چوومە تهران و لەگەڵ هەموو سەرکردەکانی ئێران دانوسەندنم هەم وە لە نەتیجە ماوەیەکە ئەو هەنە ڕاگیراوە ڕاستی لەمەوە چونکە المهم من ناتوانم ناوەڕۆکی هەموو دانیشتنەکان و گفتوگۆکان باس بکەم بەڵام لە نەتیجە وتمانەمە دروست نییە کە قەسف بکرێت بەڵام ئەوانیش تەبیعی عزری خۆیان هەبوو بە هەر حاڵ بێ ئێستا ئەوەی من ئەبینم ئەو قەسفکردنە نەماوە اتفاقێکی ئەمنی هەیە نێوان عێراق و تهران لەو اتفاقە تەبی ڕێی هەرێمیش وەرگیراوە اینجا بزانین ئەو اتفاقە چۆن جێبەجێ کرێت بەڵام پێویستە هێزە سیاسەکان هەر لای بێ وەزعی عێراق تێبگەن و وەزعی کوردستانیش تێبگەن مەسەلەی پەناهەندە جیاوازە تۆ پەناهەندە التزام بە قانونی ئەو وڵاتاکەی ئەو ڕێکەوتن نامەیە کە هەیە چەکداماڵینی هێزە کوردستانەکانی ڕۆژهەڵاتیشی تایە لە ئەساسی مەسەلەکە تۆ هێزێکی لەمێبی سیاسی بیت یا پەناهەندە بیت نابێت چەکدار بیت چەکدار دژی کێ ینی نابێت لە وڵاتێکی ترەوە ئەمە مەبدەیەکی دستوریە ینی ئێمە پێویستە خەڵک تێبگە ناتوانین التزام پێ نەکەین و ئەمە واقعەکە ئەمجا پێویستەوە تێبگەین و ئەم هەرێمیشە پێویستە حمایە بکرێن لە چوارچەوەی عێراق پێویستە حمایە ئیشی ئێمە ئەوەیە حمایەی ئەم هەرێم ئێمە ئەوەیە حمایەی وەزعی عێراق ئیشەکەمانەوەی کاک دکتۆر ڕاوەستانی لەم بابەتەوە یەک تۆش فراوانتریەکەم ڕاوەستانی هێرشە موشەکیەکان بۆ سەر هەرێمی کوردستان لەلایەک بۆ سەر ناوچەی سەوز لەلایەک لە بەغدا بۆ سەر ئەمریکیەکان لەلایەک هۆکارەکەی تەنیا ئەوەیە کە بە کوردیەکەی فەسائیل هاتن بوون بە بەشێک لە حکوومەت یان ڕێکەوتنێک لە نێوان ئەمریکیەکان و فەسائیل هەیە لەسەر ئەوە ئەمە هودنەیە ڕێکەوتنە چەندێک سەستەینبڵە ئەم پرسیارن ناتوانم جواب بدەم سوپاس ناتوانین جواب بیتەوە مادەم ئەوە ناتوانین جواب بیتەوە لە ئەمریکا لە پرۆژەی بودجەی ساڵی داهاتووە بەندێک هەیە کە سیستمی دژە موشەکی بۆ هەرێمی کوردستان دابین بکرێ ئەمریکا بودجە بۆ ئەوە دابین بکە جەنابەت ڕاچیە لەسەرەوە جارێ لە مناقشەیە ینی ئەمە هەنیە من ناتوانم ئیسەر نابێ باس بکەم چیە بێت چ ناوێ وەڵام من تەسەوەر ناکەم ئیدارەی ئەمریکیەوەمەوە ئیدارە ئەمە لە کۆنگرس لە کۆنگرس ئێستا یەکێک لە کۆنگرسمانەکانەوەی نیبراسکایەوە بزانم اقتراحی کردو ئۆکەی پرسیارێکی دیکە فەرموو دکتۆر فاز زۆر بەخێر بێت من ئەلەندا ئەسۆم تەلەوەی زانکۆی کوردستانم لە بەشی علوم سیاست و پەیوەندی نێو دەوڵەتیەکان تۆ جاری پێشوش لەگەڵمان بووی لە زانکۆی کوردستان بەڵێ بەخێر بێەوە بەڵێ دەستخۆش کاک وێستم گیان سەبارەت بە ئەڵلقەی یەکەم وی جاری پێشوو سەرنجێکم هەیە لە ئەڵلقەی پێشوودا کێشێکی خۆم ئاڕاستەی بەڕێزکا قوبا تاڵەوانی کرد کە میوانی بەرنامەکە بوو کێشەکەشم ئەوە بوو وتم منەوەی بنەماڵەیەکم کە لە شەڕی ناو خۆیان لە سلێمانی ماڵ و وڵکمان تاڵان کرا و دەستی بەسەرای گیرەوە هەتا گوێستە نەقەرەبوو کراوینەتەوە بیرمە وعدیاوتی بەسەر مڵکەکانیشمان هەر دەستی بەسەرای گیرەوە بەدوادا چوونەکەم لەو بابەتەیە وای وتکاک بەڵێنیدا کە بە حساب هەوڵەدا بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە بەڵام هەتاوە گوێسە بەداخەوە هیچ وەڵامێکی نەبووە تێپەڕی ئەرە وەڵا هیوادارم وەڵامەکەی عفو هیوادارم بەڵێنەکەی جێبەجێ بکات و سیاست و دۆخی سیاست تێکەڵ بەو کێشەیە نەکات کەی دەسەکان خۆش بەوە گرنگە هاتوویتەوە و ئەو بابەتە باسەکەیتەوە ێستا گرنگە پرسیارێکی شمەیە بۆ جەنابی دکتۆر دوێنێ بەڕێز جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی ئاماژەی بەوە کرد کە بەغدا هەتاوەکو ئێستا هیچ هەنگاوێکی نەناوە کە پێویستە بۆ دووبارە هەناردەکردنەوەی نەوت ئایا بەغدا کێشەی چییە بۆچی ئامادە نییە هیچ هیوایەک هەیە کە بەغدا بەجددی بێتە پێشەوە بۆ جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنەی نێوان هەرێم و هەولێر و بەغدا زۆر فەرموو قوربان ئەو کێشە پەیوەندی نییە بەس نێوان هەولێر و بەغدا پەیوەندی هەیە بە نێوان هەولێر و بەغدا و ئەنقەرە بەغدا ئەوەی معلومە سکاڵای تۆمار کردبوو لەسەر تورکیا چونکە ڕێگەی داوە ئەو بۆڕیە بەکاربێنن لایەن تەرەفی سێ و عقدە کۆنەکە کە لە 1970 کراوە لە نێوان عێراق و تورکیا ئەوە داواکە ئەو بۆڕیەی کە بۆڕی نەوت بەس عێراق بەکاری بێنێ ئێوە بوو چووە سکاڵای تۆمار کرد لە
لە پاریس و نەتیجەی سکاڵەکەەوە بوو کە تورکیا پێویستە مقدارێکی پارە قەرەبوو بداتەوە عێراق و هەروە و بۆ ڕێەکە داخرا ئیستا عێراق چووە سکاڵەیەکی تازای تۆمار کردووە چکە ئەو سکاڵە کۆنەکە تا 2010 بوو مەسلەی بۆ ڕێەکە لە 2010 تا 2022 ئیستا سکاڵی تۆمار کردووە ئەمە کێشەیەک دروست کردووە نێوان بەغدا و تورکیا یعنی نە مەسلەی عێراق و بەغدا و هەولێرە بەغدا و تورکیا جارێ تورکیا نەگەیشتوتە ئەو قەنەعەتە کە بۆ ڕێەکە بکاتەوە چونکە ئەڵێ تۆ ئەچی سکاڵە لەسرم تۆمارەکەی لەسەر بۆ ڕێەکە و داوایشەکەی بۆ ڕێەکە بکەمەوە من نایکەم عێراقیش تەبعاً سکاڵەکەی نایەوێت ساحب بکە اینجا ئەم کێشە هەیە بەڵام زانین لە ئایندە چۆن مامەڵە لەگەڵەکەیت باشترین بژاردە چییە بۆ چارەسەری ئەم دۆخەی نەوتی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان ڕۆژانە توانای هەیە 400,000 بەرمیل نەوت بەرهەم بێنێ بە پێی بودجە پێویستەکە بەرهەمی بێنێ ئەی چی لێ بکانە ئێستا لە بودجە دوو فەقرە هاتووە مەسەلەی تەزدیر هەیە ئەگەر بینێرە بۆ دەرەوە و بینێرە بۆ دەرەوە هەر یەک ڕێک هەیە هەر بۆ ڕێکەیە ئەو بۆ ڕێی ئەو پایپلاینەی کە بەرەو تورکیاچ ئێکەوە ڕێگە نەدەن ماناوێ گەرەک بیفرۆشێ بۆ ژوورەوە ئەنجا ژوورەوە ئەیداتە بەغدا وزارەی نەوتی بەغدا هیچ ئامادەکاری بوجەمەرە فەقراتە لە نێو بوجەیە هەمووی بە تەفسیریتە لە ڕووی کردداریەوە هیچ ئامادەکاری لە ڕووی کردداریەوە وزارەی نەوت وتی ئێمە توانین تا 120,000 بەرمیل وەربگرین لەوە زیاتر توانامان نییە چکە وەری بگرن بۆ کوێ بیوە تەبی وەری بگرن گەرەک بیدەنە مەسفەکان تەسفیانەکان مشتەقاتی نەفتی ئەو باقی معناوێ لای هەرێمە مێنێ ئەنجا هەرێم هەیباتە مەسفەکانی تر لە کوردستان چۆنێکە ئەمە جارێ نقطەی نقاش بەڵام ئەگەر نەوت نەچێتە دەرەوە لە ژوورەوە ئستێلاکە کرێت چانسی چوونە دەرەوەی بەم نزیکانە ئەبینن ئەخ لەسەر مفاوزاتی تورکیا و بەغدا ئەمێنێ ناو وزارەتی نەوت و لایەنی عراقی ئەوەی لەسەر شانیەتی لەگەڵ تورکیا بیکە بۆی لەو مفاوەزاتانە ئەگەر ڕەبتی بە پاریسە بکەن هەردوولا ئەوە کێشەیە ئەگەر ئەمەی لینکج ڕەبتیان کردووە ڕەبتی مەسلەیەک بە مەسلەیەکی تر کە پەیوەندی نییە پێکەوە تەسەوەری من ئێمە گەرەک هەڵ بدەین ئەو ڕەبتە نەمێنێ لای هەردوولا ئەگەر ئەو ڕەبتە نەما ماناوێ حەل ئەبێ یان عێراق داواکەی سەحب بکاتەوە یا ئەوانیش مەسلەی پاریس بە شێوەی تر بیبنن ینی ئەمە بۆ نێقاش ئەری هەڵبژاردنێت پەرلەمانی کوردستانی ئەف ساڵە هێنە گرنیان لەبەرچە یەکێتی و پارتی و باوەڕیان بە ئاڵگۆڕکردن دەسەڵات نییە ئەو بەشە بودجەی دەرخان کراوە زۆر کەمە پەیوەندی نێوان تۆ ئەردۆغان بتەوە ئەوە کۆرۆنا ماوە لە گەڕێکی ئێوە ئەوە چییە بەدەم و چاوتەوە ئەمریکا بڕیاری داوە چەکی بدات بە پێشمەرگە کە چەکێکی ئاسمانیە ئێستا لە جێی دکتۆر لەتیف جەنابتان سەرۆک کۆمار بووان چیتان دەکرد؟ دەست خۆش ئەم کوڕەگەنجەی کە قاتی لە بەرایە زۆر سپاس کاک وێستون زۆر سپاس بۆ تۆ سالار ئەحمەد زێباری لە ناحیەی دینەورتە سەر بە قەزای ئاکرێ دەرچووی بەشی تەکنەلۆژیای ڕاگەاندن لە پەیمانگەی تەکنیکی کارگیری دهۆک لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک لەکوێوە هاتووی لە دینارتە بەخێر بێی سەر چاو زۆر سپاس هەر لە دینارتەوە تۆوەکو لە ئێستا تۆوەکو هەولێری پۆختەق سڵامان بۆ چه هەیە دکتۆر زۆر سپاس لە 2003ەوە تۆوەکو ئێستا کورد یاخود من لەگەڵ کۆک بێستونیش قسەم کرد وتم حەزەکەم بە بۆ دینی پسیۆرەکۆنم کەم 2003 تۆوەکو نوکە کوردە ڕوڵێکی ئێکجار باشێکی ڕای ئاواکردنە حکومەتە عێراقیدا بەس ئەف چەند ساڵێت دەرباز بووی ئەمت بینین ئەف ڕوڵە ئێدی بەرەف لاوازیەوە چوویە بوچی نوکە کورد البەغداد لاوازن کو جەناب هەنگو نوکە ئێکل کۆرکتەرێت سەرەکیت کوردای البەغدا هەردووسان شێنبێژی نوێنەراتیا جەناب سەرۆک بارزانیت البەغدا ئەف بارە زیاتر سەرمەلێت جەناب هەنگو بوچی جاران مەرجعێت شیعانەتشیان هەندی سەرە دەرزێکیشی بەحسی ماف و دەستکەفتێت هەرێما کوردستانی بکەن نوکە برلمانتور توب صناعيتشن المحكمة اتحادي سكرال سرما في هرم كردستان تمركن بابت جديد بارتي ايكتي كومبوني دابوينا اري هالبشارتنت برلمان كردستان افصال ده هنا كرن يانا هر بارتي ايكتي هر ديفيجن فيد بكاين اري ده هنا كرن يانا بابت جديد چند سالان جناب انگو سروك ديوان سروكات هرم كردستان و تشن بيجن ديال جناب سروكي دو اري بيرهات نك هيا يانجي شك هيات ما بيناته و جناب سروكي دكو هیچ جارت نشيل بير که يانجي جناب سروكي چند شخصیت و جناب وانا چند کارتی کردن سر جناب هنگوی و دوباره گلک سپاس 2003 لە بەغدا بوو بەڵام ئەوختە سەرپەرشتی وزارەتی پەروەردەمە کرد دێراسە و ئەو شتانە کە دەستی پێ کرد ئێمە دەستمان پێ کرد لە وەختی خۆی و متابعی سیاسەتەمە کرد چونکە من ڕاستە ئیشی ئیداریمە کرد
و هێزی کوردی و سەرکردەکانی کورد ئەساس بوون لە مەسەلەی تەحالفاتی گۆڕینی ڕژیمی بەغدا ینی کورد دەورێکی ئەساسی بینی لە تەحالفات لە گۆڕینی ڕژیمی بەغدا و وەزعی هێزەکانی تر زعیفتر بوون و دوایی لە بەغداش لە 2003 تا تقریبا 2011 ئەمریکا جێیشی 160,000 سەربازی هەبوو تۆ مامەلە دەکرد لەگەڵ ئەمریکیەکانیش لەوەقع کە من سەرپەرشتی وزارەی پەروەردەمە کرد خۆ مامەلەم لەگەڵ کیا کرد جانبی مقابل ئەمریکی بوو تۆ دانووسەندنت لەگەڵ ئەمریکیەکان بوو جیاواز بەڵام کوردی شێک هەڵوێست هێزە سیاسەکانی کوردی زۆر ئەهمیەتیان بە بەغدادا و تەفەڕقمان کرد بۆ نووسینی دستور ینی جەنابی سەرۆک خۆی کە من لە خزمەتی بووم 53 ڕۆژ لە بەغدا بووین ینی بەردەوامی قەزدم خۆ هەردایم لە بەغدا بووین بەڵام و ئەو دستورە کە دانرا ئیشێکی زۆر لەسەر کرا ئیزەن تەسیسی ئەم وەزعە دامەزراندنی ئەم وەزعی سیاسی لە عێراق هێزە سیاسەکانی کورد دەوری ئەساسیان بی بێجگە هێزی تریش هەبوو بەڵام ئەساسیان تۆبان کە خۆت مؤسس بی و خۆت دەوری ئەساست ببینێ و حەلیفت هەبێ حەلیفێکی وا گەورە دەبێت تەوان تەسیرت زۆرترە وەزع لە بەغدا بەرە و شێوەی ترچ و وەزعی کوردستانیش بە شێوەی من ناڵێم ئێستا ئێمە زایفی ئێمە زایف نین بەڵام ئێمە کێشەمان هەیە من واقعیم کێشەی ناوخۆ تەسیرەکە لە وەزعی بەغدا هەر لەم بوجە ئەم بوجە تا هەفتەیەک پێش ناردنی یا چەند ڕۆژێک پێش ناردنی بوجە بۆ پەرلەمان هیچ مشکلێ نەبوو هیچ منەوە لەسەر تەلەڤیزیۆن ئینشاڵڵا من کۆبوونەوەمە کرد لەگەڵ ئەندامانی لژنەی مالی کە 4 کەس بوون هەر چواریان لە ماڵی من کۆبوونەوە کە یەکێتی تیا بوو یەکگرتو تیا بوو تەوجیهاتم پێیانەدا هیچ مشکلێ نەبوو بەڵام لە هەفتەی ئەخیر کێشە تیاکەوت پەیوەندیە بوو بە وەزع لەمێ هۆکارەکەی چی بوو یەکێتی ئەی بەستێتەوە ئەنجا کێشە تیاکەوت دوور نەبوو دوور نییە خەڵک هەبووایە لە بەغدا لە مەسەرەی بووجە گۆڕین تیابێ و ئەیانویست و تەرحێنە کرد بەڵام ئەو هێزیان نەبوو بەڵام کە کێشە کەوتە ناوخۆمان ئاسان بوو بۆیان کێشەکە چۆن کەوتە ناوخۆتان لە بەغدا لەسەر شتێک ڕێنەکەوتن یان لە کوردستان پەیوەندی هەبوو بەمێەوە کە لەمێ من پێ دەڵێم ئەڵێم تا هەفتەیەک پێش ناردنی بووجە هەمووی پێکەوە هیچمانە و هەر باسی بەشی کوردستانیان ناک ئەسەن نەبوو بووە نقطەی خلافی بەڵام دوایی بوون ماناوەیە پێکەوە ئیشکردن ئەساس بۆ بەهێزبوون لە بەغدا من دایم ئەڵێم ئەمە ملمنانی سیاسیە تۆ خۆت زەعیف بیت ئێتەوان خەڵک نایەت نان بکاتە دەمتەوە تۆ خۆت دیفاع لە خۆت بکەی جەنابی وەزیر ئەگەر لەم قسانەی جەنابەت مانشێتێک دەربێنم جەناب دەڵێیت یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستان شەڕ مەکەن با ئێمە لە بەغدا بتوانین دیفاع لە کیانی هەرێمی کوردستان بکەین ئێمە تەوان من وەکو سیاسیەک وەکو وەزیری خارجیەوە ئیشی خۆمەکەم بەڵام وەکو سیاسیەک ئاسانترە بۆ من دیفاع بکەم لە هەرێمی کوردستان ئەگەر هەرێمی کوردستان یەک ڕێز بێ یەک هەڵوێست بێ بەڵام ئەگەر هەرێمی کوردستان یەک هەڵوێست نەبێت چۆن دیفاع دوو پرسیاریکەی هەبوو هەڵبژاردن ئەم ساڵەکرێ بەکردداری لە بەتایبەتی کۆبوونەوەکەی هەڵبژاردن ئەگەر نەبێ ئەگەر هەڵبژاردن نەبێ زۆر خراپە زۆریش خراپە یعنی وەزعی کوردستان زۆر زایفەوە هەڵبژاردن پێویستە بێ چونکە بۆ تۆ ئیستا دەسەڵاتی تەشریعی نییە دەسەڵاتی تەشریعی نییە قانون چۆن ئەگەر تۆ پێویستت بە قانون بێ یاسا چۆن نایکەی پەرلەمانت نییە و هەڵبژاردن لە عێراق بێ لەمێ نەبێ ئەمە زۆر باش نییە تەسەوری من هەڵبژاردن نەبێ ئەمسا لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی گەشتنە هیچ لێک تێگەیشتنێک لەسەر ئەوە من ناڵێم گەیشتین بەڵام باس کرا بەڵام ئەبێت هەڵبژاردن پەیوەندی تایبەتی جەنابەت لەگەڵ سەرۆک بارزانی پرسیاری ئەوەی کرد پەیوەندیەکی ئەزانی ڕێگەی خەبات ئینسان یەکتریە ناسێ خۆ من خەڵکی خانەقینم لە خانەقین گەورە بووم یعنی ئەگەر مەسلەی عائیلی بێ و شخصی بێ ماناوێت لە چوارچەوەی خەبات ئینسان یەکتری ناسی و خەباتێکی دوور و درێژ وابزانم ئەگەڕێتەوە 53 ساڵ من جەنابی سەرۆکە ناسم تەبی ئەویش لە موقعی قیادی بۆ دایم دراسەتی کەوادری خۆی کردووە ئەزانێ ئەم کادرە چی کردووە لە چ قۆناغێک لەکوێ بووە چی کردووە ئەلبەم بۆ من شەرەف و لە خزمەتی جەنابی بووم لە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان بووم و ئیستەش لە خزمەتی عێراقم و خزمەتی هەرێمی کوردستان ئەمە شەرەفە بوو هەفتانە قسەی لەگەڵەکەی بە تەلەفۆن هەموو ڕۆژە قسە ئللا بەعجار کە لە ئیسراحەت بێ حسابات دەکەم ئیسراحەت بێ هەن بێ وإلا ینی باوەڕ ناکەم ڕۆژەیە دووجار سێجار بڕیار ڕاستە و خۆ لە خۆیەوە وەرەگری ئەزانێ خۆ پیاوێکی دیموکراتە ئەو سەرۆکی حیزبێکی دیموکراتە خۆ ئەویش مشورەتەکە لەگەڵ هەواڵانی خۆی لەگەڵ خۆی مشورەتەکە لەگەڵ من بریار دروست دەپێ بریار نییە
درستە پرسیاری داهاتوو حکوومەتی عراق هیچ سەنگاوی کردنی ناوە بۆ جێبەجێکردنی مادەی 140 وەکو لە پرۆژه سەبودجەدا بینیمان کە بەشە بودجەیەکی زۆر کەم بۆ جێبەجێکردنی مادەی 140 تەرخان کراوە هەروە ڕێبوار تاڵەبانی ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بۆ مادەی 140 ئاماژەی بۆ کرد کە ئەو بەشە بودجەی تەرخان کراوە زۆر کەمە. پرسیارێکی تر سەبارەت بە کوردە فەیلیەکان ئایا حکوومەتی عراقی هیچ سەنگاوێکی ناوە بۆ گەڕانەوەی کوردە فەیلیەکان وەکو پەناهەندە لە ئێران و قەرەبووکردنەوە؟ زۆر سپاس. بۆ مادەی 140 یەک لەو پەیمانەیە لەو اتفاقی کە لە چوارچەوەی ئیدارەی دەوڵەت ینی حزب سیاسیەکان پێش دامەزراندنی ئەم حکوومەت کە کردومانە یەکێ لەو فقرانە پەیوەندیە بە مادەی 140 ینی ئالتزام بە مادەی 140 جێبەجێ کرد. تەرجمەی ئەو فقرە کرا ستە لوژنەیەک دروست بووە لە پەرلەمان کە ماوەیە کە تەجمی ئەوەیە کار باس ناکرد. فقرة لجنەیەک دروست بوو لە پەرلەمان هەر لوژنەی 140 بێجگەوە ئەو هەیەی کە هەبوو هەیەی 140 سەجارێتتر دەسەکاتە ئیشوکاری خۆی اینجا بزانین هەیکلێتەکەی ئەمێنێ و خۆی یا گۆڕێەوە جارێ لە ماوەهنی دراستە بەڵام پارەیش تەرخان کراوە پارەکە کەمەیانە ئەوە مەسلەیەک نییە بەڵام ئەساسەکەی هەیکلێتەکە بێتەوە ئیشەکە بکرێ و ئەو لوژنەی پەرلەمانیش هەیە کە متابعە بوو ئەمە دەستی پێ کرد. پرسیارەکەی تر کوردی فەیلی دەربارەی کوردی فەیلی لە ڕاستی بڵێم یەک شەریحەی کە زۆر زۆڵم لێ کراوە زۆریش خۆ لە مکەوناتی عراقی زۆربەی هەرە زۆری زوڵم لێ کراوە زمانی سەدام بەڵام ئەوەی کە زۆر یەکجار زوڵمی سەریان هەبووە و جارێ نەگەیشتونەتە مافی خۆیان کوردی فەیلی زوڵمەکە جۆرا و جۆر بوو کە تەهجیرکران گەنجەکانیان حەجز کرا و دوایی کیمیاویان بەکارهێن ینی کیمیاوی تەجروبەی کیمیاوی بەکارهێنراوە لەسەر احتیمال هەیە دوو گروپ لەسەر بەرزانیەکان و لەسەر فەیلیەکان یەکەم جار لەسەر فەیلیەکان دوای ئەوە لە شەڕی عێراق و ئێران بەکاری هێنا سەدام گەنجەکانیان گلەودا ژن و مناڵ ڕەوانە کرد حەقاراتیان و ماڵ و مولکیان هەمووی حەجز کرا فەیلیەکان دەوڵەمەند بوون سادی بەغدا بەدەستی فەیلی بوو ماڵ و هەنیان هەمووی حەجز ئێستا جوزێک لەو تەعویزاتە دراوەتەوە بەڵام ئیستەیش هەزاران لە فەیلیەکان هەیە لە ئێرانن لە مخەیەماتن لەوێ پیان ئەڵێن عەرەب لەمێش بازێکیان مناڵیان پەیدا بووە لەوێ گەورە بوونە لەوێ دیبوونەتە هەنیەوێ بەڵام لەوێش مافیان نییە مافیان هەیە وەکو پەناهەندە تەسەوری من ئەم تەبی لە نێو پرۆگرامی حکوومەت دایم هەنێک هەیە فەقەرێک هەیە دەربارەی کوردەکانی فەیلی ینی بتوانن مافی خۆیان وەربگنەوە یەکی لە کێشەکان ڕاستی بڵێم کوردەکانی فەیلیش تەوزیع بوونە لەسەر حزبی جۆراجۆر لەسەر حزبی کوردی و حزبی شیعە و ئەمە بووەتە کێشەیە لەگەڵ ئەوەش ئەوان پێویستە مافی خۆیان وەربگرن بە سەرنەکەوتنی سیاسەتی کوردی بە شێوەیەکی گشتی نابینیت هەمی پارتی دیموکرات هەمی یەکێتی نیشتمانی هی حیزبەکانی دیکەش کە لە ناوچەیەکی بەرفراوانی وەکو دیالە مەسەلەن ڕێکخراوی بەدر نوێنەرایەتی کوردی فەیلی بکە مندەلاوی لە سەرلیستی ئەوانەوە بێ بەجێگری سەرۆکی پەرلەمان معنای ئەوەیە حیزبە کوردستانیەکان نەیانتوانیەوە وەکو پێویست باوەش بۆ ئەو بەشەی کورد نازام کێ ئێستا نوێنەریانە بەڵام هەر ئەنسانێک ئازادە بچێتە ناو هەر حزبێک کورد بێ عەرەبێ ئەوە ئازادە ئەوە کەیفی خۆیە بەڵام مەسەلەی هێزە سیاسیەکانی کوردستان دیفاعکردن لە کوردی فەیلی کردیانە ینی نەزەری بەڵام عەمەلیەن ئەوەنە نەچوونەتە پێشەوە ڕاستی بڵێم اینجا کۆمەڵێک ئەسباب هەیە بەڵام هەرحاڵ کوردی فەیلی پێویستە مافی خۆی وەربگرێت هاو ڕێیانی خۆشەویست چەند پرسیار ماوە کە هیچ نەکرابێ ئەگەر پرسیارێکی دووبارەتان هەیە بە ئەوە دەکەین ها ئەم خوشکە لە ئەم خاتونە فەرموو من زۆر دیموکراسیم بەشداری بە جەناب دەکەم لە بەڕێوەبردننی دیموکراسی نییە خۆم وەریگرم ئەم کاتتان باش پێشەکی سوپاس بۆ کاک بێست و بۆ ڕخساندنی ئەم دەرفەتان زۆر سوپاس و هەروها بەخێرهاتنی جەنابی وەزیر دەکەین من کریستین کارۆخ قوتابی کۆلێژی ئاداب بەشی ڕاگەاندن ئایا حکوومەتی سوودان دەتوانێت ڕێککەوتنی شنگال جێبەجێ بکات مەسەلەی ڕێککەوتنی شنگال مەسەلەیەکی مهمە ڕاستی بڵێم بەڵام ڕاستیش شنگار ڕاستە قەزایەکە تابعی عێراقە و لەسەر مەرزە بەڵام شنگار بۆتە قەزەیەکی منتەقەیش ینی هەرێمیە ئێرانی تا تورکیای تا بۆەوە لە نێهایەتە لە نێو خۆ عێراقیەکان ینی بەغدا و هەولێر پێویستە اتفاقی شنگارش اتفاقیەکی چاکە بەغدا هەولێر ڕێکەوتون خۆ لەسەر اتفاقیەکی چاکە نا بەڵام مەشاکل هەیە لە شنگار خۆی یەکی لەو مەشاکلە وجودی پێکەکە لەوێ ئەمە مشکلەی دروست کردەوە ینی بۆ شنگال بەڵام ئێستا ئەوەی تێگەیشتم خەڵکی شنگال بە تایبەتی ئەوانەی پەناهەندەی یەزیدیەکان لە باس کەمپەکان کەمەکەمە ڕۆنەوە شنگال تەسەوری من پلە بە پلە ژیانی شنگال تەبیعیترا بێتەوە و ئەو مشکلە سیاسیە بە شێوەی تر گەرەک حەل بەڵێ خاتون ئەوەی جلی ڕەشت لەبەر بەڵێ السلام عليكم
عليكم السلام ورحمة من ژیان سەرهەنگ خوێندکاری یاسا لە زانکۆی سەلاحەدین بە خێراتنی جەناوی وەزیر دەکەم و دەستخۆشی بەرنامەکەش لە جەنابتان دەکەم ئەو یەکەم جارە دەرفەتە چی بۆ شێوە ڕێک بکەوت لەگەڵ دەسەڵاتدار و سیاسەتمەندارەکانی وڵاتەکەمان بتانین قسەی بکەین تەعاڕف بکەین ئەوەی کە ئەمە دیتیتمان هەر لەسەر شاشە و سۆشیال میدیا و هەر ئەو ڕسمانی سەرجادان بۆ کە لە کاتی کاندیدکردنەکان دەبینین پرسیارێکم هەیە کە دەمێ ئاراستی جەنابیان بکەم لەبەرچە یەکێتی و پارتی و حزبە سیاسیەکان باوەڕیان بە ئاڵگۆڕکردنی دەسەڵات نییە نمونە دەسەڵاتی وەزارەتی دارایی تەسلیمی مەعارەزە بکریان هەر وەزارەتێک دەست خۆش سپاس ئەوەی ڕاستی بێ ئێستا وەزیری دارایی هەرێمی کوردستان گۆڕانە کە پێشتر ئۆپۆزیسیۆن بووە معارەزەش بوو بەڵێ بەس پرسیارەکە با بۆ جەنابەت ئەوە یەک تۆز پارافرەیسی کەم جەنابەت دوای پۆستی وەزیری دەرەوەی عێراق بەنیازی بگەڕیتەوە ئەگەڕیتەوە کێبڕکەی سەرۆک کۆماری جارێکی کە کێورکەی چی بکەم سەرۆک کۆماری یا کۆتایی پێهاتەوە بۆ جەنابەت ئەزانی من دوونیە سیاسەیەکی تەقلیدی نەبم من سیاست لە ڕێگەی خەبات و بە مەفهومی خزمەت تێگەم خزمەت داوا بکە لێم داوا بکرێن بڵێن تۆ لەوێ بیت لەوێ بم لە هەر کوێ خزمەت بزانم خزمەتەکەم لەوێ بم و ئینسانیش کە سیاسەتەکە بە خەبات بە مەفهومی خەبات معنای ئەوەیە تا آخر ڕۆژ لە ژیانی لە خزمەت بێ لە بەنیازی خانەنشین بوون نین خانەنشینیش بم فکریان خانەنشین ناب خانەنشینی کردداریان خانەنشینە بن شتێکی تەبیعیە هەموو قۆناغێ هەموو ژیان نهایەتی هەیە اینجا چۆن وەزیفە نهایەتی نییە بەڵام خەبات ڕاستی بڵێم تا ئەو ڕۆژە ئینسان ئیمانی هەبێ بە قەزیەک لەگەڵ ئەو قەزیە ئەمێنێ اینجا شێوەی خەبات بەجار بە قەڵەمە شێوەی خەبات بە علامە شێوەی خەبات بە وەزیفەیە شێوەی خەبات بەجار لە موقعی معەنە لە ژوورەوە بەجار لە دەرەوەیە ئەوە شتێترە هەڵبژاردننی سەرۆک کۆمار لە ژیانی جەناب تا 2010 هەیە و 2021 هەیە 2021 ئەوەی من بیستومە چۆلەکەکانم پیانوتوم من چۆلەکە دەهێت چۆلەکەکانم پیانوتوم چەند سعاتی ئەخیری پێش کۆبوونەوەکەی پەرلەمان کە دکتۆر لەتیف ڕەشید بە سەرۆک کۆمار هەڵبژێرداتایە جەنابەت لە کۆبوونەوەیەکی تایبەت ئایت و تەلەفۆنێکیشتان بۆیەت لە ئەمریکاوە و جەنابەت وەڵامێکی بەهێزە هەیە حەزەکەم ئەوە نهێنیەکە من چۆلەکەیەک پێوتم ئەگەر خۆت پێت باش بێ باسیکەی بۆ مێژوو ڕەنگە نەخۆ سرا بوو سراعێکی وازەح بوو ترام هەیە بۆ کاکبەر هەم بەڵام بڕیاریماندا بوو ئێمە لەگەڵ ئەو ناب ئەو لەگەڵ ئێمە نەبوو کە لەگەڵ یان نابین تەبیعی وەسایل لە دۆزیتەوە کە لەم ململانی سیاسیە سەر بکەوی ڕاستە ئەو تەلەفۆنە هات تۆزە باسی ناوڕۆکی تەلەفۆنەکەمان بۆ ناکەی کێ بوو نا کۆشکی سپی بوو وتم سبەی شەو ئەزانی وەڵام چیە و تەواو ئەو داوای چی لە جەنابەت کرد جا داوای ئەو وەڵامی کرد کە جودا بێ وتم سبەی سەو وەڵامت دەدەمەوە ئێ وەڵامان داوە ئەنی بەڕەخمی داواکاری ئەوان ئەوە ڕوویە داواکاریەوان من تەسەور ناکەم سیاسەتی وڵاتەکە بێ دوونیە داواکاری شخصی بێ ئەوکەی جەنابەت فەرموو باشە جەنابەت مامۆستای یان خوێندکاری فەرموو سلام علیکم سلااو لە دەستخۆشی لە جەنابەت دەکەین کاک بێشتون زۆ سپاس و بە خێراتنی زۆر بەڕێز جەنابی وەزیر دەکەین بەخێر خۆشحاڵ بووین لە نزیکەوە چاومان بە جەنابەت کەوت ناوی جەنابەت وادانی سەرکەوتوو بێ شکر محەممەد سعید قوتابی بەشی ڕاگەاندن کۆلێژی ئادەب زانکۆی سەلاحەدین ئێوە هەمووتان بۆ دوژمنایەتی من هات وڵا جەنابی وەزیر پرسیاری من لە جەنابەت دەربارەی پۆستەکانی ناو حکوومەتی عێراقیە کە جەنابەت لە ئێستادا سەرپەرشتی وەزارەتێکی ئاڵتونی دەکەی لە عێراق بەنسبەت ئەو پۆستانەی کە لە ساڵانی ڕابردوودا لە دەستی کووردا بوونە ئەو پۆستە باڵانەی کە هەبوون هەتا ڕادەیەک کاریگەریان هەبوو لەسەر دامەزراوەکانی حکوومەتی عێراقی و لەسەر کۆی بابەتە سیاسی و ئابووری و سەربازیەکان بۆ نمونە پۆستی سەربازیەکان ئێستا لە زۆرێک لە پۆستە سەربازیەکان کورد لە عێراق لە پاشەکشەیەکی زۆردا لە پۆستە ئیداریەکان هەروەتر پێم وابی ئەو پۆستانە کاریگەریەکی زۆریان خستۆتە سەر بابەتەکان لە هەموو ناوچەکانی دەرەوەی ئیدارە هەرێمی کوردستان و بگرە لە شوێنەکانی تریش زۆر سپاس دەست خۆش فەرموو پۆستەکان لە واقع بەعام يعني من بەعام باسەکەم بالفعل ئەو پۆستانەی کە هەبوو بۆ شوێنی کورد بوون تقریبا زۆربەی هەرە زۆری نەما ڕاستە نەکەر لە ئەرتش و عسکەری و لەشکر لە شوێنەکانی تریش جا ئێمە لە دوای موازنە ئێستا پێویستە ئیش لەسەرەوە بکەین کە کۆمەڵێک لەو شوێنانە ئێمە ئیمانمان هەیە بە تەوازن و تەوازنیش پەیوەندی هەیە بە دەستورەوە پێویستە تەوازنێک هەبێ لە نوێنەری مکەونات لە پۆستەکان ئەوە ڕاستە لە دوای 2012 و 2013 و 2014 تقریبا
کورد لە زۆر لە پۆستەکان بەتایبەتی ئەرتشی لەشکر نەمان ڕاست بەڵام زین لە دوایە مە هەوڵە دەین من شاد دەرسیم دەرچی تەکنۆلۆژیای زانیاری شاد دەرسیم پەیوەندی نێوان تۆ ئەردۆغان بتەوە چۆن نەزانی داهاتوی ئەردۆغان بەرامبەر کوردستان کووە بینی ئەو پەیوەندی نێوانتان بە بەهێزی نابینی لە نێوان کوردستان و ئەردۆغان ئۆکەی کە لە کوردستان بووم ئەو وەختە زوو من نەچوومە تورکیا بۆ مەسایلی سیاسی زیاتر خۆبنەوەکانم لەگەڵ داودۆغڵوو بوو وەزیری دەرەوە بوو طبی لە هەر زیارەتێک جەنابی سەرۆک چووە یا دوایش کاکنێچیر من لەگەڵیان بوو ئەوەی حملەی انتخابی لە دیاربەکر بوو کە ئێمە چوون بۆ شوان پەروەریش لەگەڵمان بوو هەمووان جلی بەر کوردیمان لەبەر کرد چوون بۆ بیستومە دوو قاجلی کوردیش هەدیەی داودۆغڵوو کردووە لەوێ لە تەنیشتم دانیشت بوو من جلی کوردی لەبەرم بوو وتی ئەمە زۆر جوانە وتم باشە من دوو قات بۆ دەنێرم بەڵام بە شەرتێک نەورۆزی داهاتوو لەبەریکەی وتی لەبەری یەکەم ناردم بۆی بەڵام لەبەری نەکردم گلەیی بێ دیەکایی بینم گلەی یەکەم بەڵام وازعەکە جیاوازە ئێستا من لە مەوقعەیەکی ترم ئەو لە من کە چۆم ئێستا کە بووە سەر و کۆمار بینیم لێوێ بووم لە مەراسیمی سوێند خواردنەکەی پیرۆز ئامادە بوون زۆر باشە پرسیاری دوای ئەوە ئەو خاتونە فەرموو من شاگڵ کەرکووکی لە کۆلێژی هەندەسە بەشی کیمیا و پترۆکیمیا ئەوە کۆرۆنا ماوە لە گەڕێکی ئێوە ناشتا نەماوە ئەوە چییە بەدەم و چاوتەوە ماسکە ئۆکەی بۆچی پرسیارێکم هەبوو لە بەڕێستان باسی ئازادی ڕادەربەڕینتان کرد ڕادەربەڕین لێرە بەڵام ئەبینین کە خۆپیشاندان ئەکرێ و داوای دەرماڵە ئەکرێت قوتابیان داوا ئەکەن گازی فرمێسکڕژێنیان بەرامبەر بەکارە هێنرێت و دوتیژیان بەرامبەر ئەکرێت کۆمەتی تۆ چیە لەسەر ئەوە و ئەگەر دووبارە بکرێتەوە دووبارە داوای دەرماڵە بکرێتەوە خۆپیشاندان بکرێت گرنتی ئەوە ئەکەن کە هیچ زۆرە توندوتیژیە هیچ زۆرە گازێک بەکار ناهێرێت دش بە ئێمە گرنتی ئەوە ئەکەن ئەوە پرسیاری یەکەمە بوو دەستخۆش دووەمیان پرۆژەی حکوومەت چییە بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان ساڵانە چەندین هەزار کەس چەندین هەزار با بڵێن خوێندکار تەخاڕوو دەکەن و ئەکەی ناتوانن ئەو هەموو دابمەزرێنن فکرتان لەو کردوەوە کە چی بکرێت باشە و من پێشنیارێکم هەیە پێم باشە پشتگیری دارایی پرۆژەی بچووک بکەن پرسیاری تکەم هەبوو ئەمە سبەبی هاتنمە بۆ بەرنامەکە ئەمە داوای گۆڕینی سیستەمی بۆڵۆنا بکەم سیستەمێکە بەجددی لەگەڵ ئێمە ناگونجێت لەگەڵ ئێرە ناگونجێت ئێمە چەندین پرۆفیسۆرمان هەیە چەندین کەسی بەخیبرە و شارەزامان هەیە لێرە بۆچی سیستەمێک دانارێت تایبەت بێت بە خۆمان ئۆکەی تاو دەست خۆش شاگوڵ تێگەشتین چوار پرسیارە هەیە خۆپیشاندانەکان و بەکارهێنانی گازی فرمێسکڕێش بە عامە توانم قسە بکەم چونکە شتێکی تایبەتەوە و پەیوەندی هەیە بە ئەمێ بەڵام مەسلەی ئازادی هەیە و مزاهراتیش مەسلەیەکی دستوریە بەڵام هەموو شتێک حدودی هەیە ینی مزاهرات کە ئەبێ خۆ ئیجازە ئەوێ ینی پێویستە بزانرێ بۆ چییە چۆنە لەسەر چییە بەڵام مزاهرات شتێکی بەشێکە لە ئازادی ڕاستی من نایبینم لەمێ قەدەخە کراوە یا مشکلە هەیە بەڵام ئەمە ئیشێک کە پەیوەندی هەیە بەمەوە ڕاستی بڵێ قەرزی بچووک بۆ پرۆژەی بچوو ئەوە مەشروعێکی بەعام فکرەیەکی جوانە یعنی لە سەر ئاستی عێراقیش سەر ئاستی عێراق پێویستە یعنی یەکێک لەو مەسایلەی کە باسەکرێ بابات تەلەبەکان تەخەڕوجەکان و وەزیفەیانەوێ ینی هەمووی بەرەو حکوومەت هەچن ئەمە ناکرێت تۆ ئەوەنە خەڵک تعین بکەیت و هەیکەلیەتی حکوومەت هە زیادە و زیادە بێ ئەمە خەتەرە چونکە باسی ئەوە ئەکەین اقتصاد گەرەک بگۆڕێ و اقتصادی موازی دروست بێ و اقتصادێکی ئەڵتەرنەتیڤ دروست بێ و ئێمە ناوەیە کەرتی تایبەت و ئەوانە گەرەک دروست بێ اینجا ئەم قەرزی بچووکە بەڕاستی یارمەتی ئەدا بۆ ئەو اقتصادی موازی دروست بکەیت ئەمە تەسەوری من فکرەیەکی باشە کە بانکەکان بتوانن ئەو قەرزە بدەن کە خەڵک خۆی مبادرە وەربگرێ لەو بوارەی کە ئەتوانێ ئیش بکە ئیشێکی گچکە دروست بکە کەمەکەمە ئیشە گچکەکە گەورەوە بێ و ئەمە تەژیع ئەمە فکرەیەکی جوانە بۆلۆنیا جەنابەت بێلەوەی سیاسی لە پەروەردە شارەزای ئەمە خوێندنی باڵا ئەمەی هەن کردووە سیستمەکە من نایبینم جانبی سلبیەکەی من نابینم ئەگەر ئەو خوشکە جانبە سلبەکەی بینێ بزانام بینوسێ بۆم تا من لەگەڵ وەزیری خوێندنی باڵای عێراق باسی بکەم زۆر باشە جەنابەت فەرموو من نێچیروان سەرکەوت لە پەروەردەی لە کۆلێژی پەروەردە لە پەروەردەی تایبەت سپێشال ئیدوکیشن پەروەردەی تایبەت لایەنێکی گرنگی پێیوەستی کۆمەلگایە خزمەتێکە بۆ چینی خاوەنپێداویستی تایبەت پرسیارەکەم لێرەدا ئەمەیە بۆچی لە ڕووی مادی معنەوی ئەم چینە لە کۆمەلگای ئێمە و لە عێراق هیچ گرنگێکی پێ نادرێ باخێکی ئۆتۆین پێ نادرێت پشتگوێ خراون لە کاتێکدا دایان نمونەی
خاوەن پێداویستی داهێنەرمان هەیە مادە یاسایەکانی تایبەت بە خزمەتی خاوەن پێداویستی تایبەت چین بۆچی وەکو یاسای نێودەوڵەتیەکان بەکار نایەت و بۆ خزمەتی ئەم چینە پیلان و بەرنامەی حکوومەت چییە بۆ خزمەتکردن و بەرەو پێشچوونی ئەم چینە لە کۆمەلگادا دەست خۆش ئەوکەی پرسیارەکە 5 پرسیار وەرەگرم و یەکسەر ئەوە ئەنووسیم نێچیروان خاوەن پێداویستی تایبەت و خوێندنی تایبەت پرسیارەکە فەرموو دابیم لە زانکۆی سەلاحەدین لە کۆلێژی زانستە سیاسیەکان لە بەشی سیستەمە سیاسیەکان و سیاسەتی گشتی پەیوەندیەکی باشت لەگەڵ شیعە و سوننەکان هەیە ئایا و پەیوەندیە دەگەڕێتەوە بۆچی ئەوەیە کە جەنابەت وەزیری خارجی یان ئەوەیە کە وەکو نوێنەری سەرۆک بارزانی لەوێندەری یان ئەوەتە عیلاقەی شخصی خۆت بەهێزە زۆر سپاس دەست خۆش فەرموو من سەرکار سەردار قوتابی کۆلێژی زانستە سیاسیەکان لە بەشی سیستەمە سیاسیەکان و سیاسەتی گشتی خۆی دەبێت لە پەرلەمانی عێراق دوو ئەنجومەن هەبێت ئەنجومەنی نوێنەران ئەنجومەنی فیدراڵی باشە هۆکار چێت تاوەکو ئێستا ئەنجومەنی فیدراڵی پێک نێنراوە کە ئەمە باڵانسێک یاخود بڵین هاوسەنگ یەک ڕادەگرێت لە نێوان عێراق و هەرێمی کوردستاندا ئەوە پرسیارێکی گرنگە دەسەکانی خۆش بێ لەم ڕیزە کەس ماوە بەس جەنابەت فەرموو محمود قەهار لە پەیمانگای پۆلیتەکنیکی هەولێر تەکنیکی میدیا دەمەوێت کاک دکتۆری لەو کەشەی دوورخەمەوە کە پرسیارە قورسانە جەمعا زۆر پرسیارە قورسیانێک دەمەوێت پێ بڵێم جیا لە سیاست هەرگیز بیرت کردیتەوە چ بوارێکی تر لە چ مەجالێکی تر ئیش بکەی و حەزت بە چ بوارێکی تر بوو بێت ئەم کوڕە گەنجە من نعمان حوسێن شێخۆ تابی کۆلێژی پەروەردەمە بەشی زمانی ئینگلیزی زۆر خۆشحاڵم بە بینین دیکتۆری خۆشەویست تەنها هیچ پێشنیار و ڕخنەم نییە لە کاک دکتۆر تەنها دەمێت بڵێم زۆر سپاس بۆ هەموو ئەو دەستکەوتانە و ئەو خەباتەنی کە لە ڕابرد و کردە بۆ گەلی کورد و بۆ کوردستان هیوادارین بەردەوامبی لەم کارە جوانانەت و بۆ ئەوەی کە ئەو دەستکەوتانت بەهدە نەچن و بەردەوام بن و لە شتی جوان و پیشەگەرانە زۆر سپاس زۆر سپاس کاک نێچیروان وتی خاوەن پێداویستی تایبەت و خوێندنی تایبەت ئەگەر بەیەک خولێک وەڵامە دووەرگرم ئەمە مهمە ڕاستی بڵێم ئێمە لە وڵاتانی پێشکەوتوو ئەبینین هەموو شتێ بۆیان نەکرێ بەڵام لەمێر جێگەی داخ بەڵام من خۆشحاڵم ئەنەه کەمە ئەهمیەتە درێ بە مەسەلە هەم لە مەسلەی خوێندن بەڵام هەر لە مەسلەی ژیانیش ینی لە ئەبینی لە دنیای دەرەوە بنایەکان ناکرێ ئیلا ئەگەر حسابات بۆ خاوەنی ئەو وەزعانەکەن لای ئێمە ئێستا پەروەردە دەسی پێ کردووە ئەمە تازەیە بەڵام هیوادارم ئەهمیەتێکی تایبەت بە وەزع بدرێ من نازام لەمێ چۆنە ڕاستی بڵێم بەڵام لە بەغدا وزارەتی عەمەل ئیش لەسەر ئەو مەسەلەکە بەڵێ عەبدوڵڵا پرسیاری کرد وتی نهێنی پەیوەندی باشی جەنابەت چییە لەگەڵ لایەنە عێراقیەکان پەیوەندی بازێکی پەیوەندی هەیە بە خەباتەوە کاکە خۆ بازێکان ئەمە 30 ساڵان هەسم 40 ساڵان هەسم ڕەفیق بووینە لە ڕێگەی خەبات ینی نەک هەن ئەمڕۆیە کەسانێک ئێستا باڵادەستن لە قیادەن لە هەنن پێکەوە بووینە لە معارەزە لە خەبات بازێکی پەیوەندی هەیە بۆ یعنی بازێکیش حتا ئەگەر یەکتریمان نەبینیوە لە دوورەوە یەکتریمان نەناسی بەڵام ئەم ماوەش کە سەرۆکی دیوان بوو هەر پەیوەندی بەغدا تقریبا لە ڕێگەی منەوە بوو لەگەڵ ڕئیس وزرا بێ لەگەڵ ڕئیس جمهور بێ لەگەڵ حزبەکان بێ ئێتەبان کە ئەچیت مەوقعەتیش جیاوازە موقعەکەتیش تەسیرەکە نوێنەری جنابی سەرۆکیش بیت تەسیرەکە ئەمە هەمووی پێکەوە تەسیری کردەوە الحەمدلله علاقەمان باشە لەگەڵ دەست خۆش عەمار سوپاسی کردی لەسەر ئەنجومەنی ئێتیحادی ئەوە ڕاستەکەی من کە سەرۆکی دیوان بووم پرۆژەیەکمان ئامادە کرد و نردمان بۆ بەغدا بەڵام هەر تاجیلیانە کرد ئەسبابی تاجیل ئەوە شتێکی ترە ئیستا پرۆژەیەک ئامادەیە و بەشێکە لەو ئتیفاقی کە کردومانە ئیدارەتی دەولە کە ئەم ئەنجومەنە دروست بێ ئەوە ڕاستەڵێتەوە وا بڕیار بوو لە شەژمانی یەکەمە ئەوش بێتە پەرلەمان ئەوی بەشێک لە یاساکە ئەوە شتایە لە ماوەی داهاتوو ئەمجا نازام لە شەشمانگون بەڵام لە ماوەی داهاتوو خەریکی ئەو یاسای شەبی پێشینە ئەیەن بەو یاسایە یاخود بە یاسای نەوت و غاز یاسای نەوت ئەدی یاسای پێکهاتەی دادگای فیدرالی جا من نازانم خۆ ئەتوانین ئێمە دووسێ یاسا پێکەوە ئیش لەسەر بزانم لە بەغداەوە زۆر خۆچووکە هەر ئێمە نین ها جەنەبی سونی هەیە جانەبی شیعە هەیە بزانین چۆن لەگەڵ ئەم یاسا چۆن مامەڵە پرسیارێکی زۆر گرنگ بوو باش بوو بیرخستینەوە بەڵێ فەرموو ناوت من ناوم عەرفانە لە زانکۆی سەلاحەدین کۆلێژی بەڕێوەبردن و ئابووری بەشی کاژێڕی کار پرسیارەکەی من لەسەر تەوەری یاسا و ئیدارەیە کە بۆچی لە وڵاتی ئێمە یاسا بە شێوازێکی زۆر دیار دەستە پێندرەیە
یاخود جێبەجێ دەکرێت بەڵام ئیدارە کە پێگەیەکی بەرزتری هەیە دەتوانین بڵێن بۆ هیدایەتکردن و ئاراستەکردن بەکاردێتن زۆر گرنگی پێ نادرێت مەسەرەن لە ڕووی باج لەسەر کۆمپانیاکان بە شێوازێک بازیان لێ وەردەگرێت بەڵام ئەو خزمەت گوزاریان پێ نادرێت کە پێویستە و زائیدەن ئێمە ئەگەر بێت و ڕێگاوبانێک چۆن بڵێ مقایسە بکەین لە ئیدارە و یاسا ئیدارە دێتن ڕێگاوبانەکە دادنێت بەڵام یاسا دێ دەڵێ ئەوە هێڵی سوورەکەتە زیاتر لەو خەتە مەڕۆ خۆ لەولا مەدە شارەکەت بە دیاریکراوی ئەوەیە کە ئەڵەی بڕیارە ئیداریەکان بۆچی باش جێبەجێ ناکرێن بالضبط ئۆکەی دەست خۆش دوای عیرفان نام یونسە سەرەتا بە خێراتنی جەنابی دکتۆر دەکەم پرسیارەکەم دەربارەی پرسی ئاوە کە ڕۆژانە دەبینین و جوویست دەبین و بەرجێمان دەکەوێت کە کێشەی ئاو هەیە تا ئێستا چه هەنگاوێک نراوە و چه هەنگاوێکیش دەنرێت لە داهاتوودا بۆ چاسەرکردنی ئەو کێشە دوای ئەو وەزگەڵ ئەشرف لە بەشی فەلسفە زانکۆی سەلاحەدین پرسیارەکەی منە بۆ وەزیرەوەیە کە کەی حکوومەتی عێراق دەتوانێت نرخی دۆلار وەکو جێگیر بکە وەکو دۆخێکەوە ئێمە پێشتر ئەمەنزانی کە دۆلار بە 120 بوو 120 دیناری عێراقی و هەروە پرسیارێکی ترمیژ ئەوەیە ڕێکەوتنی نێوان سعودیا و ئێران بەناوبژیانی چین کاریگەری هەیە بۆ سەر عێراق بە تایبەتی کوردستان لە ڕووی ئابووری و سیاسیەوە دەستەکانی خۆش بێ زۆر باش بوون پرسیارەکانە ئۆکەی ئەمن محەممەد یحیا قوتابی کۆلێژی زانستە سیاسەکان بەش پەیوەندی دەوڵەتەکان و دیبلۆماسی سپاس بۆ کاک بێستون و دکتۆر فواد پرسیارەکەم دەربارەی پرۆژەی استراتیژی ڕێگەی ئاسنینی عێراقا ئایا پرۆژەی وردەکاری چۆنە و ئایا بە هەرێمی کوردستان دادێ ئایا ڕاستە کە کۆمپانیا چینەکان جێبەجێ دەکەن ناومی ئیبراهیمە لە کۆلێژی زانستی ئیسلامیەکان بڵێ بەخێر بێ دەمەوێت تۆزێک لە سیاسە دوورکەوینەوە ئیسراحەتمان دوو پرسیاری سادەی لێ بکەم لایەنی پەیوەندی لەگەڵ دینەکەی خۆی مەسەلەن لایەنی دینی چۆنە و هەروەها چی حازر کردووە بۆ مردن خۆ هەمان دەزانین دەمرین انشاءالله تەمەند درێژی دەبێت کۆلێژی شەریعەیە ئەویش لە بابەتەکەی خۆی پرسیارەکە بڵێ دەست خۆش بە کوردی بۆ پرسیارە قوربانە من لە سیاست بردا و لەوە بردت بۆ مردن فەرموو دوای ئەو عمەر عەدنان کاتی سەردانی تورکیاکەین یان ترانزیتمان هەیە لەوێ کە ئەزان هاوڵاتی کوردین لەوێ کارەکانمان ڕاگرن لە مەتاڕەکانی تورکیا جا نازانم ئێوە تا ئێستا هیچ گلەیتان لێکراوە سەرم شتەیان نا گرنگ نییە تەنانەت ئەگەر هەڵگری پاسپۆرتێکی ئەوروپیش بین هەر لەوێ ڕامانەگرن تەشخەڵەمان پێکەن لە سەرتای لاینەکەین ڕامانەگرن ئەلین کێشێک ناو دیکۆمنتەکانتان هەیە لە کاتێکە هیچ شتێک نییە چەندین جار ئەم شتم ڕوبەڕووبەتەوە هەرێک جارنا خزمی ترشم هەیە هەمان شتیان تێ ڕوبەڕووبوونەتەوە هەر خاوەنی ڕێگەزنامەی عێراقیش نەبوون خاوەنی پاسپۆرتی ترش بوون ئەو ڕخنەیەکشم هەیە ببوورە ئێوە زۆر باسی ئەمفالەکەن بەس تا ئێستا نەمبیستووە لە بەغداد داوای قەرەبووی ئەمفال بکەنەوە قەرەبوون یەکێکم خێزانێکی خۆم لە 61 ئەو ناوە لە قەرداغ کاتی خەڵکەکەی قەتل و عام کرا خێزانێکی منی تیا بووە باشە ڕایان کردووە تا ئێستا کەس قەرەبووی نەکردوینەتەوە تا ئێستا ئێوە باسان نەکردەوە لە کاتێکا نامبیە لە کەوتای سەدەی 18 کۆلۆنی ئەڵمانیا بۆ ئەڵمانیا تام ئاخیرش قەرەبووی ئەکردەوە لە کاتێک پێش جەنگ زۆر ڕوونە و زۆر دەست خۆش عیمران حەمید قوتابی زانستە سیاسیەکانی زانکۆی سەلاحەدین ئەمریکا بڕیاری داوە چەکی بدات بە پێشمەرگە کە چەکێکی ئاسمانیە کە بۆ تێکشکانی وەڵامی ئەوەیە ئاخو عێراق یاخود ئێران ڕێگیری لەو هەولە دەکەن ئۆکەی پرسیارێکی کەیە سڵاو من نام جوامێر جەمال لە قوتابی کۆلێژی زانستە سیاسیەکان بەشی سیستەمی سیاسی و سیاسەتی گشتی لێرەوە پرسیارێک بۆ بەڕێز جەنابی وەزیر ئێمە دەبینین حکوومەتی عێراق حکوومەتی ناوەند چەندی جار هەوڵی داوە کە لە ڕێگەی دادگای دەرەوە دادگای نێودەوڵەتیەکان سکاڵان دژی حکوومەتی هەرێم تۆمار دەکاتن بەوەی کە پێشێلی مافی دەستوری یاسایی کردووە وەکو دۆستی نەوت و وەکو دادگای تکساس و دادگای پاریزەوە هەندێک جار لە دادگای ناوخۆی عێراقیش کە دادگای باڵایە سکاڵات تۆمار دەکاتن بەڵام حکوومەتی هەرێمە تا ئێستا هیچ بوارێکی بۆ نەڕەخساوە کە بتوانێت دژی ئەو هەڵوێستانە بوەستێتەوە و تۆ جەنابەت باسیەوەت کرد کە حکوومەتی ناوەند پابندی دەستورە بەڵام ئێمە تەماشا دەکەین حکوومەتی عێراق تەنها لە کاتی دژی هەرێم پابندی دەستور دەوەستێت ناوت چی بوو؟ جوامێر دەست خۆش کاکە فەرموو دوایین پرسیار دکتۆرگیان کاندید بوون بۆ وەرگرتنی پۆستی سەرۆک کۆماری عێراق لە ماوەیەشدا زۆر شت ڕووی داون لەوەی دادگەی فیدرالی و مەسەلەی بودجەش
پرسیارەکەم ئەوەیە لە بەڕێستان کە ئێستا لە جێی دکتۆر لەتیف جەنابتان سەرۆک کۆمار بووان چیتان دەکرد کە ئەو نەیکردووە یاخود پێویست بوو دکتۆر لەتیف چی بکە کە نەیکردەوە تۆ لە جێە بۆ دکە دەتکرد پرسیاری یەکەم کاک عیرفان لەسەر ئیدارە بڕیارە ئیداریەکان باسی باج من طبیعی ناچمە تەفاسیلی ڕۆژانەی ئیشکردنی ئەمێ حکوومەت ڕاستی بڵێ ئەگەر بڕۆمە تەفاسیل من خۆ متابعەم نەکردووە ماوە بڕیاری باج و چۆنە و چۆن نییە ڕاستی بڵێمەوە ناتوانم لەسەر یونس باسی ئاوی کرد بە تایبەتی تورکیا وابزانام هەفتەی ڕابردوو ئێوە لە هەوڵێکا ئەو مەسلەی ئاو ڕاستی بڵێم ئەبێتە گەورەترین کێشە لە عێراق دوو سبب هەیە یەک سببێکی مەوزوعی پەیوەندی هەیە بە کلایمەت چێنج گۆڕینی کەشوهەوا و جەفاف هەیە ینی لە ئێران جەفاف هەیە وشکە ساڵی لە تورکیا وشکە ساڵی هەیە لە منطقە وشکە ساڵی هەیە ینی ئەمە کێشەیەکی گەورەی دروست کردووە نەکرد بۆ عێراق بۆ هەموو ئەم وڵاتانە و تەسیریشیاکات چونکە منبعی ئاوەکان زۆربیان لە ئێران و لە تورکیان بۆ عێراق ئیکە لەوێ وشکە ساڵی هەبێ و مشکلە هەبێ معنەوێ ئاو کەمتر دێ پێچگەوە ئەو مەسلەی سەدەکان کە دروست بووە لەسەر ڕووبارەکان بە تایبەتی حەوزی دجلە و فرات لە ئاوی زیاتر بەرەیرێتەوە ئەم هاوینە بۆ عێراق ئەمجا نازان مفاوزات دەکرێت کە حەلێکی عادل بدۆزرێتەوە یعنی گەرەک حساباتی ئەوانیش بکرێ خۆ مەسلەکە من کە باسی وشکە ساڵی ئەەکەم خۆ ئەوانیش مشکلیان هەیە ئەمجا گەرەک حساباتێک بکرێت چۆن ئەمە علاج بکرێت بەڵام بە هەر حاڵ مەسلەی تەغییری مەناخی تەسیرێکی گەورەی هەیە لەسەر وەزعی ئاو لە عێراق وەزگێڵ پرسیاری کردوتی نرخی دۆلارتان پێجێگیر دەکرێت نرخی دۆلار بێجگە لە مەسلەی ئیجراعاتی قانونی و پەیوەندی لەگەڵ بەنکی ناوەدی و ئەمریکا ترێژەری و بەنکی فیدرالی ئەمریکی پەیوەندیش هەیە بە عەرز و تەلەب عەرز و تەلەبی مشکلەی دۆلار لە عێراق دەوڵەتەکانی دراوسێ عملەکانیان زۆر زعیب بووە و محتاجی عملە سابن اینجا زۆربەی جار ئەوە کێشەیەکە ینی تۆ ئیدارەی دۆلار لە ناوخۆ بەڵام ئیدارەی دۆلار لە دەوروگردیش ئەمە بۆتە کێشەیەک بۆ عێراق بەڵام بە هەر حاڵ وەزعی دۆلاری سە زۆر باشترە لەوەی کە هەن بوو و دیناری عێراقی بە قووەتە ڕاستی بڵێم و دیناری عێراقیش پەیوەندی هەیە بە اقتصادی عێراقی نەوتی عێراق سعری نەوت و احتیاطی عێراق احتیاطی عێراق زۆر بەرزە بووە و وەزعی عێراق لە ناحیەی مالی خراپ نییە باوا بڵێم دکتۆر مانگی دوو بوو وابزانام جەنابتان چوونە ئەمریکا درست هیچ دعوەتنامەیەک بۆ سەرۆک وەزیرانی عێراق هاتووە لە ئەمریکا نەهاتووە هۆکاریەوەی کە تا کوێستە دعوەتیان نەکردو نا بەڵام ئەمە معقول نییە هەرکە ببێتە سەرۆک وەزیران گەرەک بچێتە ئەمریکاوە شتە نییە دەوڵەتان هەیە سەرۆک وەزیران دێت و ئەڕوا و لە دوای 20 ساڵیش هەر ناچێت ئەمریکا ینی ئەوە نییە خوێندنەوەی سیاسی بۆ نەکرێ وافەرمووی بەخوا لە عێراق بۆ هەموو شتێک خوێندنەوەی سیاسی ئەکرێ بەڵام واقعیش سەرۆک وەزیران خۆ ئیشی نەبێ لە ئەمریکا بۆچی بچێت زۆر باش داوەت بۆ بێت من تێ ناگەم باسی سعودیە و ئێران ڕێکەوتنامەی سعودیە و ئێرانی کرد بە ڕاستە نەتیجەکەی لە بێجین ئەمزاکرا بەڵام ئەساسەکەی ئیشەکەی لە بەغدا کراوەڵە سەمەرەکەی لە بن سین خواردی بەڵام ئەساسی ئیشەکە لە بەغدا کرا بەڵام ئێمە باش بوو ئەوە چونکە ئێمە لەگەڵەوە نێوان ئێران و سعودیە چەندێ باشتر بێ ئەو نەتەسیری ئیجابی هەیە لەسەر وەزعی عێراق ینی وەزعی عێراقی بەشێک لە کێشەکانی ناوخۆی عێراق پەیوەندی هەیە بە تێنشنی تەوەتراتی دەوروگرت چەندێک کەمترە و بێ ئەوە وەزع نێو عێراق بۆ هەرێمی کوردستانیش کارگەری لە عێراق طبعاً باشتر جەنابی وەزیر ڕێککەوتن نامەی استراتیژی نێوان فەرەنسا و عێراقیش کە جەنابەت یەکێکی لەو کەسانی کە ڕۆڵێکی جددی تیابینیوە بەڵام وابزانم کەسێک نووسی و ئەمزای کردەوە نەزانم چی ئەوە جارە ڕئیس وزرا ئەمزای کردووە نەکم و ڕێککەوتنامەکە لە چوارچەوەی ڕێککەوتنامەی عێراق و اتحادی ئەوروپیە ینی هەر ئەو ڕێککەوتنامە اتحادی ئەوروپی و عێراق هەیە جەنابەت ڕۆڵت لە نووسینەوەیان نەبووە نه تەمان و فەریق هەیە نووسەتی بەڵام هیچی تیان نییە علاقەی فەرەنسا و عێراق چۆن بەردەوام بێ بەڵام تەرجمەی ڕێکەوتنامەی ئەوروپا و عێراقا اینجا لەسەر وڵاتانیش نکراوە بەڵێ ڕخنەیەک ئەگیرێ لەوەی کە ڕێکەوتنامەکە هیچی بۆ هەرێمی کوردستان تیان نییە باش آخر بۆ عێراقی کەتیابێ عێراقی شاریمی کوردستان باسی دەوری شەریکاتی فەرەنسی کراوە لە عێراقی شەریکاتی فەرەنسی لە عێراق خۆچیە باسی دەوری پشتگیری عێراق لە نێو دەوڵەتی باسی دەوری ئەمە
جا خۆ نە لە هەموو شتێک و لە هەموو هەنێک پێویستە ئەو ئشاراتە تیاابێ و ئشاراتی عامی تایە کە شەملی خاصی شەکە کۆنفرانسی بەغدا مانگی 11 ئەم ساڵ وابزانم ئەکرێ مەفروزە بەغدای لە بەغدا ئەکرێ بەغدای سێ لە بەغدا بەغدای سێ لە بەغدا ئەکرێ نوێنەرایەتی هەرێمی کوردستانی تا ئەکرێ بە فەرمی ئەوە نازانم چونکە ڕاستی بڵێم ئەمە ئیجتیماعێکی اقتصادی ئەوێ اینجا دوور نییە نوێنەری هەرێمی کوردستان لە چوارچەوەی وەفدی عێراقی تیاابێ بزانین دوور نییە کۆنفرانسی بەغدا کۆنفرانسی دەوڵەتەکانە محەممەد یحیا ڕێگەی ئاسنینی عێراق بە کوردستانە تێپەڕێیاننا ڕاستە کۆمپانیای چینی جێبەجێیەکە تەبێ پرۆژەکە پرۆژەیەکی گەورەیە لە فاو دەست پێەکە ئەچێ بۆ تورکیا ئەوەی من ئاگدارم لە ڕێگەی تەلعفەرەوە چێتە سەرەوە لە تەلعفەرەوە بایپاسی ئەو فکرە هەیە اینجا چۆن نابێت لە ئایندە نازان وەکو مەترسیەکە بێ بۆ سەر هەرێمی کوردستان نە بۆ مەترسیە لە ڕووی ئابوووریەوە باوەڕ ناکەم المهم ئێمە هەموو شتێک لە عێراق و گرێ بە مەترسی بزانین ئەوە ناکرد پرسیارەکەی کاک ئیبراهیم لە کۆلێژی شەریعەوە لەگەڵ نوێژ و ڕۆژ بۆ ناباسی مەرگی کرد دوو بەش بوو وتی لەگەڵ نوێژ و ڕۆژی چۆنی خۆت ئامادە کردەوە بۆ ئیمان شتێکی شخصیە مەسەلەی ئیمان شتێکی شخصیە ئینسان عێراقی خۆی و خوای خۆی اینجا چۆن ئیدارەی ئەو علاقاکە ئەوە شتێکی شخصیە و من نابینم ئەنەوە ئینسان ئەعلانی بکە و ئینسان بزانێت چۆن ڕەفتارەکە بینی خۆت و خۆی خۆتی بەڵام چیەکەی ئینسان بۆ نێهایەتی ژیان ئەمە واقعێکێ بەزانام حەقی مطلق نییە لە ژیان لە یەک شت حەق مطلقەیە مردن مەرگ حەقی مطلقەکە هەموو کەسێ وەکو یەک نێهایەتە بێت ئەوەی بیرم لێ کردوتەوە کە قسەی باش جێبێڵم ئەوەی بیرم لێ کردوتەوە کردداری باش جێبێڵم ئەوەی بیرم لێ کردوتەوە خزمەتی باش جێبێڵم نازام سەرکەوتوو مەمەیانە ئەوەی بیرم لێ کردوتەوە دوو کچم هەیە تەمەن درێژ لە گەیشتنتە ئەمریکی باش و خوێندنی باش و وەزەی باش ئەوەی بیرم لێ کردووە دایم خزمەتی خەڵک بکەم سعادەتی من لە خزمەتی خەڵکی ترە ئەمانە جێبێڵم کافیە بۆ من اینجا هەر وەختی تەمەن درێژ خوا بڕیاریدا ئەمانەتی خۆی وەربگرێتەوە تەمەن درێژ بن عومەر دوو پرسیاری کردێکی چیان تەکنیکیە ئەڵێ کاتێک کە هاوڵاتیانی عێراقی هەڵگرانی پاسپۆرتی عێراقی ئەوانەی کە خەڵکی کوردستانن تەنانەت ئەگەر هەڵگری پاسپۆرتی وڵاتانی دیکەش بن کە بە تورکایە ئەڕۆن ڕوبەڕووی مامەڵەی خراپە بنەوە منان ئەمە یەک دوو جارە بیسم من لەگەڵیان باسەکەم ڕاستی بەڵێ سپاس دەکەم بەڵام چێکی مۆبایل و ئەوشتانە شەکەنوانی لەگەڵیان باسەکە عومەر پرسیاری قەرەبووی ئەنفالی کردەوە نمونەی نامی بیای هێنایەوە کە هێشتا قەرەبوو لە ئەڵمانیا وەرەگرت یەک دوو چیز با بزانین یەک بینی دەوڵەتان جیاوازە لە نێو یەک دەوڵەت بینی دەوڵەتان دوو دەوڵەت جیاواز ئەم مەسلەی قەرەبوو دایم باسەکرێ ڕاستی بڵێم ینی لە من نێقاشاتەوەن باسەکرێ لە ئەعلامیش باسەکرێ بەڵام ئەوانە لێن باشە ئاخر کوردەفەیلەکان عقاراتی خۆیانە عقاراتیان براوە ینی تەسیمی عقارات ئەمە ژیان نەماوە قەرەبووی ئەنفال ژیانە و کێ بیدا ئەوەنە لێن حکوومەتی سەدام بوو حکوومەتی سەدام زوڵمی لە ئێمەش کردو لە هەمومان ئەم مناقشە هەیە تەسەوەری من قەرەبووی عوایلی ئەنفاکرا و پێویستە بە شێوەیەکتر بێ ینی بەو شێوەی کلاسیکیە کە ئێمە داوا بکەین لە دەوڵەتی عێراق نایکرد کاڵێ ئەگەر زۆڵمی کردو لە ئێمەش زۆڵمی کردو لە هەموو لایەک اینجا وایە خۆ لە عێراق لە بەسرە بگرێت تا زاخۆ زوڵم لێکرا بەڵام مەسەلەی قەرەبوو چۆن مامەڵە لەگەڵیا بکەی ئەمە هەر لە حاڵەتی نقاشە ڕاستی بڵێ زۆر باشە عمران پرسیاریەوەی کردوتی ئەگەر ئەمریکا دژە موشک با بە هەرێمی کوردستان عێراق ڕێگرە بێ جوابی ئەو سوالەمدا چونکە من تەسەور ناکەم ئەمریکا تۆ باسی ئەمریکاکەی نقاشە کراوە لە کۆنگرس لە کۆنگرس نم نقاشەکرێمان یەکلا نەبوو یعنی ئەمە هیچ من تەسەور ناکەم حکوومەتی ئەمریکا ئەم بڕیارەوە ئەگەر یای ئەخر ئەمە ئەگەرەکە یای ئەو وەختە مناقشەکەی جوامێرەڵێ بۆچی هەرێمی کوردستان هەرگیز پەنا نابات هیچ نەبێ بۆ دادگای فیدرالی ئێمەش چوار داواقەیت کەین لەسەر من لەگەڵ ئەو ڕایم من لەگەڵ ئەو ڕایم پێش یەک دوو هەفتە چوومە لای سەرۆکی دادگای فیدرالی چوومە لای هەموو حاکمێک لە دادگای ئێمە نابێ دادگای فیدرالی ئەمال بکەین کێشێکت هەیە تۆش بڕۆ سکاڵە تۆمار بەڵام تۆ دادگایە مالەکەی دادگایە مالەکەی ئەو بڕیارێک وەرەگرێ تۆ ڕازینیت لێ ڕازینی لێ مشکلێ دروستە بێت بۆەوە من تەسەورم ئەوەیە لە مەودووە ئێمەش بە باشی دادگا ینی قزم هەرێمی کوردستان دادگا بەکار بێنێ خۆ دادگایش تۆش دەتوانی بچی سکاڵای دروست بکەی ئێستا ئەگەر مشکلەیەکت هەیە لە تێکستێک لە بووجە بڕۆ سکاڵە دروست بکە سکاڵە تۆمار بکە بەڵام تێکستەکە معناوێت دژی دوستور بێ یا دژی قانون یا این دادگای فیدرالی بۆ بەکارنێ ئەو ڕاست دانا پرسیاری کردوتی ئەگەر
ئەگەر جەنابەت لە جێی لەتیف زۆر لەتیف ڕەشید سەرۆکۆماری عێراق بووی تا چیتە کرد کە ئەو نەیتوانیەوە بیکا بە کوردەکەی ئەدای دکتۆر لەتیف ڕەشید چۆن هەڵەسەنگێنن من پشگیری لە کاندیدی دکتۆر لەتیفم کردووە و یەکێک لەوانە بوومە کە زمینەمە ئامادە کرد کە دکتۆر لەتیف ببێتە سەر و کۆمار و تا ئێستا ئەدایی باشە و ئەو سەر و کۆمارە من سەر و کۆمار نیم من وەزیری دەرەوە پشگیریەکەی جەنابیشت سەر و کۆمارە خۆ سەر و کۆمار بێ خۆگەرە پشگیری زۆر سپاسزانەکەم کەس هەیەک لەی هەبێ ها بەوە کۆتایی پێهێنین هیوایەتی جەنابەت چییە بێ لە سیاست بێ لە سیاست یا ئەگەر سیاسی نەبووایم چیمە کرد کامیان بوو ئەگەر سیاسی نەبووایم حەزم کرد ئەدیب بوایم کتێبی ئەدەبی و نووسەر و شعر و هیچ شعرێکە هەیە من عاشقی شارم باشە بۆ خۆت شعر زۆرە خوێنمەوە شعر ئەدی دەنووسی دنیا تشتم هەیە بەڵام بۆچی یەکێکیمان بۆ ناخوێنیت نانە بەڵام من حەزەکەم لە ئەدەب سیاسی نەبوایەمەوە ئەدینەوە ئەبوومە سوفی ئەبوومە دەروێشێک بۆ خۆم سپاس قوربان ئازێتەکەم ممنونم ئێمە بەرنامەیەکی خۆش بوو منت کۆ کردەوە لەگەڵم گەنجانە و خۆشحاڵم هیوادارم سەرکەوتوو بن و هەلایەک بکاتە ئامانجی خۆی بەڵام ئامانجیش بە هەن نەبێ بە قسە کاتی کردارە بە ئیش ئەگەی تا ئامانجی من لە ژیانی خۆم ژیانی گەنجی خۆم نەمزانی ئەم موقعوەرەگرم کە ئینسان کە گەنجە و 17 ساڵە و دەسم کردە سیاست و لە دانشگا بووم لە بەغدا وەکووتم ئێمە سیاستمان دەست پێ کرد بۆ خزمەت ینی نەمزانی هەر ئەمێنم لە ژیان چکە تۆ ئەو وەختە سیاست خەتەر بوو بەڵام کە ئینسان خەبات بکە و خۆی دروست بکە و بخوێنێ و خوێندن هەرەوە نییە جامعە ینی خوێندن بۆ شاهدەکە نەبێ خوێندن بۆ ژیان بێ بۆ ئەوە خوێندنی فراوان گەرەک ئینسان هەبێ اختصاسی هەبێ لە شتێک بەڵام خوێندنی فراوانی و ئامانجیش هەبێ ئەگەت بە ئامانج ئەو کچە بێتە وەزیرە زۆر سپاس دەکەین پێرفۆرمانسی بەڕێزیان لە هیچی کەمتر نەبوو لە هی کاک قوبات لە ڕووی تااقەت و حوسەڵە و وەڵامدانەوە سەدت لە تەمەنە لە تەمەنە بەڵام ماشەڵڵا حەوت گەنج لە گیرفانت دەرەهێنی ئەمر درێژ بن ماشەڵات لەوێ زۆر سپاس هەدیەکەمان بۆ ئەوەی دووبارە کللتوری کاریکاتور لە وڵاتەیە وەکو شتێکی ئاسایی وەکو شتێکی جوان دەست پێ بکاتەوە ئەمە پێشکەشەکەین بە جەنابەت ئەو زگەش بۆیە ئاوا گەورەی لە بەرەی نانەکەی کاک نەچیروان خواردووە ئەی من بۆ نە ناشرینم جاری پێشوو منە جوانتر دروست کرده بوو ئەوە چییە؟ حەزەکەی ئاوا بیگرن بۆی کامێراکە بتان بینێ ئێوە بیگرن تۆ سپاس سپاس دەکەم حەزێت کێشە جەنابی وەزیر ئەوە لە ژوورەکەت هەڵەواسی لە ماڵەوە لە بەغدا دوایین ئەوەمان وێنەیەکی سێلفیە کە جەنابەت لەگەڵ و هەمویان لە پشتمانەوە لەکوێ جەناب تەیگری بکەم ئەوە بەڵێ چی بەزمەڕۆز مێکە تۆ بە ئێمە ناتم بۆ مقابلە یا بۆ دەستەکانت خۆش بێ زۆر سپاس زۆر سپاس دەکەین تەشەکر دەکەین